وەختتان وەخێر خەڵکە کوردەوار ئومیدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. بەردەوامین لە بەرپاکردنە دادگاهە ئەنفالیان دادگای 6 ساڵەکانە سیەی سیستەماتیکە قڕان بە بەشداربوونە شاهدێک و کەسێک کە زامێکی سەختی لە ئەنفال هەڵگرتگەم شەو تۆزێک دووبارەتە ئەخیر کەوتین. ئومیدوارم کە بتوانین کاکە داوەت بکەین و تەشریف بێرێت. کاک سەرکار سەدرەدین ئەحمەد بۆ خاتریەوە من مقدمەیەک نایژم تا کاک سەرکار تەشریف دێرێت. بەڵێت کاک سەرکار من ئەدەم هەنارگە بۆتان ئەگەر قبوڵی کەن. کاک سەرکار وەختتان وەخێر. وەختی خۆت وەخێر کاکە ئیمان. زەحمەتێ بکێشن هەنسفریەکەتان دەربێرن چون دەنگتان خراپە. هەنسفریەکەتان دەربێنن لە قەی مۆبایلەکەتان دەنگتان نایێت ئەسڵ. ئێستا باشە؟ ئێستا باشە. ئێستا باشە. کاکە وەختتان بەخێر ببەخشن تۆزێ وە درەنگ کەوت. کاک سەرکار زەحمەتێ بکێشن بۆ بینەران و بیسەران لەبەر ئەوەی ئەمانە ئارشیڤ ئەکرێت و هەڵ ئەگیرێت خۆتان معرەفیکەن بۆ خاترەوەی کەسێک ویستی بەسەر ئەم ئارشیڤە بڕوات بزانێت لەگەڵ کێ قسەکە یاگە پێناسێ لە خۆتان بکەن و بێژن چۆن ئێوە چوونەتە ناو ئەنفال، یعنی ئێوە چۆن بەشێکن لە ئەنفالیان. بەڵێ من ناوی تەواوم سەرکار سەدرەدین ئەحمەد ستار، خەڵکی گوندی شێخ محەممەد لە قادرکەرەم منتقەی کەرکووک. ئەسڵمان کەرکووکە 57مان کەرکووکە و لە ساڵی 1970 لە دەی مانگ تاوەکو 14 مانگ حەملەی ئەنفال سنووری ئێمەی گردەوە بە چڕی. لەو شاڵاوەیە هەر یەکە لە باوک و دایکم و تەواوی ماڵی باپیرم بە کاملی دەستگیر کران بۆ ماوەی 6 مانگ لە گرتوخانەی دروست بوون. کاکە گیان جنابەت فەرمایشت کرد مانگی چواری ساڵی 1970 پەلامارە لادێ ئێوە ئەدرێت وە تەواوە قەوم و کەسوکارە ئێوە ئەگیرێت وە ئەتان بن بۆ کوێ گرتوخانەی کوێ؟ ئێمە لە شاڵاوەکەیە جێش و جاشی کورد، یعنی جێش و جاشی کورد سەرانی بەعس ڕێگەیان بە دێیەکەی ئێمە نائەزانی، بەڵام ئەوەی کەوا جێش و جاش بوو هاتنە چوارتەوری دێیەکەی ئێمەیان کرد لەگەڵ مەفرەزە خاسە هاتن بە تەبلیغی ئێمەیان کرد وتیان کاکە ئێوە ئەبێ بێنە سەر جادە بۆ ئەوەی ژیانتان پارێزراو بێ، یعنی حیاتان مطمئین بێ بە زمانی خۆمان. ئێمەش هاتینە سەر جادەی زەردە، دێیەکانمان هەر بە بەرچاوی خۆمانەوە مەڕ و ماڵاتەکەمان جێش و جاش بردی و کردیانە ممتەلەکاتی خۆیان جێش و جاشەکان و هەر لەو کاتەشە شۆفڵ لە خانۆکانمان تون کرا و هەمووی ڕوخێنرا یەکسانی زەوی کرایەوە، یعنی هەکرایەوە بەخۆ خۆشمان لە سیمی لێ براینە جادەی زەردە. لە جادەی زەردە تاوەکو گشتمانیان کۆ کردەوە ژن و زەلام و مناڵ بە تێکڕا لە زیلی عەسکەری و لە سەیارەی مقەپەت کراین بۆ سیمەکەی چەند کیلۆمتر زیاتر. کاک سەرکار جەنابەت تەمەنە چەند ساڵ بۆ ئەو کاتە ساڵ 1970 لە ساڵی 1970 من لە سک دایکما بووم، دایکم گیرا بوو، برایەکم باوکم هەرسێکمان ئێمە من بە حامیلە بووم، دایکم حامیلە بووە بە من، یعنی ئەوەی کە بۆ دەگەڕمەوە ئێستا لە خانەوە ئەمانەت بۆ باس بەڵێ یەک دقە ئەمانەت بۆ باس کراوە. بەڵێ من دایکم لە نەماوە لە ئێستا لە ژیانە تەنها خۆم ماوم، یعنی بە تەنیام، نە دایک نە باوک نە خوشک نەبرا،
یعنی تاقانەی ئەنفالیمە. بەڵێ بەڵێ بە ڕەحمەت بن. کاکە گیان، ئێمە ئێستا شتێکی تریش تێگەیشتین، ئەوەی کە کاک سەرکار بیستگێسی لە کەس و کارە خۆی لە دایکی یا لە هەر کەسێکی تر ئەوە بووگە کە پەلامارە لادیەکەیان نەگرێمە. ئێمە بەداخەوە چوون کاکە خۆی تەمەنی ئیجازە نادا کە ئێمە ئێستا سوعالی ئەو سەحنە بکەین، بزانین خەڵک هیچ مقاومەیەکی کردووە خۆ بە بەرچاویان خەریکە ماڵیان نەبرێت، یعنی ئەوەی هەیەە مەڕ و ماڵات و شتێکە هەیەە گشتی ئەبرێت و مسادراکرێت. لە کناری ئەمە بە پێش چاویان و مڵکیان و زێدیان و خانوویان گشتی تەختەکرێ. خب ئەمە نکتەیەک بوو کە کاک سەرکار باسی کردووە، من نەمبیست وەڵبەتە تام دقیقە ئێمە نەڕۆیشتینە ناوە سەیرە ڕەواییە مەسئلەی ئەنفال. کاکا فەرمووی کە دایکم بە من دووگیان بووگە و ئەو وەختەی کە ئەگیرێن و ئەگوێزرێنەوە، جا لەو بەشەی کە باسییان بۆت کردگە باسی کە بنەماڵە هەمووی پێکەوەن لە یەک جودا ئەکرێن و بەرەو کوێ ئەبرێن، ئەگەر پێکەوەن بڵێ، ئەگەر جگێ ئەکرێن و بڵێ. کاک سەرکار بەڵێ دوای ئەوەی کەوا بنەماڵی ئێمە کامل ئەگیرێ لە نەنکم و باپیرم و مام و خاڵم و پور و دایکم و برام و باوکم هەمویان ڕاپێچەکرێن بۆ گرتوخانەکان. هەر لە لەیلان زەلامەکان یعنی پیاو جیا ئەکرێتەوە بەو جامەدانەی کە لە سەریانە دەستیان باڵبەسەکرێت، لەبەرەوەی لەو کاتەیە کە لە بچە بەو ژمارەیە نەبووەکەوە هەر نەفەرە و کە لە بچەیە لە دەستی بدرێ، هەر بەو جامادانەیەی کە لە ملیانە لە ملی خۆیان ئاڵانەوە و جامانیە ڕەشەی کە ڕەمزی کووردە بەوە باڵبەسەکرێن و چاو دەستیان پێ بەسرێتەوە و لە سیاریم قەپەتیانەکەن. ئافرەتەکانیش جیا ئەکرێنەوە ڕەوانەی دووبز دەکرێن. ئەمەی کە منە ئێڵێمەوە حەدەسی دایکمە لە تەمەنی 12 ساڵیە من دایکم لە دەستدا هەمووی بۆ گێڕاومەتەوە چی بووە. 6 مانگ دایکم و پورم و یعنی ئەوەی کە ئافرەتانە زەلام جیا کرایەوە نەگەڕایەوە. بە ئێستاشەوە ئێمە نازانین گۆڕی باوک و براو کە سوکارەکەمان یعنی ئەوانەی کە نەگەڕاونەوەتەوە لە ڕەگەزی نێرە تا ئەم دقەیە نازانین لەکوێ. بەڵێ اینجا ئافرەتەکان یعنی ئەوەی کەوا مناڵ بوو لەگەڵ ئافرەتەکان بۆ ماوەی 6 مانگ لە دووبز بوونە. ئەوەی جێ تێڕامانە کە لە دووبز بوونە هەموو ئەو ئاڵتون و خشڵ و پارە و شتەی کە بە قەدیانەوە بۆ لیان سەنراوە، یعنی لیان سەنراوە ئامانج لەمە تا ئێستا ئەوە دوای 33 ساڵ ڕوون نییە ئەم پارەیە ئایا ئەوە لێرەکە جێش و جاش ماڵەکەمانیان برد بۆ لە ئەوەی کە لە گیرفانیانە بۆ لیان سەنراوە. بەڵێ بەڵێ ئەوەی دووبز زەتوانی تۆزێکی بڵێ کە دایکت باسی چییە کرد لە دووبز گرتوخانە بوو دووبزەکەوێتە لای ئەکەوێتە نێوانی پردێ و کەرکووکەوە لە خوارووی پردێ و کەرکووکەوەیە. بەڵێ 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 لە زۆر دوور ناخرێنەوە، نانە هەر سەر بە کەرکووکن بڵێن پیاوەکان ڕەوانەی نگرە سەلمانەکرێن ڕوانەی نگرە سەلمانەکرێن و ژمارەیەکی زۆریان ئەوەی کەوا ئەگێڕنەوە یعنی چەند ئەختیارێک ڕزگاری بووە لە شاڵاوی ئەنفال لە نگرە سەلمان ئەوانەی کە تەمەنێکی زۆریانە بووە سەدام بێئەمەد بووە لەوانە و توێتی ئەمە بشگەڕێنەوە نەوەیان لێ بەجێ نامێنی ئەمانە تەمەنێکیانێ توانەمای ژنهێنان و مناڵ خستنەوەیان نییە ئەمانەینە تەنها گەنجەکان ئامانجی گەنجەکان بۆ گەنجەکانی لە ناو بردووە ئەوانەی کە بۆ لە تەمەنی 18 ساڵ هەتا وەکو 40-50 ساڵ لە نێوی بردووە هەمووی ڕەوانەی تۆبزاوە کردووە لە دووبز لە لەیلان جیانی کردو و نردوێتی بۆ تۆبزاوە. لە تۆبزاوە دوای کولە مەرگیەک ژمارەیەکی زۆریان لەو هەتاوە گەرمە لەو ئاوە شۆری کە لە ناوچەی باشوور هەیە ژمارەیەکیان لێ ئەمرێت ئەوەی کە ئەمێنێتەوە وەکو ئەوە گێڕنەوە و ئەوەشی کە لە گۆڕەبە کۆمەڵەکان ڕزگاری بووە گێڕنەوە ئاڵێ قافڵە ئەبران بۆ گولە بارانکردن و دەفنکردن. ئەمە باسی ژیانی زەلامەکان. باسی ژیانی ژنەکانیش لە زاری دایکمەوە بۆتانە گێڕمەوە.
دایکم کە ڕۆشتین ئێمە لە خانەوادەی خۆمان دوو کەسمان نەگەڕایەوە لە سزنەکە مرد لە دووبس بڵێن بڵێ مانگی چوار جیران تاوەکو مانگی دا بۆ یانزە یعنی 25 دا تقریبان بەربوو ئەوەی کە بەربووین ئێمە لە 25 دا شاڵاوی ئەنفال کۆتاییات لە 6/9/88 حکوومەتی بەعس ئافوویەکی داوە بەڵام تاوەکو بەربوونەکەی ئەکاتە مانگی دا بە قافڵە قافڵە بەربوون بەڵام ئەوەی لە خێزانی ئێمەیە من پوریەکەم لەوێ مرد ئێوە خەریکن شتێکی باسەکەن کاک سەرکار ئێوە خەریکن شتێ باسەکەن کە ئێمە خەریکین ڕەوایەتی جۆرا و جۆرە بیسین جنابە فەرموویت پیاگ و ژن نێرینە و مینە لە یەک جوداکرێنەوە لە کاتێکا کە ئێمە لە گوزارشەکانە بەعزێ مەواقع لە دۆزینەوەی گۆڕە بە کۆمەڵەکانە گۆڕی بە کۆمەڵی تێکەڵ ئەدۆزنەوە مەسەلەن ئەو جلوبەرگەی کە نیشانێدا گۆڕی بە کۆمەڵی تێکەڵە یعنی عیلەیە ژن و پیا و تێکەڵە ئەگرا ئێمە نوکتەیەکی تریش دەسمانی گرتەوە جنابەت ئەمە بۆم پشڕاستکەرەوە کە مەرحومە دایکتان ئەمەی بە ئێوە وتگە کە معمولەن ئەوانەی کە لە دووبس گیراون وە ژن بوون نەکوژراون بێسەر و شوێن نەکراون بەڵکو ئازا دەکرێن یعنی ئێوە مانگی چوار کە دایکت ئەگیرێت مانگی دا ئازا دەکرێت دوای 6 مانگ وانە وە جەنابەت لە سجن هەمووی نا بەڵێ کاک پەیمان هەمووی نا تۆ تەماشاکە ئەنفال 1000 و 2000 و 3000 کەس نەبووە تاوەکو من بڵێم هەمووی ئازاد کرا من باسی ئەوەی کە خۆمانەکەم یعنی ئێمە لە قاوشێک بووە نزیکەی 3000 بۆ 4000 کەسی تیا بووە لەم قاوشەیە قاوشێکی گەورە بووە دەوێنەی مەکتەبێکی 12 پۆلی بووە یعنی بە دوو قات یعنی ئەوەی کەوا بینیوێتی دووزی بینیوە یا تۆبزاوی بینیوە دوو قاتە ئەم بینایە بە هەردوو قاتەکە پڕ بووە بە تەنکەر یعنی بە تەنکەری دوای مەکینە ئاویان هێناوە ئەڵێ یەک گڵاس بەرمان کەوتووە یەک گڵاس بەرمان کەوتووە نەمانزانیوە چی لێ بکەین ئەوەندە خەڵکەکە زۆر بووە لەوێ ئەوە نەکو بڵێم من هەر هەمووین سەبارەت بەوەی کەواڵێ سەلامەکانیان جیا کردووە ئێمە وەک ئەزانین شاڵاوی ئەنفال لە منتیقەی گەرمیانەکان ژن و زەلامیان نەگەڕایەوە یعنی ئێمە منتیقەی جەباری و لەیلان زۆرێکمان زۆربەی هەرە زۆرمان ژنەکانمان گەڕایەوە لەبەرەوەی ئاخر حەملە ئێمە ئازاد کراین وە تیامانیشە من پوری باوکم ئەو ڕۆژەیکەوە ئافووی دابوو ئاڵتون و پارە و جنسیەکەشیان لێسەنرا بوو وتویان دیدەرە دەست کە سوکارەکەت ئەتان بین بەرتانە دەین بەنیازی ئەوەوە پورم ڕەحمای ئێستاش ماوە وەکو دۆکۆمنت دەتوانم پێت بەڵم دانیشتووی کەرکووکە ڕاپێچ کران گوایە ببرێن بۆ لای خۆیان پێیانیان وتە بوو کاکە ئێوە بەرەدەین ئازا دەکرێن بەڵام لە ڕاستیە بۆ گولەبارانکردن ئەبرێن بۆ گولەبارانکردن و بۆ لە ناوبردن ئەبرێن تاوەکو تکریتەیان بن لە تکریت خەبەرەگا پێیان ئەڵەن کاکە بیان جێڕنەوە ئافووی داوە هەمڕۆ سەعات 8 ئافووی داوە ئەبێ بجێڕێنەوە ئێستاش خۆی ماوە خۆی و مناڵەکانی ماوە هەموو جارێ ئێمە پێڵێنەوە تۆ خوانەتی کوشتووە یعنی هەوەیە بۆ لە لێواری گۆڕەکان بووە گەڕاونەتەوە بەر ئافۆکە کەوتووە بەڵام ئەوەی منەیزانم منتیقەی سەنگاو ژن و زەلامیان نەگەڕایەوە منتیقەی سەنگاو سنووری چەمچەماڵ ژن و زەلامیان نەگەڕایەوە یعنی ئەوەی ڕۆشت منتیقەی ئاغجەلەر بە هەریەکە لە گوندەکانی جەلەمۆرد و گوندەکانی چقلیجە و ئەو ناوچانە ئێستاکە بەو پێی کە تێکەڵاویمانەیە ئەوان زەلام و ژنیان نەگەڕاتەوە بەڵام منتیقەی ئێمە کە من ئاماژە بەوە ئەدەم قسەکەی تۆ زۆر تەواوە منتیقەی ئێمە تەنها زەلاممان نەگەڕایەوە هەموو زەلامی لای ئێمە بە تەحداوە یەک زەلاممان بەرنەبوو ئەوەی کەس لە زەلامەکانە گێڕنەوە خەڵکی منتیقەکانی کێیە بۆ ئێمە گێڕنەوە لە زەلامەکانی ئێوە لەگەڵ ئێمەیا بوو ئاوایان لێکراوە جیا کرانەوە بەو شێوەیە بران ئیتر نەمانزانی بۆ کوێبران ئەوە ئاخر دیدارمان بوو بەیەک کاک سەرکار جنابەت چەند براو خۆشکت بوو من دایکم و باوکم و برایەکم بوو لە ماڵی باوکم یعنی بەڵێ کەواتە براکەت لەگەڵ باوکتا ئەبەن تەمەنی چەند بوو براکەت براکەم لەگەڵ دایکما ئەبێ لە دووبست وەک پێتم ڕاگەیان
گەرمیەکی وا ئەبێ خواردنێکی وایانە دەنێ خۆتە زانی مناڵ تەحمولی لە هاوینە مانگی 6 و 7 لەبەر سپلیت و موبەریدە و پەنکە ئیدارە ناکات جاوەرە مناڵێک لە بیابانێکا بێت بیابانێکی وەکو دووبز ببینە گەرمایەک بە ڕێژە بە پلەی گەرمی 40 بۆ 50 ئەو کاتە یاخود ئێستا بڵێن ئەگەر بە دووری مەبینە ئەو کاتەش نزیکی 40 بۆتەوە ئاوێکی شۆر کە بۆ خواردن ناشیە ئاوێکی شۆر ڕۆژانە یەک سەمونی ڕق اینجا لەوەش ناخۆشتر ئەوەی کەوا دایکم بۆ من یەگێڕاوە ئایگوت سەمونەکە ئەهات بە نەرمی هات دوو شەو دوو ڕۆژدایانەنا تا ڕقە بووەوە بە ڕقیەیاندا بە ئێمە وەکو عەزابێک ئەتگوت وەری ناگرم ئەویت هەر ئەوەیە ئەم سەمونە چیان لێ کرد بە بەردێک یان کوتا لە تۆی جلەکەیانە پارچەیەک وەکو ئەم جلە پارچەی وەکو ئەم جلە ئەیان هێنا لەسەر زەویەکە دایانەنا سەمونەکەیانە خستە سەری بە بەردێ بیکوتە تاوەکو وەکو هەیە ئاردی لێ دێتەوە ئەمجا ئاوی پێوە بدە و بە کەوچک بیکە بەدەم مناڵەوە ئەمە خواردنی مناڵ بووە لە سجنە ئیتر چۆن مناڵە گەڕێتەوە من تەوەقع ئەەکەی تا ئەم دقەیە ئێستا خێزانم مەوجودە و ماڵی باپیرەشم ئێستا ڕەنگە لە ناو لایڤەکەی ئاگدار بن مامەکان و کەسوکارم هەموو خزم و کەسوکارەسانی 33 ساڵە من تا ئێستا نیسکم نەخواردوو چێشتی نیسکم نەخواردوو ئەگەر بپرسە بڵێ بۆچی نەتخواردووە تەبعانە بێ بۆ کارێکە بێت بۆ نەتخواردووە من لە تەبیعات نییە من ئەو حەدەسی کە دایکم بۆ میگێڕایەوە وام لێ هاتووە چێشتی نیسکم لە بەرچاو کۆتووە بەم ڕەمەزانش نیسکی ناکوم دایکم مناڵەکەمە یعنی ئەو برایم شیر نەبووە تەمەنی 2 ساڵ بۆ 3 ساڵ بووە لە ئەسکەریە خۆژەمێکیان دائیمەن نیسکە هەموو ئەسکەری لەو سەردەمەوە هەتاوەکو ئەم سەردەمە ژەمێک لە خواردنەکانیان نیسکە هەموو کات براکەم کە بۆنی نیسکەکە هاتووە داوای کردووە داوای ئەو چێشتە نیسکەی کردووە دایکم مەڵێ 100 دینارم پێ بووە هەموو جارێ پێیانم وتووە قوتووی پەنیر هەبووە یعنی 200 غرام بۆ 250 غرامی ئێستا ئاگرێ ئەڵێ پێم وتووەوە دینارێکە مناڵەکەم خەریکە ئەمریە داوای چێشتەکە ئەوە دینارێکە ئەجاندەمێنە دینارەکەی لێ وەرەگرتم بە قوتووەکە بەلەقەوە چووە سەری کە قوتو پەنیرەکە هەر هین خۆیان بووە کە خوا پەنیرەکەیان لێ خواردووە جێشەکە فڕێیان داوە ئەمان هەڵیان گردووەتەوە ئاویان تێ کردووە یاخود بەکاریان هێناوە ئەڵێ ئەو قوتووەم داوە پێ وتوومە خێرتەگا بە کوردی تەبعاً عەرەبی نەزانیوە بە کوردی پێ وتوێتی خێرتەگا ئەمە دینارێک دەدەمێ مناڵەکەم خەریکە ئەمریە پڕ ئەمە نیسکم بەرێ بە مناڵەکەم مین نەبێ ئاڵێ چەند جار پارەکەی لێ وەرگردووم و نەیداوە پێم جارێکی کە من چۆن یعنی ئەم بیرەوەری و ئەم هزرە لە مێشکی من دەربچێ نیسک بخۆ کاک سەرکار مانگی دەی ساڵی 1970 دایکت بە مناڵێکی بەرمەم کۆ کە جەنابەت بیت بەرەدرێ کەسوکاری نەماگە نازانم شاید کەسێکی مابێت لە شارەکانە چارە نووسە دایکە دەبێت تووشی دوای ئەوەی کە ئێمە هێنراینەوە بۆ باینجان لە نێوان چەمچەماڵ کەرکووک سلێمانیایە ناحەیە لە باینجان هەموو خەڵک ئەوەی کەوا خزم و دۆستی هەبوو ئەهات بە پیریەوە ئێمە تەواوی خزم و دۆستەکانمان لە سجنەکە بوو لەگەڵ خۆمان کەسێک نەبوو یعنی بە پیریمانەوە بێت بڵێ کاکە فەرمەوە دەرگای ماڵەکەی من وڵایە بۆ تۆ بە ناچاری خزمێکی خۆمان لە پێشتر سەپانی خۆمان بووە یعنی سەپانەوەی کەوا مەڕ و ماڵات و شتت بۆ بەخێوەکە پێڵێ من هاتوومە لە چەمچەماڵ دوو ژوور و هەیوانم هەیە دوو ژووری و هەیوانی شەرقیم هەیە ئەتوانی تۆ کاتی خۆی چاکەتان بۆ ئێمە بووە بێنە ماڵی ئێمە خزمەتتان بکەم دێنە ماڵی ئەوان لە ماڵی ئەوان ئەمێننەوە چی لە ژێریان نابێ گونی ئاردەیەکە ئێستا ئەیبینە هیچ شتێکیان نابێت کابرا چەند گونیەکیانەداتی ئەڵێ ئەوەی کە هەمە و نیمە تەنها ئەمەیە ئیدارای پێ بکەن تاوەکوانی جێوبانتان بۆ پەیاکەن جنسیەکە دەنەوە بە دایکت
جنسێ و شت هەموو جنسێ و مستەمسەکات لە گیرفانی باوکمان بووە لە گۆڕە بە کۆمەڵەکان هیچ جنسێ و مستەمسەکاتێکمان نەبووە هەتاوەکو 91 بە دواوە لە دوای 91 دووبارە جنسێ و هەموو شتێکمان دەرهێناوەتەوە. ئێوە من هەرم سوالانەکەم تۆ داستانەکە لە دەست دەرنەچێت. ئێوە منتەقەی چەمچەماڵ خۆ نەکەوتە بەر لە کاتی ڕاپەڕینە چەمچەماڵ لە بەشە هەرێم بوو یا لە بەشی حکوومەتە عێراق؟ لە بەشی هەرێم بوو. ڕاپەڕین 91ەکە. ئەزانم من گەرەکەم بزانم دایکت مەرحومەی دایکە تەشریفی بردەوە بۆ کەرکووک یا هەر لە چەمچەماڵ مایەوە ڕۆژتە ژێر دەسە. با من پێشەوەی کەوە باسیەوە بکەم کاتی خۆی ئێمە کە کەرکووک بووین هەموو خەڵکی زانێ خەڵکی کەرکووک لە منتیقەی شۆرجە بوو پێیانەوت عەرزەکانی جەحفەر بەرامبەر بەنزیخانەی شۆرجە بوو. کاتێک کە داستانێک کرا داستانی مامەڕیشە هات لێوێ مقاومەیەکی کرد مقاومەیەکی شەڕی کرد دوای ئەوە حاڵسان حەملەیەکیان کرد هەموومانیان تەرحیل کرد هەموو خەڵکی کورد لەو گەڕەکە تەرحیل کرا و تێنتی خرایە ژێر خانوەکان لەوێ تەقێنرایەوە بە ناچاری خەڵکەکە هاتەوە بۆ دەشت یعنی پەنای بردەوە دەشت و شاخەکان لە دەشتەکەش دو ئەمە باس پێش ئەنفالەکەم دوای ئەنفال یعنی لە حاڵگاتی ئەنفالە شاریان لە دەست و خانوەکانیان لێ داگیر کرا تێنتی خرایە ژێری تەقێنرایەوە تاوەکو ئەم دقەیەش ئێستاکە و عەرزانە زۆربەی هەر زۆری یعنی حیجزی لەسەر لەلایەن ڕژێمی بەعسەوە نەگێڕراوەتەوە بۆ خاوەنێکی وە پاش ئەوە کە دێنەوە دەشت بەڵێ لە کەرکووکە مەبەستت کەرکووکە و عەرزانەی کەرکووک بەڵێ لە کەرکووکە ئێستا کە من یەکێ شارەزای کەرکووک بێ ئەزانی ئەو شوێنەی کە من ئێڵێم بەرامبەر بەنزیخانەی شۆرجە کۆمەڵی عەرزەیەک بەرەولای گەراجی سلێمانیەوە ئەڕوا بەرەولای گەراجی سلێمانیەوە ئەڕوا ئەو عەرزانە هەمووی ماڵە کورد بوو بەڵێ کاکە با من بێمەوە سەر باسەکە دوای ئەنفال کە ژیانی بەڵێ دوای ئەوەی کە لە شاڵاوەکە کۆتاییتی و ئازاد دەکرێت ئەمە بە ناوی ئازادکردنەوە بەڵام هیچ ئازادکردنێ نییە هەموو ژیانمان ئێمە هەتا ئەم دقەیەش لە چاوەڕوانی و لە مەرگایە خۆزگاوە ڕۆژێکەوە ئەنفال کرا هەمومان کۆتاییمان پێ باتای ئەم ڕۆژەڕەشەمان نەبینایە کە ئێستا بەسەرمان نبێت. دوای ئەوە یعنی من لە دایکبوونی من و ماڵی باپیرم وەک پێتەڵم 4 مێمکم و نەرگم و باپیرم و 3 مامەم لەگەڵ دایکمە ئازاد دەکرێت بە مناڵەکەی ئەمرێت و مێمکێکشم لەوێکە ئەمرێت دایکم دێنەوە لە چەمچەماڵ نیشتە جێبن حکوومەتی بەعس ئۆردوگایەکە کاتەوە لە شۆڕش ئۆردوگای شۆڕشە کاتەوە ئەڵێ بڕۆن لەوێکە بۆ خۆتان خانوو بکەن تۆ کە پارەیەکت پێ نەبێ ئەحسای 57 کەرکووک بێ و تەرحیل کرابی هیچ پارەیەک و عقارێکت ناداتیە ئەڵێ بڕۆ بۆ خۆت خانوو بکە خانوو بەچی ئەکرێت تەبعا نەبێ بە پارەیەکت دەبێت کە تۆ هیچت نەبوو بەچی ئەیکەی بە زەلامت نەگەڕابێتەوە بە ناچاری بە هاوکاری خەڵک ژوور و هەیوانێک دروستەکەن ژوور و هەیوانێک بە هاوکاری خزم و کەس و کار کە زەلامیتیان نەبووە ژوور و هەیوانێک دروستەکەن تاوەکو تایە بشین 12 سەرخێزان لەو ژوور و هەیوانەیە بشین لەو 12ەیە دوی ناگەڕێتەوە لە شاڵاوەکە دەی ئەگەڕێتەوە ئەم 10 نەفەرە لەو دوو ژوور و هەیوانەیە ئەژێت تاوەکو ساڵانی نەوەتەکان و تاوەکو 2000ش بە ئێستاشەوە ئەو دوو ژوور و هەیوانە ماوە اینجا لەوەش ناخۆشتر کە جنسیم نەبوو کاکە هەمویان ببوورە کاک سەرکار هەمویان ژنن تەبیعەتەن ئەم خێزانانەی کە ژنابەت بەحسیەکەی هەمویان بەڵێ زەلامەکان نەجێڕا زەلام نەگەڕایەوە وەک پێتەڵێم زەلامەکانیان ڕاپێکی تۆبزاوە کرد و لێ گول لە باران کران بە زنیەتی خرانە چاڵەوە چیان لێکرا ئەوە بەس لە نێوان خوا و ئەوانی کە کردویان عیزانی یعنی هیچ کەسێکمان ئێمە نەگەڕاوەتەوە تا بزانم چۆن کوژان چۆنین بوو حەدەسەکە چۆنە بەڵام ئەوەی کە من گوت باسەکەم ئەمە باسی ژنەکانە دوای ئەوە کە سوکاری ئەنفال بە دایکی منەوە بە چی ژیە بەوەی کە گوڵە چنە یعنی کە درێوی گەنم و جۆ ئەکرا ئەچون ئەیانوت کاکە ئێمە ماڵەوەکانتان بۆ نینەوە یعنی دوای بڕینەکەی خڕیەکەینەوە لە شوێنێکا بۆتانە کوتین لە پێناوەیە قوتێکی ڕۆژانەمان بنی
بەم جۆرە مناڵی ئەنفال پێگەی و خوێندنمان تەواو کرد. من ئێستاش هەتاوەکو بمرم قەرزاری ئەو دایکەم کە بەو جۆرە بەخێوی کرد. لە پاش ئەوە لە پاش ئەوەی کە بەخێوکردن و فامم کردەوە گەشتمە تەمەنی 7 ساڵی هەموو مناڵێک کە بچێ بۆ مەکتەب بچێتە مەکتەب ئەو کات وەکو ئێستا نەبوو لە تەمەنی 6 ساڵی مناڵ لە مەکتەب وەربگرێ و لە مەدرسە وەربگیرێ لە تەمەنی 7 ساڵی وەرەگیرە. بانگیان کردم کاکە وەرە ناوتە نووسین کوا جنسێت وتیان وەڵا جنسێ نییە. ئەی کوا باوکی وتی وەڵا باوکی ئەنفالە ئەمە لە چەمچەماڵ. ئەی کاکە چی بکەین کوا قەیدی نییە. هەڵساین بە ناچاری بچینەوە بۆ کەرکووک. چوینەوە کەرکووک بە من تەمەنی مناڵە دەستی دایکم دەستی کاک سەرکار بێسە کاک سەرکار خەریکە ئێمە پەی بە شتێکی تراوین بزانە بە ئێمە بێژریا کە عمومی خەڵکی کورد زمانێکە زانێک کە ئەنفال کریاگەن لە ساڵە 91 و دوای ڕاپەڕینەکە بغۆکەوێتە ناوی جاشەکان و هەندێک جاش بەحسیەکەن ئەمە کێوتی ئەمە هاوڕێ پێشڕۆوتی ئەوەی کە NGOیشیان بۆ ئەنفالەکان دروست کردووە وتی لەو ڕێگەوە بەرەبەر ئێمە زانیمان شتێک بە ناوە ئەنفال موجود بووگەوە پرۆژێک بە ناوە ئەنفال بووگە تا ئێستا من خەریکم تێئەگەم کە جەنابەت کە ئەبێ بە 7 ساڵە تەبیعەتەن ساڵی 93 چوارە و دایکی تۆ پاشماوەیە ئەم ئەنفالەسە و حکوومەتە هەرێم ئەو وەختە هیچ یارمەتیەک نادات بەم مردم ببوورە حەز ناکەم وشەی پاشماوە بەکاربێنی لە ئەتیکی زمانەوانیە پاشماوە بۆ شتێکی مردووە بۆ شتێکی بێگیانە ئەبێ ئێمە بڵێن ڕزگاربووی ئەنفال نەک پاشماوە بریتە لە شتێکە دروست ئەژیت کاکە سەرکار وەخشە من بۆ خاتری من شێوەی قسەکردنە خۆمم گۆڕیگە هەنێک کەلەمەی تێخەم بۆ خاتری ئەوەی مخاتەبینە من تێبگا حساسیەتەکە دروستە و فرەوارە سەر جێگەی خۆیان ئەم زوانە کولەن سەقەت کریاگەم زوانەی کە بەداخەوە لە کوردەواری داگیرکریاگ لەلایەن کۆرپۆریشنە عێراقی و بەکاریە بن تەواو سەقەتە دروستە ڕزگار بوویە ئەنفال بەڵێ فەرموو دوای ئەوەی کە ئێمە ڕزگارمان بوو بەناو جنسێ ئەچمە دایکم دەستی منەگریەوە چین بۆ محکەمەی کەرکووک ئەڵێ کوا ئەمەوێ جنسەیە مناڵە دەرکەم و کاتی مەکتەبێتی ئەڵێ کوا پیاوەکەت ئەڵێ ئەنفالە ئەڵێ ئەگەر زۆر قسە بکەی لەسەر ئەنفال زمان تەبڕم ناو دەم تا زمان تەبڕم باسی ئەنفال نەکەی ئێوە ئەتوانن پێش ئەنفال هەڵبژێرن یاخود دوای ئەنفال هەڵبژێرن تاریخی کاک سەرکار بێسە ئاخر لەگرا زۆر مهمە کاک سەرکار مەگەر ئێوە نێنە چەمچەماڵە مەگەر نێنە ژێرت دەسە هەرێمە ئەو وەختە ئەقلیمە کوردستانە ئەقلیمە کوردستان بۆ دایکی تۆ مەجبورەکە بڕواتە ژێرە دەسەڵاتە سەدام حسەین هۆبیە بگرێ بۆ ئەو کارەکە بۆ ئەو تۆ ناتوانێت بواتە مەدرسە بۆ خۆی ناتوانێت هەویە بابەتون ڕوونە من یەکەم حەدەس پێتم وتم منتیقەی ئێمە سەر بە قادر کەرەم دووس لەیلان حکوومەتی بەعس ناوچەکەی ئێمەشی بۆیە گۆڕی بوو خستبوویە سەر لەیلان دووس یعنی منتیقەی دووزیش بچێتەوە سەر تکری یعنی وا نەفوسەکەمانی جیۆلۆجی منتیقەی واتێکرد کاکە برام بێسە جنابەت دوست خوێندەواریت هەست چیت خوێندەگە من شەشی ئەعدادیم تەواو کردووە شەشی ئاعدادی جایسێک گوێ لە من بگرە خاص گوێ لە من بگرە وەختی تۆ ئێژی کورد ڕزگار کریاگە یعنی کورد لە بروکراسی یعنی نەزمی حکوومەتی لە بروکراسی یعنی لە دەوڵەتە عێراقی ڕزگار کریاگە کورد بە چی گیریاگە بە دەوڵەتە عێراق گیریاگە دەوڵەتە عێراق چییە سێ مەفهومی ئینتزاعیە سێ چمکی ئینتزاعیە ئینتزاعی ئەبستراکت خیاڵی یەکێکیان بازاڕە یەکێکیان بروکراسیە و یەکیان دەوڵەتە ئەمە ئەوێتە سیستەمە عێراق تۆ حکوومەتە هەرێمە کوردستانەت هەست کە ئەنهوو ئەمانە شۆڕشیان کردگە بەرامبەر بە سەڵتەیە عێراقی بەڵام ئەوەی کە ئەمانە خەریکن پێی کار ئەکەن بروکراسیە سیستەمە عێراقە بزانە من ئێستا ئیعلامەکەم کرماشان من خەڵکی کرماشانم ئێستا ئیعلامەکەم کرماشان ڕاپەڕیەوەم گرتوومە خۆم
هەویەی خۆمەدەم ئەوەی وا لە ناوە ئەو خاکە هەر کە بێت ئەیکەم بە شارۆمەندی خوان و سەرەتای دانانە هەر شتێک کە پێداویستی دانانە سیستەمێک کەس لەوێ ئێشێ بۆی بەرقەرارکە لەگرا خەڵک تێ ئەگا ئەوەی کە پێ ئێژن ڕاپەڕین دەموچاوە عیدەیە گۆڕیاگە بنەماڵەی بارزانی و بنەماڵەی تاڵەبانی و ئەحزابێکی تر وەکو حرەکەتە ئیسلامی وەکو حەسەک هاتگ نەسۆ وەکو شوعی هاتگ نەسۆ سیستەمە دەوڵەتە عێراق کار ئەکاوە ئەمان هەر ئەوە بەڕێوە ئەبن ئەگەر لەبیرتان بێت ئەمان پوڵەکەیشیان دینارەکەی عێراق بوو بەڵام دینارە سویسریەکە بە قەوڵ خۆیان تەنانەت نەیانتوانی دراوێکی تر دروستکەن تەنانەت نەیانتوانی خۆیان دراوێک دروستکەن تەوەژۆکەن یعنی تا ئەم دقیقە ئەمانە وانە ژێرە دەسەڵاتە عێراق و بە تەئیدە دەسەڵاتە عێراق خەریکە نەیبەنە بەرەوە بۆیە ڕزگاربوویەکی ئەنفال بێوەژنێک بە مناڵێکی بچووکۆ ئەهەنێرنە کەرکووک ئەدام و دەستگا و دایرەی حکوومەتە عێراقی کە ئەم خانەمە بڕوات ناسنامەوە هەویە بگرێت بۆ کوڕەکەی ئێوەشە لە خۆتان سوعالکەن فەرقی ئەمە چییە چ فەرقێکی هەست مەگەر ئێوە ناژن ڕزگار بوون بەدەست کێ ڕزگار بووگن بەدەست کێ ڕزگار بووگن ئێمە بەس ژیانمان لە دەستی سەدام ڕزگار بوو خۆ ئێمە نفوسەکەمان ڕزگار نەبوو نفوسەکەمان هەر لە کەرکووکە هەر لە ژێر دەسەڵاتی بەعسامان بوو خۆ کەرکووک ئازاد نەکرا سەدام چۆن ژیان ڕاستە لە دەست سەدام کاک سەرکار بێسە سەدام ڕئیس عەشیرە نییە عەزیزم ڕئیس چەتەیش نییە سەدام سەید الرئیس ریاسەتە جمهوریە عێراقە جمهوریە عێراق دەوڵەتێکە ئەم دەوڵەتە بوروکراسی هەست سیستەمە ئەم سیستەمە کار ئەکا شخصە سەدام حوسێن لە ناوی ئەم سیستەمە خۆیشی گیرە لەم سیستەمە خۆیشی گیرە خۆیشی بەشێکە لەم سیستەمە ئەم سیستەمە هەنە سەدام نییە ئەمە سیستەمە دەوڵەتە عێراقیە و ئاخرین چەکوشەکانی ئەمریکا دایلەی تەحتە ناوە دی بەعسفەکەیشن لە کاتە پۆڵبریمەرە یەکسەرە ساختارە دەوڵەتی عێراقی شێوان سەر لە نوێ ساختارە دەوڵەتی عێراقی دانیاوە کەواتە ئێمە بەحسە سیستەمەکەین ئێوە لە هیچ ڕزگارتان نەوگە با ئەم مەردمە بفەهمن کە تۆ ئیژی ڕزگار بوون یعنی چی دەم و چاو گۆڕیاگە عەزیزم قالە چووگە ئەحمە هاتکە ئەحمە و چووگە تەقی هاتکە تەوەجۆکەی کەس نەگۆڕیاگە سیستەم هەمان سیستەمە کارکرد هەمان کارکردە ساڤرنتی وە دەسەڵات وە سوڵتە هەمان دەسەڵات و هەمان سوڵتە ئەس خۆ ئەمە کامە قەبارەس ئەمە قەبارەی 1970 ڕێکەوتنەکەی 1970 هەمانە کە سەدام حوسێن وەختی خۆی لە مفاوزاتێکا کە ئەیکاتە کە ئەمانە هەر ئەمەیانە پێدات وا ئیستە دوای ئەوەی کە ئەن هەڵەبجە دروزەکەن ئەنفال دروزەکەن مەئموریەتیان تەواو ئەوێت مەئموریەتەکەیان تەواو ئەوێت هێنۆ لەسەر جێگەی خۆیان نەدا ئەنیشن لەسەر هەمان شتێک 1970 دریا قەبارەی کوردەوار گۆڕیا بێسمان پرسیارێکی تری لێ بکەم خۆ پەس بەدایکت ئێژن باسی مەکە یا پێشەوەی یا دوای ئەنفال تەوەجۆ خۆ لەنەوە تو یەک اینجا ئێمە دوای ئەنفالیش ئەمجا ڕاپێکی ئێران کراین هاتینە بانە لە بانە ماینەوە چەند مانگێک ماینەوە چەند خزمێکمان لەوێش مرد بە بۆنی ئەو سەرما و سۆڵەیی کە لە ڕاپەڕی کۆڕەوی نەوە تو یەکا بوو دوای کۆڕە ئەمەی کە من بۆت باسەکەم دوای کۆڕە و ساڵی 93 بۆ 94 باسەکە مەڵەم جنسیەکەمان وا بوو پێمانیان وتیان کاکە ئێوە قەیدتان قادر کەرەمیش سەر بە ئێمە نییە ئەگەرەتانەوێ ئێمە جنسیەتان بۆ دەرەکەین تا ئەو کاتەی جنسیەکتان بۆ دەرەکەین تا ئەو کاتەی حکوومەت بەلایەکە ئاکەوێ یعنی قەیدەکەوێتە ژێر دەستمان یعنی نفوسەکەوێتە ژێر دەستمان یعنی شتێک وەکو ڕۆتیناتە کاربەڕێکەر شتێکی کاربەڕێکەرتان بۆکەین جنسیەکە دایکم وتی نە من ئەمەوێ شتێک بێ مستەمسەک بێ سبەینی ئەم کوڕەتەواوە بێ و ئەو کاتە سیستەمی عەسکەری هەبوو مەگەر ئەم کوڕە با مناڵی ئەنفالیش بێ سبەینێ بە ئیجباری عەسکەری پێگەن یا ئەبێ فیرار بێتەوە با من بکەومە دوای ئەسڵی مەوزوعەکە جنسی ئەسڵی بۆ دەرکەم ناچار چوینە محکەمەی کەرکووک لەو کات محامیەکمان کرد بە 700 دیناری سویسری بە هاوکاری
مامەکانم پارەیاندایە مامەیەکم ئەو کاتوو باپیرم وتیان کاکە ئێمە ئەوەی خڕمان کردووە دوای ئەمەنە ساڵە با ئەم کوڕە وا دایکی نیە وا باوکی نیە و برای نییە و کەسی نییە با جنسەیەکی بێسبێنیە بێناسنامە نەبێ بێ شوێن نەبێت بچێتە خوێندنێک باش تێتەواو بکە ئەم پارەیەماندا بە محامێکە ئاماژەی بۆ کردوتی لە هەر ئەمنەکان لە ناو محکەمەیە بە منیان وتویانە تۆ محامی ئەگەر تۆ نەبووایتە کەسەکە خۆی بیوتستایە سەرنگوممانە کرد یعنی لە ناومانە برد چۆنە بێ باسی ئەنفال بکەن ئێوە بۆتان نییە باسی ئەنفال بکەن ئێوە ئەتوانین بڵێن پێش ئەنفال ئەم کابرایەت تایە چوە ینی ساڵی 1970 باسی شەڕی ئێران عێراق بکەن باسی شتێک بکەن بەس باسی ئەنفال مەکەن یاخود بیخەنە دوای ساڵی 91 بڵێن کاکام وایە ناچار بەدەستێکی بێ ئومێدی پارەکەشمان ڕۆشت هەوێکەشمان نەکرا هاتینەوە لە چەمچەماڵ جنسی حکوومەتی هەرێم جنسی بۆ ئێمە دەرکرد ئەمە ساڵێکی تەمەنی من ڕۆشت بوومە 8 ساڵ کە بوومە 8 ساڵ جنسیان بۆ دەرکردم جنسێ مایەوە تاوەکو پرۆسەی ئازادی کاتێ پرۆسەی ئازادی هات و دوای 2-3 ساڵ 2004 من 2008 خێزانم پێکێنە کاتێ ئەڕۆم ئەڵێ جنسێ وەڵا قەیدی نییە و هەموو شتێک باتڵە یعنی هیچ بوونی نییە ئەم جنسێ تەنها لە ناوخۆی هەرێم نایخوا لە عێراقا نایخوا یعنی ئەم جا هەڵساومە جنسی عێراقی باوک نەبووە دایکیش جنسێش لەسەر دایک دەرناکرێت لەبەرەوەی دایکە گەڕێتەوە بۆ ماڵی خاوەن هەڵساومە جنسێم لەسەر باپیرە دەرکرد جنسی عێراقیم لەسەر باپیرە دەرکردو عێراقیە بوو ئەمجا لە دوای 8 ساڵی خوێندن بە ڕەزالەت و بە کولەمەرگی تاوەکو گەیشتومەتە 5 سەرەتایی لە 5 سەرەتایی تەمەنی دایکم بۆ ئێمە بەجێما یعنی ئەوە بێت مرد بە مەرگی خوا مرد و دوای ئەوەی هەواڵی ئافوویدا وتیان سەدام ئافوو ئەدات لە ساڵی 2003 کۆتایی 2002 وتیانەوە ئافووەدا و ئەوەندەی بەسەران نەچووە سەدام لە ترسیەوەی کەوا ئەمریکا فشاری لەسەر دروست کرده بوو کە ئەڕوخێ ئافوویەکی دا ژمارەیەک زۆر بەندی بەربن ئەوانی کە لە ژێر دەستیابوون بەربن یەکێک لەوانەی ئامۆزای من بوو دایکم کە ئەم هەواڵەی بیستوتی ئەنفالەکان ماون وتی ئەوەی بەربوو ئەوەی بەر نەبووە تایاچوو یعنی وەکو ئەوەی سەدمەیەک لە دایکمیدا لەو کات مرد هەموو خەڵکی ئەوە شایەتیەدا دایکم مرد بە ناچاری بە کێ مامون بە تەنیا خۆم مام نە دایک نە باوک نە خوشک نەبرا مامەوە خوێندن بە تەنیا تاقێ ئیش بکە تاقێ بخوێنە تا خوێندنم تەواو کرد گەیشتە ساڵی 2013 من خوێندنم تەواو کرد 6 ئیعدادیم تەواو کرد حکوومەتی هەرێم گەیشتە ئەو کاتە مەرحەلەی تاعیناتی ڕاگرت من تاعین نەکرا نەک هەر من چەنەها مناڵی ئەنفال یعنی لەو کاتی کە مناڵی ئەنفال پێگەیشت بگاتەوەی نانێک بخوا ئەو تاعیناتی ڕاگرت کاکە تاعینات نەما بەڵێ ئێستاش تۆ ئەگەر متابعە بکەیت من ئەگەر ئێستا بچم بڵم کاکە تاعینم کە ئەڵێ بڕۆ لای فڵانە بەرپرس یعنی سیستەم نییە تا ئێستاکە من ئەوە بەڕوونی ئەڵێم لە زۆر شوێنی شوتومە لە دەستگا ڕاگەیان سیستەم نییە بڵێ وەڵا کاکە ئەمە تۆ مناڵی ئەنفالی تەواوت کردووە خوێندنت تەواو کردووە تا لە شوێنێ دادمەزرێن ئەتنێرێەوە لای بەرپرسێ بەرپرسەکە کێیە یا کوڕی جاشە یا کوڕی مستەشارە یا مەفرەزە خاسەیە نابینی یعنی زۆر بە پەنجەی دەک کەم بە پەنجەی دەست ئەبینی کۆمەڵە کەسانێکی پاک و نەزیه و یعنی ئەوانە سبحان الله یعنی لەم حکوومەتەیە زۆرینەی پلە و پۆست دراوە بە جاش و مستەشار مناڵی ئەنفال یا ئەوەتانێ پێشمەرگەیە کە ڕێزمەیە پێشمەرگە پارێزەری کوردستانە پێشمەرگەیە یاخود مدیری پێشمەرگە ببەخشە با من ئەمە ئیسلاحکەمەوە قسەی جەنابەت بوو پێشمەرگە لە نەزەر ئێمە تفەنگ چییە حکوومەتە هەرێمە و نە نیشتمان ئەزانێت چییە و نە پارێزەرە هیچ کوێ کەس پارێزەرە دەسەڵاتە دوو بنەماڵەی جنایەتکارە کە بەسەرەوە خاکەوە دانریاگەن هیچ قداسەتێکیان نیە عزیزم بە هیچ تعریفێکەوە هیچ سەربازە وەتەنێک نیەن تو ئەگەرەوە بڵێ ئیهانەی کەسوکاری ئەنفالەکەی لەبەرەوەی زۆرێک لە کەسوکاری ئەنفال ماڵ نییە لەبەر نەبوونی و هەژاری ماڵ نییە کوڕە ئەنفالێ نەبوو بێتە پێشمەرگە تەبیعەتەن ئەو لەبەر نەبوونی چووە خەڵکیش لەبەر نەبوونی ئەوە پازدار ئەوە بەسیجی تماشاک عزیزم کەسێک لەبەر نەبوونی پاڵی پێدرێت بڕات تفەنگە بنەماڵەی بارزانی هەڵگرێت هیچ ئیلتیجایەکی سەرزەمینی پاڵی پێوە نەنیاگە بڕوە
فەقر پاڵی پەیوەنیاگە فەقیری و دەستکورتی پاڵی پەیوەنیاگە پس هیچ قەداسەتێکی تیان نییە ئەوە ئیهانەکردنە کەس نییە بنەماڵ ئینسان گەلێک لە ژیانە خۆیان دوورۆخریاگن و ئەمانەی تۆ بەردەوامی کە چوو من ئەگەم بەوەی کە بە ئێوە چی کردیاکە تۆ بەردەوامی کە قسەکانت تەواو کە لەو لە خاترەوەی درەنگە بەڵێ لەوەشە بترازی ینی مناڵی ئەنفال ژمارەیەکی زۆری یعنی من بۆ خۆم کەس و کارمان پێشمەرگە بوو لە شەڕی ناوخۆ دوایەوەی کە لە ئەنفال و لە کۆڕۆن ڕزگاری بوو لە شەڕی ناوخۆیان مناڵی ئەنفال کوژرا کە تۆڵی پێشمەرگە شتێکی حکومی نییە یعنی لە شەڕی ناوخۆ دووبارە ڕوبەڕووی مەرگ بووەوە لە ئەنفال و لە کۆڕۆ و ڕزگاری بوو لە شەڕی ناوخۆ مناڵی ئەنفال کوژرا تێنە سەراوە نقاط مهمێکت باس کرد خب بزانە کاکە ژیان با ئێمە مەسئلەیەک باسکەین تۆ ئیسە ژیانە چۆنە ڕابڕێوە و با بزانم تۆ خۆت لە ئەنفال چ دیمەنێکت هەست تۆ تەوەقعەکەی و پێت وایە کە حەق ئەنفالەکان چۆن ئەدرێتەوە یا بێسە با من ئەمە باش بکەمەوە بۆ جەنابەت نەیکەم بە ئەو جۆرەی کە باوە بزانە تۆ کەسێکی کەسن نەماگە زەجر و نەهامەتیە دایکت و زەجر و نەهامەتی تەنهایی خۆتت دیگە پێت وایە باشترین شێوەیەک کە ئەبوایە ئەم ژیانە پڕ لە ڕەنجەی ئێوە بەسەر بکاتەوە چ شەکڵی بوو چۆن بوو یعنی ئەو شتێک کە ئەمان پێئێژن قەرە بوو پێت وایە کە ئەنفال بەس دۆسیەی ئێوەس یا دۆسیەی ئومەتە کوردیە دۆسیەی کێس ئێوە خاوەنینی یا ئەمە مەسئلەیە کە دەرحەقە ملەتێک کریاگە ئەمە دوو سوال بوو سوالێکی ترم کە ئاخری نیسی ئەمەسە ئێوە هیچ وەخت مەجالتان پەیان نەکرد بڕۆنەوە ولادێکی خۆتان ئەرزە و مڵک و ماڵ و شتێک لەوێ هەستان ئەڵبەتەیسە تەخت کریاگە بەڵام ئێوە مالکیەتان بەسەر ئەو خاکە و ئەولادێ هەسیا نییە و کەسێک چووگە سۆیانە ئەمە پێشووتر جواب بنەوە پاشەم بڕۆن سەر سوالەکانی یەک و دووی من لەطفاً سوالی یەکەمت لەبارەی قەرەبوو وایە بەڵێ سەبارەت بە قەرەبوو تا ئێستا نە حکوومەتی هەرێم نە حکوومەتی عێراق کە میراتگیری حکوومەتی ڕژێمی هیچ کامیان قەرەبووی کە سوکاری ئەنفال یعنی مەسەلەن منزورت چییە لە منزورت چییە لە قەرەبوو کاکە سەرکار قەرەبووی مادی منزورت قەرەبوو دەنگت ئەبڕێت ئێمە حاڵی ئەوەیەوە دەنگت دەبڕێت کاکە ژیان دەنگت دەبڕێت دەنگەکەی تو کاک سەرکار خەتەکەی جەنابەت وەکو شتێ فرە بێهێزە فرە لاوازە نا لەوانەیە ریپۆرتی لێدەن ئەزانن باسی ئەنفالە لەوانەیە ریپۆرت لە بەرنامەکە بدرێ نا کەسیان ناتوانێت ڕپۆرتی من بدات ئێمە ئەکتیڤمان لەسەرە کەس ناتوانێت ڕپۆرت خەتەکە پێشتری شەرە و خەتە بوو بەڵێ با ڕیپۆرت بکەنەوە نە ڕیپۆرت بکەن تا گیانیان دەستی ئەوە مهم نییە بێسە کاکە من گەرەکمە بزانم تماشاکە کاک سەرکار جنابەت یەکسی شتە دوت گەنجێکی بڕێچت ئەزانیت ئەوانەی کە ئێوە جوانانە وەکو ئێوە کە ئەنفالن و خانەوادەی ئەنفالن کۆبوونەوە گردبوونەوەتان هەست لەگەڵ یەکتریا بیر لەوە ئەکەنەوە کە ئێوە بەرامبەر بە ئەنفال چ مەسئولیەتێکتان هەست و چ مەسئولیەتێکتان بووگە ئەمەی کە جەنابەت بە فەردی بەشدارە پرۆگرام و بەرنامە و بە تایبەتیم دادگای ئێمەی شەبووگی تەبیعەتەن نیشانەدا کە کەسێکی وەکو تۆ مەسئولیات هەڵەگری و بۆی مهمە بێت قسە بکە بەڵام پێت وانییە لە ئەنفالە زۆر مێشکی خەڵک بە لاڕیا چووگە
و خەڵک تێ نەفکریگە لە خۆی کە چی لێ قۆمیاگە. من بۆیە سوالم کردوتم پێ دوایە چۆن ئەنفالیەک هەم ئێوە و چۆن ئێمەی کورد کە ئێوە بەشێکن لە ئێمەوە ئێمە یەکێکین، چۆن ئێمە ساڕێژ ئەوێت زامەکانمان بانێژم قەرە بوو کەلەمەکە زۆر فاسدە، چۆن ساڕێژ ئەوێم زامە. سەبارەت بە کەسوکاری ئەنفال تێک ڕای کەسوکاری ئەنفال دڵنیام لە کە بچووکترین کەسێەوە کە بکاتە مانگی 1970 لەدایک بوو بێتاوەکو ئەگاتە بە تەمەنترین کەسی داواکاری هەموو کەسوکاری ئەنفال بە سزاگەیاندنی بکەرانی ئەنفالە هاوشێوەی سەدام. ئەمە گەورەترین قەرەبوو گەورەترین شتە بۆ ئێمە. با پرسیارێکی تر لێ بکەم، با پرسیارێکی تر لێ بکەم، با پرسیارێکی تر لێ بکەم. تەبیعەتەن لەمانەی ئەنفال کە بەجێ ماون کەسی خوێندەواری شیوات یا کەسی زیرەکی شیوات یا تەبیعەتەن وانییە؟ ئێوە پێتان وایە لە هەموو دۆسیەکەی ئەنفالە تێگەیشتون کە کێ دەسی بووە، دەرئەنجامی کامە پرۆژە بوون و کێ هاوکار بووە؟ یعنی ئێوە ئیترسە سوور ئەزانن کە کێ کردوێتی و هیچ نهێنیەکی تر نەماوە کە پێتان وابێت دەسی زۆر کەسێکی تریتیایە کە ئێوە نازانن و پێویست ئەکات دادگاهیە بەرگوزار بوێت تا ئێوە سوچە جۆرا و جۆرەکانی بزانن و بزانن کێها لە کامە پرۆژە بە کامە تاوان ئەنفال بە کامە تاوان بە کامە تاوان چ مەبەستێک مەشەکە مەبەست لە ئەنفال چ بوو؟ مەبەست لە ئەنفال چ بوو؟ بۆ ئەنفال کریا؟ بزانە تەبیعەتەن دەگرا کاکە سەرکار جنابک گەنجی من گەرەکمان پرسیارانە BBC دەگرا سەدام نەیگەرەکە ڕەشە کوژی بکە نەیگەرەکە بیکە گەرەکی بتۆقێنێت، یعنی دەوڵەتە عێراق گەرەکی بیتۆقێنێ نە سەدام با نەیخێنە سەر سەدام با بەناوە دەوڵەتە عێراق و قسە بکەین هەرەوەی کە ئیستا حکوومەتی هەرێمی شیواتیە هەرەوەی وا ئەم مەردمە ئیستا ناسنامەکەی کردوتە جیفانی. ئەمەشە وا لێ بکۆڵین و ئەنفال بچم بەستێک هەروواکە ئێمە دادگای هەڵەبجە بەڕێوە ئەبین و ئێژین هەڵەبجە بە چ مەبەستێک. ئەگەر مەبەست ئەوەسە کە ئەمانە ئیدەیەک خوێن مژ و خوێن ڕێژن و هیچ هەدەفێکیان نییە لەمەی کەم خەڵکە ئەکوژن، بەس حەزی پێکەن بیکوژن، بەس حەزی پێکەن بیکوژن تامەیکە نەخێر ئەم پرۆژەیەکی زۆر پان و بەرینە و مێژوویەکی درێژ وا لە پشتیا و تا بە ئیمڕۆیش بە شێوەگە لە جۆرا و جۆر خەریکە بەردەوام ئەوێت. ئەمە بۆ من مهمە چون من ئەوێنە مەسەڵەن ئێژێ ئەنفالەکان کۆبوون و بنەماڵی ئەنفالەکان کۆبوون و ناڕازین ئەمساڵ ناڕازی بوون و کۆمەڵی قسەیان کرد و کابرا ئەیوت ئێمە موشەکین و سارۆخین و دەوڵەتمان پێ دروست ئەکری و بەڵام من ناوێنم واقعاً پرسیارێکی بنەڕەتی بێتە دەرەوە و چۆن پێتان وایە کە محکەمەی سەدام حوسێن هەموو بۆعدێکی ئەنفالی دەرخستووە و ئێوە ئەزانن کە دەوڵەتە عێراقی کێها هاوکار بووگن پرۆژەکە چی بووگە و هەدەف لەم پرۆژە چی بووگە کاکەیە باوکە جەنابەت ئەنفالە دایکە ڕزگارەوی لە بنەماڵەیە دە ئەکوژرێ دوو ڕزگارە. من پێم وانییە دەوڵەتە عێراق ئەوەنە خاڵۆتێکە و لالۆ بخۆ و مژمۆڵ و ئەمانە بێت نەیتوانی بێت هەموو کەسێک کۆ بکاتەوە ئەگەر گەرەکی بێت بن بڕکە ئەیتوانی گشتی کۆکاتەوە نەیتوانی ئەیتوانی بۆ چوار ئەکوژێ پەنج بەرەدا ئەمە مەبەستێک وا لە پشتیا بۆ ئەیان وات ماوەیە ئەیان کاتە ئوردوگایەک ئەیان کاتە سجنێک نوکرە سەلمان مەسەلەن تۆپزاوە مەسەڵەن دووز مەسەلەن و پاشان ئازادیان نەکا. بزانە ئەمە پرۆژەز یەکسری پرۆژەز کە خوێندنەوەی قوڵ سیاسی گەرەکە خوێندنەوەی حقوقی گەرەکە تا تۆ بزانی کێ هاوانە دەسیوا لەگرا. ئێوە بۆ پێتان وایە کە بنەماڵەیان ئەنفالەکان چون چاویان بە دوو جاش کەوتکە ئەو دوو جاشە بە تەنها مقەسرن و ئەو دوو جاشە دەسییان بووگە لەو کارە تەوەجو ئەەکەی من خەریکم بەحسە چیەکەم کاکی برا بۆیە من پێم مهمە بزانم ئێوە کۆیش ئەبنەوە لە دەوری یەکتریا باسیش ئەکەن یا هەموو باسەکە بووگە بە خانوو عەرزە پارە قەرەبووکردن تەعینات بووگە بە چی. من نوکتەیەکە پێبێژم کاک سەرکار تۆ گەنجێکی تۆ ماوالیدی 1970 بکاتە 32 ساڵ تەمەنە 33 ساڵ 33 تۆ ئەگەر بزانیت
پێکهاتەی حکوومەتە هەرێم بە هەموو حیزبەکانیوە دەستیان حتا بینەقاقاوا لە خوێنە باوکتا ئایا ئەتوانی لەژێر دەسە حکوومەتە جنایەتکاران ژیان بکەی ئەزانی من چیمەوت کاک سەرکار من لە دادگاهە هەڵەبجە کەسانێک ئەڵبەتە نەهاتنە لای من ئەوانەی کەم قسانیان کرد نەهاتنە لای من یەک نەفەر هات بە مەردانە قسەی کرەویش کاک مستەفا بوو کاک مستەفا حەمەنووری وتی چهل وتی لە 88 نەگەڕاومەتەوە کوردەوار بۆ لە سەردەمی خۆیان من حازر نەبووم بڕۆم بڵێم باوکم تۆپە ئێران کوشتوێتی نەشیمیایی نەڕۆشتمەوە ئێمە کاک مستەفامان بوو کە نەڕۆشت بووەوە بەڵام لە کناری ئەوە لە جێگەهایەکی ترا کەسانێکی تر قسە ئەکەن ئەبیسم بوون بە دەنگە قوربانیانە هەڵەبجە لەبەرەوەی هەموو بنەماڵەکەی مردووە و بووە بە تاقانەی هەڵەبجە ئەم تاقانەیەکەی سەبووە بەموت لا کاتۆ ێژێ گەڕام و وەوتم بنەماڵم بە تۆپە ئێران کوژیاگن وتم دوێکە لە دادگای پەنجا وتم ئەگەر سەدام حوسێن نەڕۆخیایە کەس جورئەتی ئەکرد بێژێ من ئەنفال بوو بم ئەمە یەک کەس جورئەتی ئەکرد بێژێ من هەڵەبجەی بوو بم ئەزانی بۆی سە بوو گەسۆ چێبڕکێ هەڵەبجەی بوون مەسەڵەن نانی واتیا چون حکوومەت حەزی پێیەکە وەکو سەردەمانی جمهوری ئیسلامی ئێران خانەوادە شەهید و بنەماڵەی شەهیدی شەڕ بەلایەوە زۆر مهم بۆ حکوومەتی ئێهێشتەوە پێیان ئیتر ورد و دەرسە خەڵک ڕەونەقی بووی و بنەماڵە شەهید و خوێنمان داگە بۆم ئینقلابە و حکوومەتە هەرێمی شوای پێیاتکە چون ڕەونەقی هەز حکوومەتە هەرێم خۆی تۆزی فوی پیا کردە بەرەو ئەو بارەکەیە ئیتر کابرا نەک لە بەشە ئینسانیەکەیوە نەک لە بەشە مەسئولیەتی کە بەرامبەر گیانەکانێوا لە دەست چووبن بەرامبەر بە ژیانی کە کوژریاگە بەرامبەر بە ئومەتێک کە جینۆسایت کریاگە و حەقی هەست کە بزانێ بۆ وای کریاگە نەک ئەوە پاڵی پێوە نەنیاگە بەڵکو ئیمڕۆ هەڵەبجە ئەنفال سکەیەکی ڕەوایە کە نانی واتیا و تەلەڤیزیۆنەکان ئەدبینن و ئەدبەنە ئەوێ کە تۆ بگێڕن تۆ نایژما منزورم ئەوەی کە هەڵەبجەیە و ئەنفالە و بیگێڕن بەڵام بە نەزەری جەنابە چەند نەفەر وجدانیان و زەمیریان پاڵیان پێوە ئەنێت کە لە هەموو بەشەکانە ئەنفال بکۆڵمەوە لە هەموو بەشەکانی چەند نەفەر تۆ کەسێک ئەناسی ئەگەر کەسێک ئەناسی بە ئێمەی بناسێنە ئەمەوێ بگەڕێمەوە بۆ لە پرسیار یەکەمتە ئەمەوێ بگەڕێمەوە بۆی کەوا لە پێشووتر باسم کرد من یەکێک بووم لەوانی کەوا قبوڵم نەکرد تۆ تێ سەدام ئەگەر بمایە قبوڵ کەس نەیەوێرا بڵێ ئێمە کەس و کاریان فالین ئەوە من بووم کەوا قبوڵم نەکرد کە باوکم بکرێتە شەڕی ئێرانیێرە و بکرێتە قۆڕە و ئەو جنسەیەم بە گیرفان نەنا وایە ئەلبەتە جەنابە مناڵ بووگیات ئەوە ئەلبەتە دایکت ئەوەی قبول نەکردو چون تۆ مناڵی ڕاستە آخر هەر هەمان شت منیش پەروەردەی دەستی ئەو دایکم کە کەسێ بە مەردی هات گوماندا کە من ئێستا باجی کە من ئێستا ئەڵم کە ئێستا ئەڵم تاعین نەکراوم مە بە گلەی من لەوە نییە کە لەو پۆستێکم دەنێ و تاعینم بکەن گلەی لە من لەوەیە کە ئێمە باجی کوردبوونەکەمانە دەین و باجی ئەوە دەین کە لەسەر قسەی حەق ئیشت بۆ ئێمە ناکرێ ئەنا من چیم داوە لەوەی کە تاعینات 450,000 بدەن بە کەسوکاری ئەنفال خانوویەکی ئەرزی زەراعی بدەن ئەمە قەرەبوو نییە گەورەترین قەرەبوو ئەوەیە دەست لەسەر سەری جاشەکان هەڵگرن دەست لەسەر سەری جاشەکان و مستەشارەکان هەڵگرن بڕاپێکی دادگایان بکەن ئەوە گەورەترین قەرەبوو تەعویزە بۆ کەسوکاری ئەنفال و ئەوەی داڵدەی داوە ئەوەی داڵدەی بەڵێ ئەوەی بۆ عفومکە تۆ قسەی خۆت تەواو کرد با منم دوو قسەیە بکەم بۆی کەوا لە هێزرم نەڕۆ ئەوەی کەوا داڵدەی تۆڵی ئەنفالچیەکان چیە بوون ئەنفالچیەکان داڵدەی جاش و مستەشارەکان دەدەن ئیتر بە هەموو ئەسبابەکانەوە بە هەموو حیزبەکانەوە چێ داڵدەی جاش و مستەشارەدا هەرەوەیەکەوە ئێمەی ئەنفال کردووە من بە بیرەوەری من نەبووە باوکی من پێتەڵێم نازانم کێ بووە و چۆن پلانی ئەنفالدانراوە لەکوێوە سەرچاوی گردووە و چی بووە بەڵام ئەوەی من ئەیزانم ئێستا حەدەسی ئێستاکە ئەنفال ئەگەر کەسێک پێشتر ئیشەکەی پێڕانەسپێررا بێ ئێستا داڵدە نادرێ کاک سەر سەبارەت بە پرسیاری دووەمن سەبارەت عفوکە
سەبارەت بە پرسیاری دووەمی بۆی لەبیرم نەچێت تۆ ئەڵێ بۆ دیەکەتان ئاوەدان کرایەوە یا خودنا هەمومان نەزانی هێڵی 36 هەبوو هێڵی 36 هەبوو کە لە سەردەمی ڕژێمی بەعسا هێڵی 36 بەم دیوە حکوومەتێکە بۆ حکوومەتی هەرێم بەناو ئازاد بەڵام ئێمە کەوتبووینە ئەو دیو هێڵی 36ەوە یعنی منتیقەی ئێمە کەوتبووە دیوی ژوورەوەی هێڵی 36 سەر بە کەرکوو بوو ئێمە محەڕەمە بوو هەتا ساڵی 2003 مانگی 4 محەڕەمە بوو هەر کەسێ لەو نێوانە بگیرایە بە بێ مەحکەمە گول لە بارانەکرا. بەڵێ بەڵێ ئێستا دوای 2003 دوای 2003 ئێستا کە دەیەکەمان ڕچکەڕەیەکی هەیە ڕچکەڕەیەکی هەیە هەر وەکەوەی بڵێ کوێرە ڕێ بە کوردەکەی پێڵێن نا تێکەڵەیەکی جوان و نەقیرێک کارەبایەکی بۆ ڕۆشتووە ئایا کۆمپانیای شەریکەیەک لەوێ دەرچووە دانەغاز لە سنووری قادرکەرەم دەرچووە ئایا بە تەعویزی ئەوەیە یاخود دەڵێن قوبات تاڵەبانی کردوێتی ئەمەیانە من ناتوانم بڵێم ئەو کردوێتی یاخود داناغاز کردوێت سەرچاوەیەگەی ئەڵێ داناغاز ئەو کارەبایی بۆتان هێناوە سەرچاوەیەکی شەیەڵێ کا قوبات کردوێتی ئەمەیانە ڕوون و ئاشکرانیە لای من ئەمە یەک و دوو ئەو ئاموتانێکەوە ئێستاکە بۆ داناغازەڕەوە هەمووی بەناو زەوی ئەمەیە ڕۆشتو هەرە زۆری زەویەکانمان ئەیبدار بۆ بۆنێ ئەو ئاموتانەوە ئەگەر کارە باشمان بداتێ مافی خۆمانە یەک خوێنمان داوە دوو ئەو زەویانەمان هەر قەرەبووی شوێنی ئاموتەکانە کارەبایان بۆی ئیتر یەک شت نەکراوە نە مزگەوتێ بۆ دەیەکراوەکە 36 ئەنفالمانەیە نە مزگەوتێکی بۆ کراوە نە مەکتەبێکی بۆ کراوە نە ڕێگاوانێکی لادیەکەتان زراعیە زەویەکانتان زراعین یا لادیەکەتان چۆنە خەڵکەکەمە ڕووماڵاتدارە یا زراعیە تێکەڵا مەڕووماڵاتشی تیا بەخێوە کرێبانە یعنی نەچیایە نەتەختیە یعنی دەشتە بانە بان وەکو چۆن ئەڵێن بانی فڵانە شوێن لە ئەوەی کەوا لە جوگرافی بزانێ بانە هەم زراعیە هەم مەڕووماڵاتیشە و زەوی زراعیمانێ بەڵام ئەوەی کەوا تا ئەم ڕۆژەیە ینی سەرچاوەیەکی ئاو تا ئێسا دروست نەکراوە بەلای ئێمە ئێسا بڕۆ وشکە ساڵی حالیان بیابان بوون لە منتیقەی ئێمەیە هەیە وە باسی دۆسێ ئەنفالت کردو یعنی کەسوکاری ئەنفال زۆرێکی ڕێزمەیە بۆ کەسوکاری ئەنفال بەگشتی ڕووی دەمەم لە هەمووی نییە بەڵام زۆرێکی کەسوکاری ئەنفال لەلایەن کۆمەڵێک کەسەوە داڵدە دراوە ینی بەوەی کە بە موچەیەک یاخود بە تاعینێک یاخود بە شتێ بە سیارەیە بە شتێک کراوە و دەستی لە دۆسی ئەنفال هەڵگرتووە ینی بە پەنجەی دەست ئەبینم کەسانێک هەیە داکۆچی لە ئەنفالەکەن و ئەشڵێ ئەڵێ کاکە ئەوە تا منیش وەک تۆ باوکو منفالە بێدەنگ بوومە دەبێ دەنگ بەوازی لێبێنە کاکە مەعاشەکەت وەرگرە خانەوەکەت نازان وا بکە من بەو شتانە زۆر پێی تێکەچم یعنی زۆرم لا ناخۆشم ئەمەوێ خەڵک کە تۆ چۆن حکوومەتی هەرێم لەسەر خوێنی من دروست بووە لەسەر خوێنی هەڵەبجە دروست بووە لەسەر خوێنی کۆڕە و دروست بووە ئەمەوێ ئاوا حکوومەتی هەرێمیش خزمەکاری من ئیتر با هەر چۆنێک تێئەگا بە هەر چۆنێکە بێ ئەی چۆن من کاتی خۆڵێ من پورێکەمە بۆ قسەیەکی زۆر جوانیەکراویت لە ناکەسیە ئێوەمان کرد بە کەس نەکە بە کەس چیان نەبەنیوە کەس یعنی کەسمان نەبوو بۆیە حکوومەتی هەرێم ئێوەمان کردە کەس و کاری خۆمان و ئێوە نەکەس بوون نەنیوە کەسیش بوون من ئەگەر پێت بڵێم و تۆ دوای ئەم دادگای ئەنفالە بوو تو ئیسپات بێت کە حکوومەتە هەرێم خۆی هاوکارە سەرەکی ئەنفال بووگە واسڵەن بۆ ئەوە دروستکریاگەن ئەم حیزبانە کە وا بکەن بە کورد ڕای چێ بەرامبەر بە ئەو جنایەتکارانە کە حکوومەتی هەرێمن ئەگەر بۆ دەرکەوت ئەگەر لە قسەکانی خۆت و کەسانێکی تر ئەمەد بۆ دەرکەوت چۆن ینی حەزەکەم بەڕوونی یعنی بەڕوونی یعنی ئێمە دەری خەین کە لە ئەنفالە و لە شیمیا بارانە حیزبی کوردی دروست کریاگە و وا بکا بە کورد و هاوکاری دەوڵەتی عێراق بێت کە ئێوە بێزەمین بکرێن بێماڵ بکرێن بێشوناس بکرێن لە قیەمی خۆتان دابڕێن بە مێژوتان دابڕێن بە لەش بکوژرێن بە ڕۆح بکوژرێن ئەگەر بزانی دەسی ئەوانی واتیە و دەسی ئەوانی شیواتیە چۆن تۆ ئیستا ئەزانی مستەشاری واتیە ئەو جار بەرخوردە چۆنە بەرامبەر بە حیزبانە هەر کەسێ دەستی بچێتە خوێنی میلەتەکەی خاینە خۆ ئەمڕۆ هەموو کوردەڵێ فڵانە حیزب خاینە فڵانە کەس ئینە تۆ کە دەستی چووە خوێنی میلەتەکەی من لەسەر ماڵ و عەرز و مڵکی خۆم دانیشتومە نانم داوە بە هەر ڕێبوارێ هاتووە کە سوکارەکەم کە من ئەڵێم من بریتە لە دایک و باوک و باپیرە و نەنکم نانی داوە پێی لە جاران شتێکی زۆر جوانە بوو ئەیگوت
ئەم فڵان کەس نمەکی ئەم ماڵی کردووە دزی لێ ناکە، نمەکی ئەم ماڵی کردووە خیانەتی لێ ناکە. جا من کە نانم داوە بە هەر ڕێبوارێ لە پێشمەرگەیەکەوە بیگرە هەتاوەکو ڕێبوارێکە بە کاروانسەرا بۆ منتیقەیە ڕۆشتووە، ئەمەی بەرامبەر کەسوکاری ئەنفال و بەرامبەر من کردی بێ، ئەمە 100% خائینە. ئەم کەسە خیانەتی نەک لە من کردووە، لە خۆشی کردووە. ئەگەر بۆ دەرکەوێ وابێت پێت تەحملەکرێ سانیە لەژێر دەسەر حکوومەتە جنایەتکارانە بیت، پێت تەحملەکرێ؟ جا تەحملکردنی کەسوکاری ئەنفال ئێستا لە ناخەوە هەموویە برژێ. بۆ تەحملکردنی کەسوکاری ئەنفال 33 ساڵە هەموو کەسوکاری ئەنفال کە ئەبینی ئەو جاش و مستەشارانە داڵدەدراون هەمووی ئەگەر لە پشتیەوە کەسێک نەبێت چۆن، یعنی تۆ هاتیتەوە سەر پرسیارەکەی من کە هاتوویتەوە سەر وڵامی کە من پێم وتی وتم جاش و مستەشارەکان داڵدەدراون، ئەگەر کەسێک لە پشتیەوە نەبێت. تۆ پێ دوایە ئەمانە لە پشتی کامە پاساو هێنانەوە ئەم جاش خەفیفە و مستەشارەیانە داڵدەداوە، پاساوەکەیان چێ پێ دوایە؟ من جاشی منتیقی خۆمان، من ئێستا پێت بڵم جاشی منتیقی خۆمان لە حالیان لە عێراقا نییە. ئەو 3 جاش لای ئێمەی ئەنفال کرد، ئەوەی کە دەستی لە خوێنی ئێمە سوورە و هەر سێکیان لە دەرەوەی عێراقن، دوانیان لە ناو حکوومەتی بەشار ئەسەدایە، لە حکوومەتی بەعسایە. من ئەتوانم منتیقی خۆم باس بکەم، تەنها یەک دانەیەکیانە حیزبێک داڵدەی داوە، من یعنی ئێمە کە لە ناو ئەم کوردستانیان کە ئێماڵین ژیانمان، ئەگەر من ێسا بڵێم حیزبەکە ڕەنگە هەرم شەو پاراستنی دەستگایەک نازانم هەر جۆرێک لەو شتانە بێ، ڕەنگە مەترسی لەسەر ژیانم بێ بڵێم وڵای کاکەوەیە، بەڵام ڕاستی واقعی ئەگەر داڵدەدەری بەڵێ کاک سەرکار هیچ حیزبی ناتوانێت قامک بۆ تۆ درێژ کازانی بۆ با من دەگرا بڕێچتت ببێژم بە تاکید بێژم سەرکە شاید خەڵک پێی وابێت حکوومەت یعنی حکوومەتی مافیا و کابرا هەر جۆری مەیلی بێ ئەتوانی خەڵکی بکوژێ، ئەوەی بێتە ناوی تریبوونی من بێ سبا قسم تاوکەم، ئەوەی بێتە ناوی دادگای ئەنفالیان و حکوومەتە هەرێم قامکی بۆ بووە حکمی مەرگی خۆی ئیمزا کردووە. بۆ حکمی مەرگی خۆی ئیمزا کردووە؟ بزانە پێگەی هەر دەسەڵاتێ لەم جەهانە هەموو شتێک مەسەڵەن جەناب سەر لە فوتباڵ دەرەکەی وانە؟ بەڵێ تۆ ئەزانی فوتباڵ چییە؟ ئەزانی فوتباڵ چۆن؟ تۆپێن هەر تیپێک 11 نەفەری هەیە و 11 نەفەروانە ناوی زەمینەکە و 3 حەکەمی هەسوو، ئەمانە ئەزانی وانە؟ ئشت سەبارەت بە حکوومەتی یەکشت بزانی بەردی بناغی هەر حکوومەتی شەرعیەت ئەو ئێشە شەرعیەتێکی هەبێت لە ڕوانگەی مردمەوە کە حکوومەت بەسەریەوە بکە. قسەیەکت بۆ بکەم ئێستا کاک تەیموور یەکێکە لەوە حالیان ئێستا لەسەر کۆمێنتە لە سەرێتیاڵێ چیاڵێ ئەتوانێت پەنجەی بۆ درێژکە، گومان لەوەیان یە ڕاستەکە لەبەرەوەی توهمەیەک دروستەکرێ بۆ کەسوکاری ئەنفال بە جۆرێکی کە بە شێوازێکی کە من نمونەم لایە. تۆ ئێستا گەر ئەتوانێت خۆت ڕەنگە لەگەڵ تەیموور داخل من پێتەڵم ئەتوانێ ئەزانی بۆ ئەتوانێ ببوورە من ئەجانی منم سەراحی بێ ڕاستگۆیانە بڵێ من لە کوردستانە عەشین لە کەرکووکە عەشین، من خەڵکێکی کەرکووکم لەم سنوورە یاخود لە کەرکووک ئەتوانێ شتێک بڵێم کە ناتوانێ ئەوەیە کە من لە وڵاتێکی سوید دانیمارک ئەمریکا لە وڵاتێکا بژێم کە لە ئەمریکا بیان گەرەکیان بێ بتکوژن ئەتکوژن ئاغەیان، لە سوئد و دانمارکیشیا گەرەکیان بێ ئەتکوژن ئیشێ بزانی کاکە ئجازە بدە کاکە سەرکار بێز براکەم بێس عەزیزم، ئەوە کارە ئێمەس کارە جنابە نییە، ناتوانێ قامکە بووە دەلیلی هەست کە ناتوانێ ئیستا کاتە تۆ ناگرم بزانم ماندووی، بەڵام کە جەنابە ڕۆژتی تەدەرەوە بە یەکێک لە یاران ئاخێز ئەڵێم کامێرا بگری و من تەوزیح ئەدەم بۆ ناتوانێت تۆ بگرێ، ئەگەر تۆ هاتی تەناوە ئەم دادگا و ڕەئی ئەم دادگاتە جێبەجێ کرد ناتوانێ قامکە بۆ بووە. عزیزم ئێوە لە خۆتان و هەروە حەچیشتە شیواندەکتانەوە یەک و مقەسریش نین دە نەتیجەی ئەنفالە، نەتیجەی ژیانێکی جێ دەسەڵاتە جنایەتکارە و ئەم مردمە ورەی چووگەن ناتوانێ هەر شتێک ئیمکانی نییە ئەمانە بتوانن بیکەن.
وا ئەیسەپێنن کە ئەیکەن وەلێ ناتوانن بیکەن با لەسەر ئەمە نەڕۆین کاتە تو زیاتر نەگرین کاک سەرکار من ڕوونکردنەوەیەکتە دەمێ ئافۆکە ڕوونکردنەوەیەکتە دەمێ من مامی خۆم دایم لەسەر دۆسیە ئەنفال قسەیە کرد تووشی کێشەیەکی دوشمنداریان کرد ساڵی 2019 لە بەردەم دەرگاکەی خۆیان کوشتیان و ئێستا بکەرەکانی ئازاد کراون و مناڵی ئەنفالیش بوو باوکشی لە ئەنفالە تێیا چوو خۆشی پلەی نەقیب بوو لە حیزبێکە با من ئاوا پێت بڵێم ئەیکوژن بەڵام بە جۆرێکی کە تۆمەیەکی بۆ دروستەکەن ئەیکوژن تووشی کێشەیەکی کەی ئەکەن ئەنجا ئەیکوژن ئاغەگیان ناتوانن ئەو کارە بکەن برای براکەم ناتوانن بیکەن لەسەری مەچۆ ئەگەر مامد بە ڕەحمەت بێ کوژراوە لەبەرەوەی دەستی خاسی نەوەشانگە گوێ بگرە من تێمە سەرە ئەم من داوام کرد لە شیرینە کاوە گەرمیانی قسەم تەکا کرد کە تەشریف بێنێتە ئەم دادگا تا ئەم دقیقە جواومانی نەداگەس و نازانم ئەمانە کە پلەیەک ئەگرن پیان وایە مهم من بە 4 ڕۆژ و بە 5 ڕۆژ و بە 30 هەفتە سەرقاڵی من 12 سەعات کارم کردگە هیلاکە دنیام ئێژی ئازای گیانم کۆتەڵکۆ کریاگە تێمدا ئەنیشم و ئەم دیبەیتە ئەوەمە ڕێوە کاورا بە 2 ڕۆژ دواو نادات و با بزانی ئەگەر ئەمسالە کاوە گەرمیانی کوژریان سەبەب و هۆکەی ئەوە ئەو ئیشەی کە بۆ خاتری کوژرابوون زۆر بچووک بوو ئینسان لەسەری چتی بچووک ئەکوژن حاکمیەت کەسێک ئەکوژێ کە شتێککە باسی ئەکا خەتەریاتی نییە بەس ئەیکوژێ ڕۆع دروستەکە چون کوشتنەکەی لێ و دواتۆ دۆسیەکەی بگریتە دەسۆ هیچ کێشەیە دروست ناکە ئەمە من ئەیکەم و لێودووە ئەیکەمەوە من ئەمەد بۆ وازەحەکەم مەرحومی مامت کە تەوتەئەیان بۆ کردگە دەسی نەوەشاندگە دەسەکەت قرس بێ دەسەکە زۆر سووک بووگە بەس وتکیانە ئەمە بکوژین بیکەین بە عیبرەتی کەسی تر تەوجۆکەی لەسەری ئەمە نەچین من ئەمە ئەەکەمەوە ئەمشەو داوا ئەەکەم لە یەکێک لە یارانە ئاخێز تۆ ماندوو نەکەم چون ئێشێ لە بەردە بناغەوە دەسی بووم ئەم خەڵکی ئێمە خۆ هەر بە جەستە ئەنفال نەکریاگە بە عەقڵ ئەنفال کریاگە بە وجود ئەنفال کریاگە ئەنفال ئەزانی یعنی چی جنابە پرسیارە نەکرد ئەنفالیان یعنی چی ئەنفالیان یعنی بە تاڵانچووەکان ئێوە هەنووز بە تاڵان چوون وجودتان بە تاڵان چووە ڕۆحتان بە تاڵان چووە سەرزەمینتان بە تاڵان چووە عاتفەتان بە تاڵان چووە ئەخلاق بە تاڵان چووە سیر کە ئاغەگیان تۆ مەسائلێکت بەحس کرد کە ئینسان زریکە تەواو گیانی ئەگرێ بەس من نەمویست لە بەتۆی قەتکەم من پێم خۆشە لەگەڵ کەسێکی شا قسە بکەم ئەو مێژوەی بە چاوەخۆی دیگە تۆ مناڵێکی لە سکت دایک تا ڕەنج تۆ دەست پێ ئەکات و تۆ ئەوەی کە ئەتوانی گزارشی بدەی لە بیستنەکانت دایکتە کە لەوانەیە زۆرێکی نەوت بێت وە لێو دوا ژیانێکە کە خۆت بەردەوامت کردگە ئاغەگیان بۆی تۆ قسەکانت تەواوکە و ئەگەر تااقەتت بوو ئەزانم هیلاکی پاڵ ئەکەوی و گوێ ئەگری من پێت ئێژم بۆ ناتوانانی حکوومەتە هەرێم دەسەر بۆ بووە ئیمکانی نییە لەسەر مەسەلەی دەم دقیقە کە ئێمە ئەم دادگامانە دانیاگە حکوومەتە هەرێم زاتی بووە قامک بنێتە سەری یەک نەفەرۆ حکوومەتە هەرێم یەک کارەکە لەوانەیە بانگەکە دەفتەرێ دۆلارە پێبا بەس بێژی ئەو قسانەی لەوێ کردو خۆت بە درۆ بخەرەوە وەلی ئیمکانی نییە ئاوات پێ بکە بۆ لەبەرەوەی ئەم کارەی من ئەیکەم پەتە تەنافەکەس وا لە ملیانەخا و خۆیان خاص ئەزانن ئەوەی ئۆسای داسانەکەوێ ئەزانێ تۆ لەکوێ دەست ئەوەشێنی بە کامە التجاوە دەست ئەوەشێنی لە کێ ئەوەشێنی لەکوێ ئەوەشێنیت هەڵی بووی تۆ بەخۆی ئەم دادگا و مادام هاتکیتە ئەم دادگا و لەگەڵە ئێمە قسە ئەەکەی و ئێمە ئەم دادگا ئەوەی نەڕێوە و ئێمە سنگومەنە ئەم دادگاین و ئێمە مشخەسی ئەەکەین ئێمە نەهاتکین تۆ ڕەوایەت بگەڕین تۆ بەس تۆ داستان بگەڕێنی تۆ ئێمە یا بگرین فیلمێسکە بۆ بڕێژێنین یا بژین بەڕاستی تۆ داڵدە نەدریاگی نه قەرەبوو نەکریاگی نە ئێمە ئەوە ناکەین ئێمە تاوان بار دەرەخەین و حکم ئەدرێ لە ڕای گشتیا بەرامبەر بە ئەمانە ئەتگەڕێنەوە سەر یەکەم وشە شەرعیەتە دەسەڵاتە حکوومەتکردن تەوەجۆکەی پس تۆ قسەکانت تەواوکە و من جوابە تۆ ئەدەم و قسەکانت تەواوکە باش تۆ زەمانەت ئەڵەی زەمانەت یەدەمەوەی بێتان دادگایە ژیانی پارێزراوە دەیمێن کە بەیانی فەوتام شەرت نییە بمرم بکوژێم شەرتەوەیە
شتێکم لێبێ گریمان هەرچیەک بەسەر من دێت تۆ چی زەمانەتێکە یاخرە بێ لۆبیەکی وڵاتێکت هەبێ بڵێ وڵایی مەترسی کەوتە سەر ژیانی تۆ من هاناردەی دەرەوە دەکەم یعنیەت نێرمە وڵاتیت پارێزم کاکی برام من یەک شتە پێ بێژم ئەوەی زەمانەتی تۆکە ئەوەی زەمانەتی تۆ ئەکا یەک شتە قسەیەکە کرد وەکو مەرد لەسەری بوێسیت ئەمە نوکتەی ئەووەڵە قسەی خۆت نەگۆڕیت بزانە تۆ بە هەر ژیانە قسەکەت بکە من جواوەتەوە دەمەوە من تۆ قسەی خۆت بکە من جواوەتەوە دەمەوە قسەی خۆت بکە ئەوەی کە من وتومە واقعی ژیانە شتێک نییە بوختیانێکم کردبێ بە کەسێت تا پەشیمان بمەوە پەشیمان لە چی بمەوە من ئەڵم جاش و مستەشار ئەنفالی ئێمەی کرد داڵدە دراون ئەگەر وانە بڵێن فڵان کەس فەرم و کاکە ناوەکان ئەڵێم لێرەکەەوە ئەڵم کاکە فڵان و فڵان و فڵانە کاکە ئەوەیە بەڵام تۆ کە ئەڵەی زەمانەکەم ئەبێت بڵێ کاکە فڵان کەسم زەمان کرد مەترسی لەسەر ژیانی بوو ڕزگار بوو بۆ نمونەوەیە تۆ کارە خۆت کاغەیان ئێمەش کارە خۆمانەکەی قسەکانە تەواوکە من ئەم جوابی جەنابە دەمەوە چون ئەم جوابی جەنابتە پێویستی بەکردنەوە هەست فەرموو قسەکانە تەواوکە من قسەکەم هەرەوە بوو کە پێم وتی تۆڵی زەمانەت یعنی کەس زۆر سپاس بەچی شتێن کاک سەرکار زۆر سپاس بۆ خاترەوە عەزیەت نەبی مۆبایلەکەشە بەدەست گرتووە دەستەماندوو بوو ئێستا ئەگەر تااقەتە بوو دانیشە لە هەر کوێکیشا پێت خۆش بوو بەشداربی ئەتوانم ئەو یارە ئاخێزیە کەمە دەرەوە تۆ تەشریف پێری تۆ ژوورەوە بەس بڕۆ تۆزی ئیستراحەت وەرگرە با منیش مرتاح بم بتوانم بەڕاحەتی جوابەکەت بامەوە باشە کاکی برا بەس ئەبێ بە وردی گوێ بگری بە وردی گوێ بگرێ سەرچاوم یەکێک لە یاران ئاخێز دوای کاک سەرکار تەشریف بێنێ کامێراکە بگرێت تەشریف بێنێ کامێراکە بگرێت کۆمەڵی کامەرا لەگرا لە لای من هەن یەکیان ناتوانم بگرم کاک سەعید مۆبایلەکەت عەموودی دانی عەزیزم کاک سەعید دیڤەیتەکە بڕۆ دەرەوە دووبارە بێرەوە کاک سەعیدە سەلیمی بچووە دەیش دووبارە بۆڕۆ عەجیبە حەف کامێرا دەگران دەستت خۆش بێ کاکنۆ مەمنون وەکو گونی گوێزی پوچی لێ هات هەرچیەکەم لێدا پوچ بوو تا ئەوەی کە ئێوە تەشریفتان هاورد ئومیدوارم ئێستا دەنگ باش بێ ئێستا دەنگ باش بێ کاک تەیمورە ئەنفال ئێوە گەرەکتان بوو کامێرا داوا بکەن تەشریف بێنە سەرەوە ئەگەر گەرەکتانە و کارە بکەن تا کاک نوح بڕواتە دەرەوە ئێوە تەشریف بێنن ئەگەر گەرەکتانە ئێوە بێن بنووسن کاکە تەیمور تا کاک نوح تەشریف واتە دەرەوە کاک نوح حەواست بوێت تەقەتەق مۆبایلەکەت تێت
هەر ئاوا باشی. بەڵێ کاک نوح من ئێوە قەتەکە مەگەر کاک تەیموور نەیتوانی کاک تەیموور مۆبایلەکەت عەمودی بگرە، عەمودی مۆبایلەکەت بگرە. کاک تەیموور وەختت بەخێر. ئەم کاتۆ باش کاک پەیمان، سڵاو ڕێز بۆ جەنابتان و بۆ گوێگران ئەحواڵتان دەپرسم. ئێوە باشن؟ سەر چاو بەخێر بێت. کاک تەیموور من گەرەکم و جوابە کاک سەرکار بدەمەوە. ئەگەر جنابیشت پێت وایە کە هەمان پرسیارە بعد من تێمە سەرە پرسیارەکانە جنابەت پێت باشە نەزەرێکت بوو نەزەرەکەت بدە کە من لێو دوا جوابە کاک سەرکار بدەم و فەرموو. من ئەوەی ڕاستی بێ دیارە چەند جارێک من و جەنابتان قسەمان کردو پێکەوە و قەرار بوو لە دبەیتێکی دوور و درێژدا ئێمە دانیشین قسە بکەین بە پرسی ئەنفالەوەی بەسەرهاتی ئەنفال بووە چی بوون و چۆن کراوە دیوە شاراوەکانی پشت ئەنفال چین. ئەمە بەڕاستی غیرەتێکی دەوێت لەو ڕۆژەدا کە ئینسان بتوانێت باسی بکات. من ئەوەی لەسەر پرسیارەکەی کاک سەرکار کە باسی ئەوەی کرد دەڵێ بۆی هەیە بتکوژن لە ناو بەرن، تۆ جەنابەت دەڵێی ناتوانن، چۆن دەتوانن؟ یەکەمین شت کاک پەیمان تۆ ناتوانی زمانی ئەوە بدەیت لە کوردستاندا خەڵکی بپارێزی. ئەگەر دیبەیتەکەیشی هەرچی بێ شایە تۆ لە ڕێگای ئەم کەناڵەتەوە یان ئەم سایتەتەوە بتوانی فەوزایەکی ئەعلامی ڕێکلامی دروستکەیت، بەڵام کە وەختێک کەسەکە چوو چی ئیسفادەی هەیە تۆ هەرچی بکەیت کەسەکە تازە چووە. طبیعەتەن ئەڵبەتە بێسە کاک تەیموور بێسە کاک تەیموور گۆزەڵە مشکێ یاخوا نەشکێ قسەیەکی کوردی بۆ سایان کرد. تۆ گۆزەڵە مشکێ یاخوا نەشکێت پێ ناکرێت تۆ یا تێتە ناوی مەدانێک بزانە کاکەجان تۆ وەختێ دەسەوەی پارویە نانەخۆی امکانیەس پەڕێتە گەرود بمری، وەختی ڕۆیتە ناوە خیابان امکانیە سیارەی شلێت با، وەختی تێتە هەر مەدانێک ئێشێ پێ ئەو مەدانە بیتە بەرد. بەڵام دروستە من یەک تەزمین ئەدەم ئەو تەزمینەش ئەمەسە یەک تەزمینە دەمە و تەزمینەش هەمەسە کە هاتکیتە ئەم مەدانە و پێت وایە ئەم مەدانە مەدانێکە کە قاچی تێ ئەخەی و حەقی خۆتە قسە بکەی لەسەر ئەو حەقە بوێسی و سادقانە بێسیابی، حکوومەتە هەرێم ناتوانێت دەست بۆ بووە و من ئەوە بەحسەکەم بە وردی بەحسیەکەم بۆ ناتوانێت دەست بۆ بووە. من ئەم ئتمینانە لەکوێ تێرم کە ناتوانێت دەست بۆ بووە. بۆ ئەگەر دەستی بۆ بووە حکوومەتە هەرێم خۆی نابود ئەکا. ئەوانەی کە حکوومەت ئەکەن شاید ئێمە پێمان وابێ زۆر ئەحمەقن، ئەمە زۆر ئەحمەق نین، وەلی با من سێ چوار سوال لە جەناب بکەم. مەزانی بۆ کاک تەیموور من نەزانم جەنابەت بۆ ئەم کامێرایەت گرتگە بۆ گەرەکتە لەسەر ئەو قسەی کاک سەرکارە قسە بکەی، چون جەنابەت هەستەکەی لەم تیکەیە قوربانی کریاگی و پلانێکیان بۆت گەڕاندگە و لەسەری وێسیاگی. بەڵام بەر لەوەی جەنابەت بڕۆیتە ناوە ئەبە با من سێ سوال لە تۆ بکەم. سوال ئەوە کاک تەیموور دروستە کە جەلالە تاڵەبانی شناسنامەی بۆ جەنابە گرتگە بە ناوی خۆی و باوکیوە، یعنی تەیموور جەلال حەساموددین ئیسەتۆ دروستە؟ باسەکەم بەڵێ دروستە. با من سوالێک لێ بکەم، تۆ چەند ساڵت بوو وەختی ئەمەیان بۆ کردی؟ چەند ساڵە بوو؟ 12 ساڵان. من کە ئەنفال کرام 12 ساڵان عفو 15 ساڵان کە گەڕامە کوردستان. تۆ جارێکی تریش ئەنفال کریاگی خەوەرە نیە لە 12 ساڵەگیەوە حەج کەسێ بۆی نییە بێت و دایک و باوکە تۆ حەج کەسێ و دایک و باوکە تۆ کە نەماگەن خەیلی لە جەلال تاڵەبانی گەورەترن. بام پێت بێژم ئەمە کە ڕێوی بگە بەدەمە تۆ هاوردیانە با سوالێکە لێ بکەم. ئیستا تۆ ئاداپت کریاگی بە قەوڵە ئینگلیسی بە قەوڵە ئینگلیسی تۆ ئاداپت کریاگیانی ئەمانە تۆیان بە فەرزەت خاندگی گرتگە تویان کردگەسە و کوڕەخۆیان بۆ دەبێ ئێمە بچینە سەرە و باسە عفو بۆ دەبێ بچینە سەرە و باسە ئێمە مهمی بەوە نییە مهمە من لەسەر بابەتەکەی کاک سەرکار قسە با من یەک سوعالی ترێ لێ بکەم. کاک تەیموور ئایا جەنابەت و ئاغایە پاڤڵە تاڵەبانی و ئاغایە قوبادە تاڵەبانی ئێشێ براون لە منزەرە خانەوادەی تاڵەبانی و هێرۆ خانم و هاوسەرەکەی، ئایا تۆ ئەوان یەکسەنتان هەستان؟ من جوابی ئەو پرسیارانە نایەمەوە، ئەوە بۆ دیبەیتێک دایدەنم لەگەڵ جەنابەت قسە بکەم. ئێستا من جوابی ئەو پرسیارانە نایەمەوە، من جوابی ئەم پرسیارەی کە جەنابەت دەتەوێت لەسەر ئەوەی کە ژیانی تاکەکان پارێزراو بێ وە کەس من
داستانێکم بەسەر هاتووە من 10 جار ئەنفال کراومەتەوە ملیۆنە جار فرۆشراومەتەوە ئەمە پێویستی بە دیبیتێکی دوور و درێژە ئاوا بە کورتی نەم جەنابەت لە من حاڵی دەبی وەنە گوێبیستانیش و بینەرانیش لە ئێمە حاڵی دەبن بەڵام با من یەکشت بە تۆ بڵێم لێرە چه حەزب بێت چه حکوومەت بێ نایە خۆی ئەو کارە بکات مستحیلە پیلانێکت بۆ دادەڕێژێن کە خودی کاک پەیمانەکان بڕوا بەو پیلانە بێنن من 20 ساڵ لە ئەمریکا بووم باشە لەسەر داوای جەنابی مامجلال من گەڕامەوە کوردستان بەداخەوە مامجلال تووشی ئەو نەخۆشی هات بەرحاڵ من لە زێدی با و باپیرانی خۆما گەڕاوم یادگاری پێش ئەنفال دوای ئەنفالی تێدایە بۆ من باوکم وەختێک کە فیراری دەکرد بەخاتری ئەوەی کە من منداڵێکی عجول بووم پێم خۆش بوو هە عجولیش نە باوکم زۆر خۆش دەوێت چون من تاقانە بوو لەگەڵ باوکم دەڕۆشتین بۆ هەموو ئەو ئەشکەوتانەی کە گەنجەکان ئەو سەردەما خۆیانیانتیا دەشادەوە چون فیرار بوون باشە یادگاری پێش ئەنفالی دوای ئەنفالی کاک سەیموور فریزی کرد یعنی وەستا من کاک تەیموور قەتەکەم ماتەڵەوەمەوە کە کاک تەیموور دووبارە داوای کامێرا بکات و بێت و سەر کاک تەیموور ئەنفال بەڵێ ئاغای کۆچەلمەلا جەنابیشت وەرەگرین با کاک تەیموور ئەنفال بێت جەنابیشت وەرەگرین تەحموولکە دەنگە من تێت دەنگە من زۆر کزە وا دیارە کاک تەیموور تەشریف نایەرێتەوە کاک هەورامان مەمنون کە دیسانەوە زەحمەتتانمدا بەس کاک عەبدوڕەحمان هەواستان بوێت دەنگە مۆبایلەکەتان فرە حەساسە ئەگەر مۆبایلەکەتان بەقەی سەقفەکەەوە بەجێنیان ئەتوانن تەشریف بوون تۆزێ دوورترون چون دەنگە هەناسەتان و ئەوانە تێکەڵەوێ ئێمە ئەوێسین تا کاک تەیموورە ئەنفال تەشریف بێرێت وە قسەکانی بەردەوام کات یە 5 دقیقە ئەوێسین لەوانەیە کارەبا چوو بێت لەوانەیە خەتەکەی خراپ بێت لەوانەیە فریزی کرد بێت و تەشریف بێنێت و قسەکانی بکات بۆیە من محاولە ناکەم قسە بکەم دانەیەک کامنتێکی نووسابوو هەر لە التجایە ئەو قسانەی کە تۆ زەمانەت ئەەکەی بەناوە شاڵاو من ئەوەش جوابە دەمەوە ئەمشەو ئەگەر کاک تەیموورە ئەنفال ماگن و هەن و لە دیبەیتەکە هەن ئەگەر کەسێک ئەیبینێت بە ئێمە بێژێت خب ظاهرا کاک تەیموور تەشریفیان برد و ئیتر نهێنەوە و تا ئەم دقیقە تەشریفیان نهاوت من یەک شتان پێ بێژم و ئەویش ئەوەسە لە جۆرە قسەکردنە ئێمە دەرەکەوێ ئێمە ئەزانین کە حکوومەت ئەتوانێت چ پیلانێ بۆ ئێوە بگەڕێ بگێڕێت تەشریفی هاوردەوە کاک عەبدوڕەحمان کاک تەیموور تەشریفی هاوردەوە ئێوە تەشریف بۆنە دەرەوە ئاگادار من هەر وەختە دیسانەوە نەما دووبارە زەحمەت کێشن کامەراکە بکەنەوە باش
کاکە قەت بوون ئێمە دەنگمان کزەوێ هەر وەختێک کەسێک گەڕات دەرەوە لە دیبیتەکە دەنگی من کزەوێ. گوێت لێمە کاک پەیمان ئێستا؟ بەڵێ کاک تەیموور فەرموون. بەڵێ کاک تەیموور دیسانەوە فریزی کرد. کاک تەیموور سەر لە نوێ فریزە. کاک پەیمان نازانم کێشت چییە، نازانم ریپۆرتم لەسەرە یان چی، بۆچی دەرەکرێمە دەرەوە تێناگەم، بەڕاستی کێشەیەکێ لێرەدا. بێزەحمەت تۆزێ لایەکەکان دەست پێوە بنێن بە ریپۆرت تەئسیری تێنەکات. فەرموون کاک تەیموور. عەزیزی من لە ساڵی 2012 گەڕامەوە کوردستان، لە پایتەختی ئەمریکا ڕۆیشتم، لە پایتەختی گەرمیان ژیام، ئەوش ناوچەی سموودە. یعنی ئەو خەڵکە ئەگەر کارەبای هەبا منیش کارەمام هەبوو، ئەگەر ئەو خەڵکە کارەبایشی نەبا منیش کارەبام نەبوو. یعنی ژیان بەداخەوە دیسانەوە قەت بوون کاک تەیموور. دیسانەوە قەت بوون. بەڕاستی ئەوە کێشەیە کاک. تەلەفۆنت بۆ نایەت کاک تەیموور؟ تەلەفۆنت نەوەڵا تەلەفۆنم بۆت نایە، بۆ تەلەفۆنم بۆ نایە بە هیچ شێوازێک، بەڵام دەرەکرێم لە سەر دیپەیتەکە، نازانم بۆ. لای من فریزەبی لای من فریزەبی وە دەنگە ئەسڵە نامێنێ. بە هەر سوورەت بەردەوام بن، امیدوارم کە کێشەکە حەل بوو بێ. ئەگەر حەل نەبوو ئەم جارە کە ڕۆشتنە دەرەوە ڕیستارتێ لە مۆبایلەکەتان کەن و دیسانەوە بێنەوە. بەڵام امیدوارم قەت نەبێتەوە. فەرموون. باشە بە چاوان. من کاکی من یعنی ئەو خەڵکە لە گەرمیان چۆن ژیاون وەکو ئەوان ژیاوم. گەرمیان چەشت بێ گەرمیم چەشتووە، سەرمایان چەشتووە سەرمام چەشتووە. بە پێچەوانەوە ژیانی ئەوان لە من زۆر خۆشتر بوو، چونکە من بە تەنها دەژام بە خاتریەوەی ماڵ و منداڵم نییە. هەندێک جار فاسۆلیای 3 ڕۆژ پێش فەقیرە دووبارە فریزی کرد. کاک تەیموور دیسانەوە فریزی کرد. ئیجازە بدە. من دەنگی خۆم کزە، دەبێ یەکێک بەشدار بێ لە دیبەیتەکە. دەبێ یەکێک لە دیبەیتەکە بەشدار بێت، مەگەر ئەوەی کە دیبەیتەکە دابخەم سەر لە نوێ بیکەمەوە و تەشریف بێنە ناوە دیبەیتەکە دووبارە.
کاک عباس دیسانەوە داوای کامێرا بکەن. ئەها ئۆکێ کۆچەر مەلا داوای کامێرا بکە کاک کۆچەر مەلا داوای کامێرا بکە بێ زەحمەت. کاک کۆچەر جنابە بۆ من نادۆزرێتەوە. ئایا کۆچەر مەلا دەسێ بنێ بەو دووربینە داوای بکە تا بتوانم وەرت بگرم لەگەڵ منە ڕەفیق نیت بۆم پەیدا نابیت. کاکە دەستت خۆش بێ کاک شارە امیدوارم دەنگم بێت. من شمارەکەی کاک تەیموورم نییە تا بە واتساپ بۆریگرم و کاک تەیموور امیدوارم تەشریف بێرێتەوە ئەگەر نا نەخێر نەناردووە کاک کۆچەر مەلا کامێرات بۆ من نەناردووە و من جنابتم نییە ئێستا ناردوو تا ئیجازە بدە کاک شارۆخ. کاک کۆچەر وەختت بەخێر. ئەم کاتت باش کاک پەیمان. سەرچاوە ماغەنگیان فەرموون. وڵی نازانم من ئەوەی تۆ پێم وای قەتعی کردووەستاوە لای من نازانم تۆ من نەخێر من جەنابە دەبینم و جەنابەت قەتعت نەکردگەونە وەسیاگی و جەنابی شتم لەبیرە جارێک پێت وا بوو کە ئێمە دفاع لە سەدام حوسێنەکەین. بەڵێ هەرەو شەوە داوام لێ کردی کە بەشدار بی. کاک تەیمووران فەر دووبارات و کاک تەیموور ئیجازە بدەن با کاک کۆچەر قسەکانی بکات هەداخل تازە کامێرە وەرگرتووە. ناوەڵی بە من ئاسایی وەرتەگرمەوە لەبەرەوەی بەڕاستی تۆ دەکتێ نەگەیشتم لەو دیبەیتی تۆ کاک تەیموور بەڕاستی من پێم خۆشە جۆم لە هەردێکتان بێ بەڕاستی و دەربارەی ئەوەی کە من ئەو شەوەی کە جەنابەت پێ دوایە هێرشم کرد کێشە نییە کاک کۆچە من گلەی و بناش نییە لەگرا ئێمە دادگایە و قسەکانە دەکەی بعدەن پس پێت خۆشە کاک تەیموور بەشدار بێت ئێوە تەشریف بۆنە دەرەوەگە کاک تەیموور بۆ ئەخیر جان نەیتوانی لێودا ئێوە تەشریف بێنەوە. بەبەستم وایە بەڕاستی با بە کاک تەیمووری نەگرم دوایە قساکەن بەسەرچاو. ئۆکێ ئاغا سەرچاو. کاک تەیموور ئێستا داوای کامێرا بکەنەوە دووبارە. ئەو دیسانەوە نەمان. خۆ ڕێستاتان کردو کاک تەیموور؟ بەڵێ کاکە پەیمانگیان کاکە من داوای لێبوردنەکەم بەخوا نازانم کێشەکە چییە بۆ ئەمە ڕۆیە تێناکەم. بەرحاڵ من دەدەقەیەک ئەگەر فرسەتم بنوە هەروەها داوای لێبوردن لە برادران دەکەم ئەگەر پێشیان کەوت بێتم بەڵام من ویستم لەسەر ئەو قسەی کاکسەرکار قسە بکەم کە ئەویشەوەیە ترسی هەیە لەسەر ژیانی خۆی بۆ ئەوەی کە نەکوژرێت تیرۆر نەکرێ. هەمومان باشە زانین حاکم هاوژین لە ناوچەی کفری 3 مستەشاری دادگایی کرد ئەو مستەشارانە دەستیان هەبوو لە تاوانی ئەنفال و هەروەها بێتەوە ناویان هاتووە لە دادگای باڵای تاوانەکانی عێراق. حاکم هاوژین
نەقڵ دەکرێت لە کفریەوە بۆ ئامێدی پێم وایە لەوێشەوە دەکەوێتە زێر هەڕەشە و هەڕەشەی لێ دەکرێت ئاخری ڕادەکات و دەچێتە کەنەدا لەوێ داوای لجوئی دەکات. من لەسەر پرسی ئەنفال لە ساڵی 1990ەوە نەک 91 90 پێش ڕاپەڕیدیش من باسی ئەنفالم کردو و تاوانی ئەنفالم بە گوێی جیهاندا داوە و زۆرێک لە کوردەکانی شەو کاتە نەیانزانیوە ئەنفال چییە و تەنانەت کتێبەکانی کەنعان مەکیە باس لەوە دەکا کە لەژێر ناوی ئەلفیتنا ئەڵێ من بەسەرهاتی تەیمورم بیستووە لە بەریتانیا ڕۆیشتومەتە کوردستان تورکیا لەوێ بەبێ ڤیزە چووبەتە کوردستانەوە هێزێک منی تەسلیمی هێزێک کردووە کە ئەو کاتە بۆ خۆیان کوردەکان نەیانزانیوە تاوانی ئەنفال چیان ئەو خەڵکە چی بەسەرهاتە بوو بۆیە من هەر ئەو کاتە لەلایەنی سەرانی حکومەتی بەعس و سەدام حوسێن و دار و دەستەکەی پارەیەکی زۆر تەرخان کرا بۆ ئەوەی سەری تەیمور لە لاشەی بکرێتەوە سەری ببرێ بۆ سەدام حوسێن ئەوە بوو مستەشارەکان بە دوای تەیموردا دەگەڕان بۆ ئەوەی بیکوژن یعنی من ئاگام لێبوو لە ماڵی کاتپەیمان بووم هاتوون گەڕاون خۆم شاردوەتەوە باشە لە ئاخیران وای لێ هات ڕام کرد بۆ لادێ ڕووخاوەکان کە لە زمانی حکومەتی بەعسدا کە خاپور و وێران کرابوو وەکو پێشمەرگەیەکی پارتیزانی لەناو ئەو شاخ و کێوەیە دەبووم لەناو ئەو ئەشکەوتانە دەژیام هەندێک جاریش دارێکم بڕی بوو بە دوای خۆمدا ڕام دەکێشا بۆ ئەوەی شوێن پێیەکانم دەرنەچێت بە هەر حاڵ من لە ساڵی 2012 لەسەر داوای جەنابی مامجەلال گەڕامەوە کوردستان و ڕۆیشتم لە ناوچەی گەرمیان لە سمود ڕزگاری ئێستا لەوێ نیشتەجێ بووم خانوویەکمان بۆ کراوە ئەرزێکمان پێدراوە خانۆکانی شوازام 23,000 دلار تەرخان کرابوو بۆ ئەوەی بکرێتە خانوو لە کاتێکدا مێزێکی نان خواردنی بەرپرسێک زۆر لە سەروی 23,000 دلاری تیا سەرف کراوە ئەمە کراوە بۆ کە سوکاری ئەنفال و منیش دەستێکم پێ هێنا تیا ژیاوم بەرحاڵ لە کاتی هەڵبژاردنەکاندا بوو من وەختێک کە دەچوومە ناو ئاپۆڕا تەمان 20 ساڵە لە ئەمریکا من ئەو شتانم نەدەزانی لە کوردستانم بینیم هەمووی لە جامی سیارەوە لە سەقف سلایتی سیارە و هاتون دەرەوە بە بیکەسی و بە کڵاشکۆف تەقەت دەکەن وەم زانی واڵوێستی تەکساسە ئەوت مەکسیکیەکانن من چوومە دەرەوە یعنی وتم بزانم وەزع چییە خۆم تێکەڵ کرد لەگەڵ بابەتەکەیە دەڕۆیشت بۆ ناو ئاپۆڕاکان یعنی ئەگەر ئاپۆڕاکان 50 سیارە بوو کە دەیانزانی سیارەکە ماشینەکە میشان دەناسیەوە ئەو ئاپۆڕایە دەبوو بە 200 سیارە یعنی هیواشی تیا بۆ خەڵک یعنی سەر بە حزبەکانی تربوون بەڵام لەبەر خاتری تەیمور خۆشەویستیان بۆ تەیمور هاتوون بەرحاڵ منی شەروەکو کەسێکی سادە لەو ناوچەیە ژیاوم پێم خۆش بووە بزانم چییە گوزەرێ لە کوردستان و بە حکومەوەی 20 ساڵ شەر من لە کوردستانیم دوو جار لە کەلار بە بیانووی جیاواز ڕێگری لە من کراوە تەنانەت کردویانە بە کراسەکەی بەرشما کراسەکەی بەریان لەسەر لەبەرم دڕاندووە لەو کەلارەدا لە کاتی حملەی هەڵبژاردنەکە بۆ خەڵکیان ناردووتە پێش دەرگاکەم و بەداوای لێبردنەوە منم قساکەم چونکە ئینسان کەمرد پیا و ئینشان دەبێت ڕەحمەتی بۆ بنێرێ بەڵام خەڵکیان ناردووەتە چونکە ئاپۆڕاکە بەلای دەرگاکەی منا دەهاتن و دەڕۆیشتن بە پێیەوەی کە مەقەڕەکانی حەزبەکانی کە لەو ناوچەیە بوون کەسێکیان ناردە پێش دەرگام کە تەمەنی 65 ساڵ بوو ئەو کات ڕێک لە پێش دەرگای من وەستا گوتی ئێستا جەلال تاڵەبانی تۆپیوە لە ناو مجەمیدا ئەمانە بۆچی وا دەکەن مامەگیان خوا بکە بە قوربانی ئەو 20 ساڵی کە لە ئەمریکا بووم ئەگەر من نەبامێکیشکە بۆ لێ قبول نەدەکردی بە حکمیەوەی کەەوە ناوچە هەمووی زۆربەی یەکێتین و زۆربەی شەمام جەلالە خۆش دەوێت ئەمە واقعەتێکە سیرەکەم دادەبەزێت دەوێت بێ لە من بدات چونکە من تەشخیص کرابووم ماڵەکەم هەموو دەناسن خەڵک دەزانێ و ناسراوم لەو منتقەیە یعنی باب و باپیرم خەڵکی ئەوێن بۆ خۆم خەڵکی ئەوێم ببەخشە کاک تەیمور ئێمە ئەم نوکسە مهم بوو کە کاک تەیمور وتی کاک تەیمور وتی بۆچی من تەشخیص کرابووم بۆ خاترەوەی خەڵکە ئەوێم بۆ خاترەوەی باب و باپیرم خەڵکە ئەوێس یعنی مردم ئەم ناسێت نەگەرەکە بێژیت کە من بۆ خاترە ئەنفال ئەم ناسن یا بۆ خاترە تاقانە بوونە ئەنفال ئەم ناسن بۆ خاترە پێگەی کۆمەڵایەتی بنەماڵەکەی ئیناسن وەزانون کاتێن هەردووکی ئەتوانم بڵێم عفوم کە ئەتوانم بڵێم هەردووکی چی وەکەوەی کە تاقانێت تاکە ڕزگار بووی ناوگۆڕە بە کۆمەڵی ژن و منداڵان فەرکراوەکان لە کوردستان چی وەکو بنەماڵە خەڵک دەمەناسن چێ وەکو حەزبایەتیش کە من نایەک بە دوامە پێم دەڵێن کوڕی جەنابی مامجەلال طبعا هەموو دەوری ماڵەکەی من هاتبوو ئەو دەستگای CIA ئەم تابعیانە کرد چی لە بەردەکەم چ دەخۆم چێ دێتە ماڵم ئەنواع و ئەشکال پڕۆپاگەندەیان بۆ دروست کردم درۆ دەلەسەی دنیایان بۆ دروست کردم لە سنوورەیە بەرحاڵم پیاوە هاودا دەبەزێت دەوێت لێم بدات
خۆ بەخوا منەو کاتێ وەرزشی ئاسنیشم دەکرد ئەگەر بۆکسێکم لێدای خۆ بەرگەی منی نەدەگرت لە حەوت جێمەلی دەشکا وەلێ لەبەر حورمەتەن بۆ خودی خۆم دەرگاکەم داخستۆ چوومەتە ژوورەوە لە ناو حەمام بووم کە خۆم حازرکەم بڕۆم بۆ دەوروبەری مەڵبەند بزانم هەڵبژاردن چۆنە بهێندە بە قایمیدایان لە دەرگا خەرگ و دەرگاکانیان دەشکان لەپڕ دەستیان کرد بە تەقا هەر تەقەکان دەتگوت لە ناو ژوورەکەی مندایە بە پەلە مرۆ ڕۆژمە دەرەوە سەیرەکەم 25 قەباقی کلاشکۆف لە دوای سیارەکەم کەوتووە سەیری سەقفی خانۆکەم دەکەم هەمووی فیشەکە پێوەی بۆیە هەر لە فەیسبوکی خۆمە بانگەوازێکم کرد داوام کرد لە ئاسایشی بۆ نەمانە کاکە نازانم خۆگەر کێبان دەڕۆیشتم دەڵێم کاکەیان چه قەرزێک کرد لە لای منەیە من چی قەرزێکم بە تۆیە پێم بڵێ بۆ ئەوەی جێبەجێکەین نەمزانی ئەمانە دەستنیشان کرابوون ئەمانە چەمچەماڵ نەبوون ببەخشە خەڵکی چەمچەماڵ نەبوون نانا بۆ چەم چەماڵ کاکە من لە سموود دەژیم لە ڕزگاری تەنیشکرە لە سموود خەڵکی سموود نەبوون نازانم چیە من کابرا ناناسم یعنی خەڵکیان نردووە تەیمور تەشخیص کراوە بۆ ئەوەی بە حکمی ئەوەی ناوێک بە دواتەوەی کولتوری جەلا تاڵەبانی و وە فەوزایەکی ئیعلامی ڕیکلامی لەسەر دروستە بێ بۆ ئەوەی کێشەیەک دروست بێت هەندێک خەڵک هەندێک حەزب لەو ناوچەدا دەنگەکانی خۆیان زیاد بکەن و دەنگەکانی یەکێتی نیشتمانی کوردستان کەم بکات و ینی فەوزایەک دروست بکەن تەمەشای سەقفی خانۆکەم دەکەم هەمووی فیشەکی پێوەیە بەرحاڵ من لەگەڵ لە فەیسبوکی خۆم بانگەوازێکم کرد داوام کرد لە ئاسایشی گەرمیان کە ئاگایەکیان لەو دەوروبەرە بێ ئەوە بوو خەردان دەنگێکی تۆمارکراوی لێوەرگرتم و تەلەفۆنی بۆ کردم لە دوای 3 سەعات کە کەسوکارم هەموو حاضر بوون بۆی من بپارێزن کاک تۆڵە بەرپرسی ئاسایشی سموودە تەلەفۆنم بۆ دەکات دەڵێ لە ماڵ دەرمەچۆ خۆم دێم حیمایەتی دەکەم وتمەڵا کاکە ئەگەر تۆ جەنابەت حیمایەتی من بکەی ئەوە من 3 سەعات پێش شستە کوژرابووم ئەمە با بڕوا بە لایەکی تردا لە لایەکی تریشەوە ڕێکخراوەکانی گەرمیان هەستان شەو ڕۆژ دەهاتنە ماڵەکەی من فەوزایەک بوو یعنی ڕێگە نەبوو دانشین بەهەرحاڵ ئەمانە هاتن گوتیان کاکە ئێمە چەند وەختە خۆپیشاندان ئەەکەین کەس جۆمان لێ ناگرێت تۆ فەرم و خۆپیشاندان کە بەڵکو و گوێیەک لە تۆ بگرن باشە خۆپیشاندانمان کرد لە گەرمیان لە بەردەم ئیدارەی گەرمیان یعنی خۆپیشاندانی وا لە گەرمیانە نەکراوە شەوی پێشوەخت پێش ڕۆژی ئەوە خۆپیشاندانەکە بە سەماعە لە ناو کۆڵانەکانی سمود و کەلار هاواریان دەکرد کە سبەینی خۆپیشاندانە خۆپیشاندانمان کرد من بە دەنگێکی زوڵاڵە هاوارم کرد کە دەبێ ئەو جاش و مستەشارانەی دەستیان هەیە لە تاوانی ئەنفالدا دادگایی بکرێن باشە خەڵکی تووڕە بوو هەر خەرگ بوو بەبەر ئیدارەی گەرمیان بێن نەخوارەوە هەموو ئەندام پەرلەمانی حزبەکان لەوێ بوون بەس بۆ ئەوەی خەڵکەکە هێورکەنەوە لە پاشەوە کۆتایی پێهات من ڕۆیشتمە ماڵەوە بۆ ڕۆژی دووهەم کەسێک کە نێزیک بە جاش و مستەشارەکانە کە گۆشتی ئاژەڵی کێویان بۆ دەبا کە خزمەتکاریانە کە خولامیانە دێ لە ڕێکخراوی 4 لە گەرمیان تهدیدی من دەکات باشە تهدیدی من دەکات چەند مانگێک پلان دوای پلاندار ڕشتن کە بزانن تەیمور لەکوێ ئیشی چییە ڕۆژانە چی دەکات تامان من بۆ بێتاقەتی خۆم و بۆ ئەوەی خەموو خەفەتی خۆم بکەم بە باو یادگاری پێش ئەنفال دوای ئەنفال لەو سنووردا هەیە و تەنکەرە خوێنم ڕشتووە لە پێناو ئازادیە و یەک قەبرستان شەهیدم داوە لە پێناو ئەو ئازادیە پێم خۆش واغەگیان بگەڕێم دنیا ئازاد و 20 ساڵە منیش لە غەریبەت و ماڵوێرانم ئاخر تۆ بە خۆت دەزانی دەردی غەریبی چەند سەختە ئەگەر کەسێک لە غەریبی نەبێ نازانێ ڕۆیشتم ئاغەگیان گەڕاوم هاتووم ڕۆیشتوم 11 پۆلیسی دارستان لە ژێر ناوی ڕاوکردن من سیارەم چەقی بووە ویستومە سیارە دەربێنم باشە داندەمیر لولەی تفان خراوەتە سەر و سەردڵی تەیموری یەکێک بووە یعنی مەرگی من ژیانی من بە لەپیتکەی تفەنگێک بووە باشە ئەوە بۆی زانیاریت بۆی بزانی لەوێ طبعا سلاح لە یەکتری ڕاکێشا خۆشبەختانە کەسێک لەوان کە سایق بوو کەوتە بینەوە منیش بە فرسەتم زانی کەوتمە بینەوە کێشەکەمان کۆتایی پێهێنا شەڕە جوێن و ئاژاوەی زۆر بوو لەو دەشتەدا کێشەکەمان کۆتایی پێنا لەو دەشتە دوای 3 سەعات ئێمە تەرەکتەرمان هێناوە سیارەمان دەرهێناوە ئەی ئاغەگیان ڕاوکردن ناکرێ ئەتۆ بۆ خۆت دەزانی ئاژەڵی کێوی تەبعا من کرد ڕقشم لەو کەسانەیە کە ڕاو دەکەن بەڵام پێم خۆش بە بگەڕێمەوە و باسم کردووە سروشتی کوردستان ببینم حەیوان ئیچێوی بە بۆنکردن دنیا گەز دەکات دەڕوات جا چ جایوەرەوە تۆ بە بێڵ ژێر تایە پاکەرە و سیارە پەرتەناش بکە و دەنگی مەکینەی سیارە ئەو دەشتە بگرێتەوە
ئەمانە هاتوون دەڵێن بۆچی ڕاو دەکردم ئاغا گیان ڕاو نەکردو نافەرم و پێشمانکەوە بۆ پێشتان کەوم کاکە وەڵا پێشتان ناکەوم تۆ ڕاوت کردووە جا لە گەرمیاندا سروشت و تەبیعەتی گەرمیان وایە ئەگەر کەسێک بێت سیارەکەی کاک پەیمان بپشکنیەوە بێ بە پۆرچکانن یعنی من ئەگەر کەسێک سیارەکەم بپشکێنێ وەکو وایە کە شەڕواڵەکەیان لە پێداکەندیت ئەوانەی کە لە دەم دیبەیتتان هەموو خەڵکی گەرمیان و ئەزانن و ئەو پۆلیسانش ڕۆژانە تعداد لە خەڵکەکەن یعنی لە لادێکەی ئێمەداکە هەمووی ڕەشپۆشە هەمووی ئەنفالە میلی تفەنگیان هێناوەتەوە لە منداڵی حەوساڵان منداڵی حەوساوان یعنی ڕێک ئەخلاقەکە و ڕەوشتەکەی زمانی حکومەتی بەحسیان جێبەجێ دەکرد کە چۆن تعدایان لە خەڵکە کرد من لەوێ ئەم کێشە کۆتایی پێهات و ڕۆیشتمەوە لادێکەی خۆمان باشە بۆ ڕۆژی دووهەم ئێمە بڕیارماندا کە بگەڕێنەوە بۆ سمود و ڕۆیشتنەوە سمود دوای نان خواردنی نیوەڕۆ لەوێ ماڵی مام بۆ ئێوارە داوەتیان کردم گوتیان وەرە لێرە داوەتی و نانی ئێوارە لێرە بە باش بە کوڕەکانم وت من خاڵم لەگەڵ بوو لەگەڵ ئامۆزایەکم پێیانم وت کاکەگیان بڕۆن خۆتان حازرکەن و خۆتان بشۆن چیەکەن چی ناکەن بە حکمیەوە یەک دوو ڕۆژ لەو دەشتە بووین پیس و پۆخەڵ بوون دەچین بۆ میهمانێکەمان ئەوان خۆیان حازر کرد و من خۆم حازر کرد و سەعات تقریبا 3 دوانیوەڕۆ بەڕێکەوتین وتمان ئەچین پێشوەخت هەمدا دەنشین هەم غەزا بدەخۆین هەتا ئەوانە حازر دەبێت دەمەتەقەی خۆمان دەکەی دوای دەگەڕێنەوە لە ڕێگادا ئەو ئامۆزایم کە شەهید کرا بەدەستی نامەردان کەوتە ناو باسەوە گوتی ئایا هۆکار چی بوو و هاتنە سەرمان بەوتوندیە خۆ داعش نەبوو بووین ئێمە خۆ ئەگەر ڕاوێکشمان کرد بێ ڕێکاری یاسایی خۆی هەیە باشە ڕێکاری یاسایی خۆی هەیە ناکری عنی بەو شێوازە تۆ بە 11 پۆلیس و بێنە سەر حتمما ئەمە پلانێکە و با بڕۆین ئەو کەسە ئاشتکەینەوە چونکە شەڕەجوێنی لەگەڵ منانە بوو لەگەڵ و ئامۆزایم کە کوژرا با بچین ئەو کەسە ئاشتکەینەوە نەوە کەسێک بەردێک فڕێتە ماڵەکەی و زەرەر با لە ئێمە و ببێ بە ماڵ بەسەر ئێمە و ئێمە تاوانبار و تۆمەتبار دەچین لەو پرسەدا ئێوەتم زۆر باشە چۆنتان پێ باش ئاوا منی شەر بە عەقڵێکی ئەوروپایی ئەمریکایی خۆ نۆرماڵە ئاغا من ئەگەر ناڕەحەتێکم بوو بێ لەگەڵ تۆ بێن بۆ ماڵەکەشت لە دەرگات بتەم ئاشتت کەمەوە کاک پەیمان من داوای لێبوردنەکەم غەڵەتێکم هەبووە وایە نییە هەرچەندە ئێمە غەڵەتمان نەبوو ئەوان لە زێدی باو باپیرانی ئێمەدا هاتنە سەر ئێمە تعدایان لە ئێمە کرد بەهەرحاڵ ئێمە بە حکمەوە چونکە ئەمزانی چاوی خەڵکی لەسەرما و ئەمزانی پێشووتر دوو جار ڕێگریان لێ کرد و ماڵەکەمیان ناوەتە پەرفیشک حتمما شتێک هەیە باشە بەو ئامۆزایم گوت جەنابەت ماڵیان دەزانی گوتی بەڵێ ماڵیان دەزانم یعنی ئەو کەسەی کە ناوی حەمەم نووریە مفەوەزی پۆلیسی دارستانی کوڵەجۆ بووە ئێوەتم دەیقەیچەکە با بڕۆین ڕۆیشتوین بۆ ئەوێ من طبعا 15 متر لە پێش دەرگایان سیارم دوور ڕاگرتووە ئەو ئامۆزایم یای لە دەرگا خێزانی حەمەنووری هاتە دەرەوە گوتی ئەمە ماڵی حەمەنووریە گوتی بەڵێ گوتی وەڵا ئەمانێ زەحمە نەبێت لەگەڵ کاک حەمەنووری قسە بکەین طبعا ئەمە بە ڕۆژی ڕووناک لە ناو کەلاردا گوتی وەڵا مناڵەکەی بردووە لە یەکێک لەو حەلاقانە لەو سەرتاشخانانە سەری مناڵەکەی چاکە و دەگەڕێتەوە باش ئامۆزاکەم گەڕایە بۆ لای من طبعا من بێئاگام ئێمە بێئاگاین لەوەی کە چیە گوزەرێ ژنەکەی تەلەفۆن بۆ حەمەنووری دەکات دەڵێ بە پەلە وەرە و ئەوانە هاتوون بمان کوژن چۆن بتان کوژین آخر تۆ بە چی ئەزانی ئێمە هاتوین بتان کوژین تۆ ئەسڵەن ئێمە بە ڕۆژی ڕووناک هاتوین ئێمە ئەگەر مەبەستمان بێ هەر لە لادێکەی ئێمەوە کە ناوی کوڵەجۆ حاجی حەمەجان هەتا یەکەمین سەیتەرەی سمود 50 پێچ و پەنای تایە ئەگەر مەبەستمان کوشتنی تۆ بێ خۆلیا دەمان کوشتیت لە لادێکەی ئێمە خۆمانە دەمان کوشتیت بەهەرحاڵ مێردەکەی پێی دەڵێت تفەنگە کلاشکۆفەکەم بۆ بێنە ژنەکەی پێی دەڵێ ناتوانم کلاشکۆفەکەت بۆ بێنم بڕۆ بۆ ماڵ شوانەی حاجی ڕەشی کە بەڕێوبەری گشتی پۆلیسی دارستانە لەوێ چەک بێنە ئێمەش بێ ئاگاین لە خۆمان کە چیە گوزە پلانی داڕشتنی کوشتنی ئێمەیان دەرکرد بوو یعنی هەم خێزانی حەمەنووری هەم حەمەنووری بۆ خۆی چارەکێک وەساین ئاغەگیان ئێمە ڕۆیشتین تقریبا چەند کۆڵانێک و 1000 متر لە ماڵشیان بە دوور کەوتین بینیمان حەمەنووری بە کڵاقاتێکی ڕەشەوە لە ئەسنای دەوامی خۆیانە بووە بە کلاشکۆفێکەوە بە کۆڵانێکدا بە پەلە دەڕوا ئێمەی بینی چوو سیارەکەمان دەناسێ دیسان و هەر بە هەمان شێوازی ئەو چۆڵیە هات پێشی لە ئێمە کرد
ئامۆزاکەم بە منی گوتگوتی ڕاوەستە کاکە ئەوەیە حەمەنووری با بچم داوای لێبوردنی لێ بکەم ئامۆزاکەم دادەبەزێ و من لە پەنجەرەی سیارە کچووکە من بۆ مهم نەبوو بابەتەکە ئەسڵەن شەڕە جوێنەکە لەگەڵ من نەبوو جوێنشی بە من دابوو بەڵام لە پەنجەرەی سیارەکەەوە گوێم لێ بوو ئامۆزاکەم بە پێوتی کاکە ئێمە دەمەقڕێکمان بووە برا لەو دەشتە من هاتووم داوای لێبوردن لێ دەکەم بۆ ئەوەی کەسێک بەردێک نەیاتە ماڵ فڕە نایاتە ماڵەکە تۆ لەسەر ئێمە ببێ ماڵ ئێمە 1001 کەس چاوی لە دوامانە نازانم چی ڕوویدا لە پڕ حەمەنووری دای لە میلی کلاشکۆف دای لە میلی کلاشکۆف یەک سەڵێ عەشوایی کرد بە ناومانە من هەرکە لولەی تفەنگەکەی بەرزکردو یەکسەر خۆم فڕەدایە خوارەوە لە سیارەکەم چون بۆ خۆم سایق بوو یەک فیشەکە لە چامەلقی سەکن هاتووەتە ژوورێ بۆ کوشتنی سایق لێوە هاتووەتە دەرەوە ئامۆزاکەشم چەکی پێیە تەمان و پاسەوانی من بوو ئەو پاسەوانی شەر دەبێت چەکی پێبێ و بە حکمی ئەوەی من هەم کوردەکە ڕقی لێمە بمکوژێ هەم بەعسیەکان هەرماونەیانێ بمکوژن هەم لە دادگای سەدام حوسێن شایەتی ماوە بەعسیەکانیان بمکوژن هەم کوردەکەش یعنی جاش و مستەشارەکان هەتاکو ئێستا هەرماون و باڵادەستن دەسەڵاتیشیان هەیە بۆ حکمانە من ئەم پیاوە ئەم ئامۆزان پاسەوانی من بۆ من بپارێزێ ئێخۆ پاسەوان نایە بە دار و لاستیک پاسەوانی بکە حتمما هەر چەکی پێەیە ئەوەکو هەموو ئەوانەی ترکە چەکیان پێەیە من دانێکم لەگەڵا بۆ هەیە هەزاری لەگەڵایە بەرحاڵ لە حیبەت گیان خۆی ئامۆزاکەم لە ترسی گیان خۆی ئەوش دای لە میلتفەنگ پەنجەم نا بە هۆڕنی سیارەیە هاوارم کرد کاکە تەقەمەکەن کەس تەقەنەکە با کەسێ نەکوژرێت ئاسۆ تەقەمەکە کەناوی ئامۆزاکەی منە حەمەنووری تەقەمەکە قیمەتی نەبوو حەمەنووریت قەسەکوش تەقەی لە ئامۆزاکەی من دەکرد بەدەم ڕێکردنەوە هەرچیان ڕێیان دەکرد ئامۆزاکەم دەینا بەم لە بەو لای قاچی بووی بترسێ وازی نەدەهێنا کۆڵی نەدەدا هەتا ئامۆزاکە برینار بوو کە برینار بوو ئامۆزاکەشم بە بریناری تەقەی لێ کرد هەرچیان برینار بوون هەرچیان برینار بوو من هاتمە دەرێ لەژێر ماشینەکەی خۆم لە تەنیش ماشینەکەی خۆم هاتمە دەرێ چەکەکانی هەردووکیانم کۆ کردەوە و خستمە ناو سیارەکەی خۆمەوە ئامۆزاکەم هەڵکرد ڕاکێشا خستمە ناو سیارەکەی خۆمەوە و خاڵم لەگەڵ مابوو خاڵم دەرچوو بەلایەکی ترە دوای بانگم کردو هاوکاری کردم ویستم بچم حەمەنووریش کەسی بەرامبەر بێنم بخە بە ناو سیارەکەم بۆی فریای خستەخانەیان کەم ئیتر بینیم خەڵک لەسەری کۆ بوویەوە و زانیم کە لە دەستێکی ئەمیندان و ئەو کەسە دەگەێن نەخەستەخانە بە پەلە بۆیە ڕۆیشتم نازانم چۆنیش ڕۆیشتم ئەسڵەن پەشۆ کابووم ئێمە بۆ ئەوە نەچین و تووشی چی بووین یعنی ئەمانە چون بە خاتیوە پێشمەرگەی کۆنن هەر بە عەقڵەتی پێشمەرگەی کۆن چۆن لە لادەکان هەندێکیان تەعدایان لە خەڵک دەکرد هەندێکیان خەڵکیان بەرشەق دەدا هەندێکیان بە زۆر تەرەکتارەکانیان پێ لەگا پڕگاز دەکرد و دەیان بردن بە هەمان ئەو عەقڵەتە هاتوونەتەوە دیسان لە شارە لە دوای ئەو هەموو قوربانیە کە ئێمە بکوژن کە ئێمە سەروەتێکی نیشتیمانین کە بەحساب ڕەمزێکی نەتەوەیین کە بەحساب تاکە ڕزگاربووی ناگۆڕە بە کۆمەڵاغیان سەدام حوسێن نەیکوشت و بۆ هاتووی دەتەوێت لە لادێکی خۆمان من بکوژی لەسەر چی بە هەر حاڵ ئەمە ڕوویدا و دوایەوە من لایەنی پەیوەندیدارم ئاگدار کردەوە بریکاری وەزیری ناوخۆم ئاگدار کردەوە کات مامۆستا جەلال بوو سەلاحی کێخا کە سەرپەرشتیاری دارەی گەرمیان بۆ ئاگدارم کردەوە کە شتێکی وا بووە باشە حاوتیان تاوانەکە لە ئەستۆی توانیە تۆ شاهێتی لەو بابەتە دوای ئەوە کرا بە فەوزا وەڵات دەیکەن بە شەڕی عەشرەتایەتی و تۆڵە دەسێنینەوە ئەوانە وتیان ئاغەگیان خۆت تەسلیم کە ئێوت من خۆم ئەسڵ خۆم ئاگدارم کردنەوە بفەرمون بەسەر چاو هەرەوە نەحساب و کە کرامە ژوورەوەی تر دوای ئەوە بەرپرس دەسەڵاتدار دەستی تێخست ویستیان فەحسی چیلاکەکان بگۆڕن ئاغگان سیلاحەکانی هەردووکیان بۆ سەر بە وەزارەتی ناوخۆیە فەحسیان پیس بووە هەردووکیان بەو جۆرە چەکە تەقەیان لێکرێ بۆ جۆرە چەکەش کوژراون ئەیتر دوای ئەوە هەستان تەیمور بکردیان بە قاتل و بە بکوژ و فقط بۆ ئەوەی خودی تەیمور ناشرینکەن بۆ یەکێتی نیشتمانی کوردستان ناشرینکەن بۆی پرسی ئەنفال ناشرینکەن هیچ شتێکی بۆ خودی شخصی تەیمور ناشرین چونکە حەسوودی ئەمە لە منتیقەیە کاژین ئەو خەڵکانێکی ناخبۆگەنن حرمەتم بۆ زۆریان بەڵام خەڵکانێکی تیان کە خەڵکی سەرجادن ئەمانە ناخبۆگەنن ئەمانە کۆیلەی ئەم حزب و ئەو حزبن ئەمانە ماساوچی ئەم مستەشار و ئەو مستەشارن بۆیە دوایی بۆمان دەرکەوت ئێمە بە پێی بەدۆداچوون مستەشارەکان پارەیان ناوە بە بەرپرسانی پۆلیسی دارستان تەنانەت سیارەی وەنەوشەیان بۆ کڕیون بۆ ئەوەی تەیمور دەمکوتکەن چون قسەکردنی تەیمور لە ساڵحیان نییە چون خەڵکی گوێ لە تەیمور خەڵک مەحەبەتێکی تایبەتی بۆ تەیمور هەیە چ لە ناو حزابەکان چ لە ناو تاکی کۆمەلگای کوردیدا ویسیان ئەم نەزڕە بشێوێنن بۆی خەڵک گوێ لە تەیمور نەگرێ هەستان ئاغیان ئەخلاقیان خستە دوام هەستان مەشروب خواردن کە من نام خواردۆتە لە کوردستانە خستیانە دوام هەستان ئیتر ئەوەی کە خوا پێی ناخۆشە بۆ منیان دروست کرد منیش ئاگام لە هیچ شتێک نییە مستەشارەکان ئەتاکو ئێستا باڵا دەستن هەتاکوسە دەستڕۆشتون لەبەرەوەی من خرامە بینی سێ بەرداشەوە
حزبێک کە دش بە یەکێتیە لەو سودۆرەدا لەبەر خاتری یەکێتی و هەروەها مستەشارەکان کە قسەکردنی تێمون لە ساڵحانیە ئەو حزب گۆڕانە بەڵێن ئەیتر هەرچی بێ من ناو ناهێنم هەرچی بێ ئاغەگیان ئەمە ڕوویدا بۆ ئەوەی فەوزایەکی ئیعلامی دروستکەن دەنگەکانیان زۆر بێنێ و دەنگەکانی یەکێتی کەم بێنێ من خرامە بینی ئەو سێ بەرداشەوە هاڕێنرام دیسانەوە ئەنفال کرامەوە خودی کەسوکاری ئەنفال خودی ئەو ڕێکخراوانە کە منیان خستە ناو قورگی هەباشەکەەوە هەر بۆ خۆیشان بوون لەسەر من دەیان خوێند و لەسەر من کتابیان دەنووسی و ئێستاش دێن ڕقەبەراتی لەگەڵ تەیمورا دەکەن ئێبا بە تەیمور چی لێ کردن خۆ تەیمور نە ئەنفالی کردن نە کیمیا بارانی کردن ئەمە مڕقە لە پای چی ئەگەر مەوزوعی حزبایەتی نەبێ هیچ شتێکی تر نییە کاک پەیمان من نە باوکم وەزیری ناوخۆ بووە نە باپیرم سەرۆکی حکومەتی هەرێمی کوردستان نە مەڵتای کەسێکی مەڵتای ملیۆنێرم کابرایەکی فەقیری ڕەشوڕوتی خەڵکی ئەو دەربیانە ئەجازە وەلێک گاتفادەرەکەت ڕئیس جمهوری عێراق بووە گاتفادەرەکەی ترە خۆ بە جێگەی خۆی خۆ من ئەگەر ئەوەش بێ من فەقیرەکەیانم ئیتر گاتفادەرەگەر منەوە بم نایم لە سمودا بژیم ئاغەگیان باشە دەچم یەکێ لەو قەسرانەی سلێمانی بێ شارێکی تردا دەژی بۆیە من کەسێکی سادە بووم وەکو ئەو خەڵکە ژیاوم ئەوان ژیانە لە من خۆشتر بە چووکە ژن و ماڵ و منداڵیانەیە خزمەتیان کرد من بۆ خۆم خزمەتی خۆم کردووە شۆربای فاسۆلیا یا دەنکەکانی ژیانەوە ئاوەکەی 3 ڕۆژ پێش ئێستا گەرمم کردووەتەوە کردووە بە نانەوەڵە خواردووە لەبەرەوە ئەنجامی دادگاکە بوو بەچی ئەفمکە لەبەر ئەوەی جەنابەت دەڵێ یعنی تەنانەت خودت جەنابەت ڕۆشن فکری قەڵەم بەدەستی تۆش وا تێگەیشتووی کە تەیمور کارێکی خلافەی کردبێ چونکە ئەمانە پلان عفوکە پلانت بۆ دادەڕێژن پلانت بۆ دادەڕێژن کاک پەیمان پلانت بۆ دادەڕێژن لە ناوت دەبن هەر بە کۆمەڵگا ئەم کەسە تاقانەی ئەنفال نییە بەسەر منەوە کردیان بە تاقانەی ئەنفال برایەکی لە ساڵی 1991 شەهید کراوە و خوشکێکی شووی کردووە بە عەبڵای ڕۆشن لە کفری لە هەموو جەستەکانی دادگا ئامادە بووە ئەو کەسانن کە تاقانەی ئەنفالن کە لە ساڵی 1970 بە هەر حکمێک بوو بێت شوان بوو بێت بەر ئەنفال نەکەوتو بێت بۆ سەردانی ڕۆیشت بێت لە شارەکاندا و لە پڕ ئەنفال ڕوویا و کەسوکاری هەمووی تێدا چوو بەس فقط خۆی ماوەتەوە ئەمانە تاقانەی ئەنفالن کەسێک کە برایەکی لەنەوە یەک کە کوژرێ خوشکێکی لە کفری شووی کردووە بەچی تاقانەی ئەنفالە وەڵا تاقانەی ئەنفال تاقانێکی ئەنفالی کوشت با بەوانە جا لەبەر ئەمە ئەزیزی من ئەمانە پیلان داڕێژەرن خەڵکانێک وەکو من بیە بە مەڕ ئاسایی بژی لە ناو گورگەلێکدا ناتوانی هەزب من 20 ساڵە لە ئەمریکان بۆ چەقۆیەکم نەکرد بە زیکی کاک پەیمانە آخر بۆ خەتایەکم نەبووە لە ئەمریکا بخێرە من 2 ساڵ دێم لە ناو ئێوە دەژیم 1001 کێشم بۆ دووسێر ڕێگەم لێ دەگرن ماڵم دەدەنە بەرفیشەک لەژێر ناوی ڕاوکردنا دێن یەقەم پێ دەگرن و دەبخێنە زندان لە پێناوی چی ئەمانە پیلانت بۆ دادەڕێژن خۆشن نەزانی کە چۆن سرت دەنێن بە قوڕ و خەڵکانێکی زۆریشان بەو شێوازە تێگەیاندووە کە جەنابەت تێگەیشتووی خۆپ کاکە تەیمور دەستت خۆش پێ ئەلبەتە جەنابەت حەقت هەست کە لە خۆت و لە ناوە خۆت دفاع بکەی و منیش بە دڵاوەڵایی و هەم گوێمدا هەم بۆ من بڕێک مەسائل مەترەح بوو تەبیعەتەن جنابی شت حەق بە ئێمە ئەدەی هەر لەبەر خاتری ئەوەی کە ئەزهانە عمومی یا public opinion یا ڕای گشتی تەنویر بوێت یعنی ڕۆشن بوێت و زەلال بوێت و ئەم فەرمایشاتێک کە ئێوە کردتان ئێمەش بین بەسەریا و ڕەوایەتە خۆبانی لێبێن بزانن ئێوە یەکسری مەجهولاتتان بەحس کرد معلوم نەبوو یعنی وتت ناو کەس نایەرم ناوە حیزب نایەرم کاملەن دیپلۆماتیک خەریکن قساکەن ئەویش بۆ دۆسیەیە کە ناوە جەنابەت و لەقەبە جەنابەت چووگە سەژێرە سوعالەوە وەلەم وەسەتە خەریکن داستانە تعریفەکەن کە جەنابەت دەست بە ماشەیە هیچ فیشەکێک نەچووگەوە بە فەرمانە جەنابەت و بە نیەتە جەنابەت و بە قەستە کوشتنە کەس لە ماڵ نەچوویتە دەر ئێستا چم حەمایەکەت بیکات چە ئامۆزاگت بیکات چه هەر کەسێکی تر بکات ئەمتانەوت لەوێ تحلیلێکتان کرد وتان سەروبەندی انتخابات بوو سەروبەندی انتخابات بوو و جەنابی شت چوون گاتفادرت جەلال تاڵەبانیە تەبیعەتەن ئەمانە گەرەکیانە فەوزایە بخەنە ڕێ و تەبیعەتەن گەرەکیانە بۆردێکی انتخاباتی بکەن و دەرنەتیجە جەنابەت هەڵەبژێرن و ئەم سناریۆ لەسەر جەنابەت
تاقی ئەکرێتەوە. ئەمە تەحلیلە جەنابەتە، چون ئەم تەحلیلێکی زەعیفە. بزانە لە عیلمە حەدیثە ئیسلامیە حەدیث بەڕەسیەکەن، حەدیثێکیژن حەدیثێکی صحیح و قویە و حەدیثێکی زەعیفە. تەحلیل ئەتوانێت تەحلیلێکی قوی بێ، تەحلیل ئەتوانێت تەحلیلێکی زەعیف بێ، و ئەم تەحلیلە زەعیفە. با من ئەمە دادگاهە ئەنفالیانە، با من دەست پێ بکەم بە سێ چوار جملە. سەرەتای ئەووەڵ بۆ ئەوانەی وە بۆ کاک سەرکار و بۆ خودە جەنابەت کاک تێمور کە بەو جوابە هاتی ئەم داستانە لە خۆت تعریف بکەیتەوە، و بۆ ئەو خانمەی کە ناوی شەتاوە و لە پشتە ئایدیەکی فەیکە و پنهان بووگە و هاتکە و فکرەکات کە ئەم مەیدانە مەیدانێکە کە ئەو ئەتوانێت تیا تەفرەقە و نفاق بکە. با من لە پێشەوە خانمە شەتاو دەرسێکە پێ بەم، دائیمەن لە ناو زندگیتە حەریفە بەرامبرت سەبک سەنگین کە بزانە حەریفە بەرامبرت زەر بەدەسی چەنێکە، چون ئەگەر سەبک سەنگینی نەکەی لە ناوە شەڕای یەک چەکە لێدا پەردەی سەرە ئەپەڕێ، چون تۆ ئەوت دەسەکەم گرتگە. بۆیە ئەوەی شەڕکەر بێ بە چاو تماشای ناوچاوانە کاورا بکە ئەزانەی کاورا دەستوەشێنە یا دەستوەشێن نییە. ئەوەی باسەواد بێ وەختی کابرا دەمەکات و ئەزانێ ئەتوانێ بڕواتە مەیدانی یا ناتوانێ بڕواتە مەیدانی. خاص تەوەجوه بکە با دەرسێکی سیاسیت پێ بەم حاڵیت گوێ. تەمامە دەوڵەتانە دنیا جنایەت ئەکەن، خاص گوێ بە، تەمامە دەوڵەتانە دنیا جنایەت ئەکەن، تەمامە قودرەتمەندانە دنیا جنایەت ئەکەن. لە دەوڵەتا جنایەتکردن مهم نییە، لە دەوڵەتا یەکچت مهمە، جنایەتە ئیشتباه نەکەی. خاص گوێ بگرە لەم تیکە پێتم وت بیفەهمی. جنایەت لە گشت دەوڵەتێکە ئاکرێت، جنایەتە ئیشتباه نەکەی. بەعزی مەواقع کاورایە کە جنایەت ئەکا جنایەتە ئیشتباه ئەکا و ئەم جنایەتە ئیشتباه نابودی ئەکا. لذا کەسانێک کە قودرەتیان هەست و کەسانێک کە دەوڵەتێک ئەسپرێنە دەستیان یا دەسەڵاتێک ئەدەنە دەستیان، ئاموزشیان ئەدەن کە کامە جنایەت بکەن، کامە جنایەت ئیشتباهە و ناوی بیکەن، چون سەرە خۆیشیان نەپایدا ئەنێن. ئەوەی جنایەت ئەکا جنایەتی ئەکا کە گەرە کەسی خۆی و نیەتەکەی خۆی بمێنێت و ناڕوات سەرە خۆی دانێت. مثال کابرایەکی ئێرانی هەست وا لە هالیوودا ستەنداپ کۆمدیە، ئێژێ هەرچی ئەڕۆمە هالیوود داوام لێ ئەەکەن ژن تۆ شکڵە خاوەرەمیانەی ئەدەی بێ بچۆ نەقشە تۆ ئەمەسە بڕۆیتە ناوە بانکێ بە دینامیت بێژی in the name of Allah if you don't give me all your money I blow up myself in the name of Allah. ئێژێ من جێژم کاکە من ئەم ڕۆڵە بازی ناکەم بە ناوە ئەلله، ئەگەر هەرچی پارەتانە نەدەن خۆم ئەتەقێنم و براکەم من وەختی ئەڕۆم بانک ئەو ڕم گەرەکمە پارە دەسم کەوێ خۆنم گەرەکە بمرم، بۆچی ئێشێ خۆم تەقێنم و چەکێکم پێ بدەن بە ئەسڵحەکە بڕۆمە ژێرمە و بێژم ئەگەر پارەکە پێ نەدەن گشتانە کوشم. ئەمە منتەقیترە بوو بۆ ئەمکەن بە ئەحمەق. کەواتە حاکمیەت دائیمەن جنایەتێک ئەکا کە جنایەتەکە ئیشتباه نەوێت. ئەمە بگرن، ئیشتباه نەوێ، غەڵەت نەوێ. ئەمە خاص بگرن. جا من تێمە سەرە مەسەلەی کاک تێمورە ئەنفال. کاک تێمورە ئەنفال من سەرەتا سوئالهایەکم لە جەنابەت کرد. جەنابەت وتت من جوابیان نادەم و لە دیبێتێکی چڕ و پڕا ئەگەر میلم بوو جوابێ دەم و یا تێم یا نایەم بوو دیبێتە. داستانە جەنابەت بە تریبوونێکی مردمیە مەترح بکرێت تا لە تەلەڤیزیۆنێکا مەترح بکرێ فەرقەکە و جەنابەت هاتی چون ئابڕووی خۆتت خۆشگەرەک بوو خەریکی لە ناوە خۆت و لە ناوە تەیمورە ئەنفال دفاعەکەی. من بارها وتک من بڕیا تەیمورە ئەنفال ناوی تەیمور تۆڵە بوایە، وەلێ با بڕێنە سەر ئەم قسە، بینە سەر ئەم قسە و ئەم داستانە مەترحکەین. کاک تەیمور ئا کەسێ پووری ئەخۆن مەسەڵەن کابرای دەفتەری دۆلار لە تۆ ئەخوا، تۆ ئەگەیتە براکەی ئێژی براکەت پوڵمی خواردگە فرە بێ شەرەفە، ئەڕۆیتە ناوی مەجلیسێ کاورادا ئەنیشی ئێژی ئەمە پوڵخۆرێکی ساختەچی سەگبابە، ئەڕۆیتە مزگەوت ئێژی ئەم بێ شەرەفە ماڵخۆرە دزە پوڵخۆرە، حەیا و حیسێتی ئەوەی گەلە کۆمەی دنیای لێ ئەەکەیت تا ئەم کاورا قەرانێکە باتۆ. دروستە؟ ئەمە دروستە یانە؟
ئەمە هەرمان کارە کە تەیمورە ئەنفالیش خەریکە ئەیکا. تەیمورە ئەنفال ناوی خۆیسی حملەی پێکردیاگە کەوت کەسە ناوە پلانێک و ئیستا هەر تریبونێک دەسی کەوێت پێی وابێت تریبونێکی جددیە تێت بۆ دفاع لە خۆیەکە تا ئەگرا لەگەڵ من موافقی ئاغای کاک تەیموور. ئیستا بەرادەرانە ڕزگار بووانە ئەنفال ئاغایانە هەڵەبجەیی ئەگەر بە واقع هەڵەبجە زام وایە لەسەر ئێوە، ئەگەر ئەنفال زام وایە لەسەر ئێوە، وەکو ئەو کاورا واوتم پوڵەکەی ئەخۆن هەرکوێ ئەڕوا بەرۆکی کاورا ئەگرێ ناوی ئەزڵێنێ. ئەها کاک تەیموورە ئەنفال ئیستا ناوی خۆی و شخصیەتی خۆی وا لە بەرە پرسیارە هەر تریبونێک کە دەسی کەوێ ئەڕوات وەیگرێت چون ڕای گشتی بەلاوە مهمە. ڕزگار بووانە ئەنفال خەڵکە هەڵەبجە ئەگەر خوێنە کەس و کارەکەتان، ئەگەر مە ئاساتان، ئەگەر سەرزەمینە کوردەوار، ئەگەر ئومەت و کوردی بۆتان مهم بوایە لە کۆڵی نەئەبوون و بەرتان نەئەدا. خۆ ئەمە نوکتەیەکی مهمە. بۆ ئەمە نوکتەیەکی مهمە؟ جا ئەو وەختەی ئەو کەسەی داوای تەزمین لە من ئەکات داوای تەزمین لە من ناکات، تەزمین خۆیەسی وەلی ئیسە تێمە سەرە ئەمە تا بزانین ئێمە چەند مەردە هەلاجین. کاک تەیموور جەناب ئەم اتفاقە کەی بۆت کەفت؟ چه ساڵێ بوو؟ ئەم کارە ئەم ڕووداوە کەی بوو؟ چه ساڵێ بوو؟ 2015 شخص مام جەلال تاڵەبانی لە حەیاتا بوو یا فۆتی کرد بوو؟ لە حەیاتا بوو، بەڵام وەلی لە کار کەوت بوو. کاک تەیموور چووە دەرەوە. با کاک تەیموور بێتەوە چوون بە حوزورە کاک تەیموور گەرەکمە بێن تەحلیلە کاک تەیموور بکەم. من گەرەکمە خیاڵت لە بابەتی یەک چت ڕاحەت کەم. یەک چت ئەویش ئەوەسە جەنابەت وەکو ئینسانێکی کوردی و وەکو ئینسانێک جێگەی احترامی بۆ من، ژیانت بەلام و فرە مهمە. مطمئن بە هەم بە شوێنە عەداڵەتەوە بۆ زندگیت، مطمئن نیش بە لەو جێگە مقەسر بی بە نەزەرە من ئێژم مقەسری لەو جێگە کە کەوتبیتە ناوە تۆڕە جاڵجاڵۆکە ئێژم نییەی. تەوەجۆ ئەەکەی. خۆ بزانە کاک تەیموور من گەرەکمە ڕەوایەتە خۆم بێژم لەم قسانەی کە جەنابە کردە بە ئەندازەی عەقڵ خۆم. کاک تەیموور با بزانی جەنابە خەریکی تاوانێکە دەی و ئەو تاوانە ئەمەسە لە نەزەرە من. تەیموورە تاقانەی ئەنفال تایتەڵە وەکو دووک، وەکو بەگ، وەکو پرنس تایتەڵە، وەکو سێڕ. تەیمورە ئەنفال تایتەڵە. تاقانەیە ئەنفال کە متەبەلور ئەوێ لە تەیمورە ئەنفال تایتەڵە. ئەم تایتڵە فرە سەنگین دەروێت وەختێک کەسایەتیەکی سیاسی بەناوە جەلال تاڵەبانیەوێت و گادفادری. خۆ تا ئەگرا تەیمورە ئەنفال ناگەهان متەوەلد ئەوێ بە تایتڵێکی سەنگین و مەترەح ئەوێت. ئەوەڵین اتفاقێکە بۆ یەکەفێ ئەمەسە شخصێکی بەرجەستە کە بەرچاوە ئەوێت بە باوکە ماغا بە سوورەتە سووری وە قانونی. لە کەنارە ئەمە ئەم ئاغا بەهۆی ئەوەی کە پشتی گەرمە بەم عنوانەی تر کە مناڵە یا مناڵە سووریە فەرزەند خەندەی جەلالە تاڵەبانیە ئەو جار ئەکسکلوزیتیڤی ببەخشە انحسارە ئەنفالەکەوێتە دەسە مەسەلەن کاک تەیموور. خۆ ئەم خەڵکە خەریکن تەیمورە ئەنفال ئەوێنن. ئەوڵن تەیمورە ئەنفال کوڕێکی خۆش پێکەوتگە. ئەمە یەک. دوو تەیمورە ئەنفال کوڕێکی ژیرە، یعنی ئینسانێکە بەخایەت ئینسانە ژیرێکە دیارە. دوو لە جەنابەت نە گەوجە نە گێجە نە ئەحمەقە نە سادەیە نە بێسەوادە. تەیموور ئینسان ژیرێکە، تەنانەت دیپلۆماتیکیش قسە ئەکات، ئەزانێ لەکوێ چەندی قسە بکە لەکوێ چەندی قسە نەکا. تەیموور مۆهرەیەکی خەتەرناکە. بۆ خەتەرناکە؟ چون سەهمی گەرەکە.
ناکرێت و تەیمور بوویەوە دنیا بیگێڕی نیاتە سیاسی خۆتی پێ بەراوردە بکەی تەیمور هەر زل بوێ و تەیمور قسەیشی زل بوێ تەوەجۆ بکەن نەم قسە من کردم بزانم تەیمور چەند ساڵت بوو کاک تەیمور تۆ بووی بە کوڕ مام جەلال چەند ساڵە بوو 12 ساڵ 15 ساڵ تەیمور مرد مناڵێکە مناڵە وەختێ بێ کەس و کارە تەبیعەتەن گشت کەسێ حەز بە هەرچی شتەکات مناڵە حەزی لە کایەیە حەزی لە دەوران و خۆشیە حەزی لە سەیارەیە فرج شتێک فێر نابێت ئەوە دەرئەنجام نە حەزی لێتی کارم بەوە نیە کە تۆ هەتە یانیتە بە ئام خەریکم بەحسە مناڵەکەم تەیمور مناڵە وەڵام من حەزەکەم بەسەوە بووە عەفوم کە حەزەکەم بەسەوە بووە بژیم تیرۆر نەکرێم بۆیە ڕاکم کرد بۆ ئەمریکا چونکە لەناو کووردا بمایەتەوە ئێستا دەمێک بوو کوژرا بووم و ئێسقانەکەشم بوو بەخۆڵ کاک تەیمور جەنابە من دخاڵەتم نەکرد لە فەرمایشاتدا من خەریکم خوێندنەوەی خۆم ئێرادەم کاک تەیمور ببوورە بۆ ئیشارە ئەەکەم بە 15 ساڵەگیە کاک تەیمور بۆ خاترێەوەی لەسەر تەیمور نەکەفێ لەسەر تەیمور نەکەفێ چون ئەمە تاوانێکی گەورە بوو کە بە تەیموریان کرد یعنی چی؟ یعنی مناڵێکیان هاورد کردیان بە ئادرسە جنایەتی کە خۆیان دەستیان تیا بوو و هەر بۆ خاتری ئەوەی کە خاس مەسیرەکە گوم بکەن ئەم مناڵیشیانە کردە مناڵ خەندەی خۆیان تەیمورە ئەنفال جواوی منی نەداوە وەلی با من جواوە ئێوە بەمەوە تەیمورە ئەنفال سەنگی پاوڵ و سەنگی قوبادی نییە ئەگەریش پوڵێکیشی دەستکەفت بێت ئەگەریش ئیمکاناتێکی دەستکەفت بێت ئەجازە بدە کاک تەیمور با من قسەم تەواوکەم لوتفەن بزانن دروسە ئەم کوڕە ئەدابت کریاگە ئیستا تۆ لە هەر کوێی دنیا ئەدابتەکەن بوویت بە فەرزەند خەندە حتمما امتیازاتێکە مناڵەکانی تر ئەیوەن لە میراس ئەیگرێت فەرقسوونیتیانە حد ئەقل لە وەسیەت نامەیەکە کە بەجێ تێڵێ لە تەرەفە باوکۆ لە تەرەفە دایکۆ ئەمە ئەم ئاغا تەیمورە ئەم سەنگێ نییە سەنگەکە بەرابەر نییە کوڕی تر بالئەخەرە کاوران معنەویەن هاتگە و ئەم ئاغایە کردگە بە کوڕ خۆی تەنانەت شناسنامەی بەناوە خۆی بۆ گرتەگە تەیمور ئەبێت بە شاهدە دادگای سەدام حوسێن تەیمور ئەچێت بۆ کۆنگرەسە ئەمریکا و لەسەر ئەنفال قساکە تەمامە ئەمانە مستەمسەک و مەرهەمە ئەفکار عمومیە جەهان و ئەمریکاس بۆ خاترەوەی حەملەیان کردە بە عێراق و تەیمور بۆ ئەمە بازیە دەن نەوەی کە ئەبعادە جنایەتە بەر عەلەیهە ئومەتە کوردی بدۆزنەوە نە ئەوەی کە لەسەر سەدام حوسێن پەنجا کتیۆ بنووسن لەسەر ڕژیمە بەعس پەنجا کتیۆ بنووسن لەسەر فازە دووەمە ناسیۆنالیزمە عەرەب پەنجا کتیۆ بنووسن بە شوێنە ئاملان و ئامرانە ئەنفال بگەڕێن نە بە شوێن ئەوەی کە چی ئەنفال دروست ئەکا بگەڕێن پڕۆژەیە ئەنفال چی بووکە بزانە من ئیستا ئەتوانم دانیشم حد ئەقل لە 50 سوچۆ باسە هۆلۆکۆستان بۆ بکەم چی ئەیگەیەنێ بە هۆلۆکۆست ئەتوانم بۆتان باسکەم لە 50 سوچە جۆرا و جۆرۆ حد لە ئیبتدایە حزب نازیە ئاڵمانۆ خب بابێنە سەر کاک تەیمورە ئەنفال کاک تەیمورە ئەنفال جەلالە تاڵەبانی وەکەکەی ماوەی پێتێ یعنی ئەڕواتە ناوە ئێغما وەکەکەی ئاریەل شارۆن و ئەمەلە نەماگە لە ژیانە دووچارە مەرگە مەغزی بووگە جا مەرگە قەلبی بووگە من نازانم دقیقاً نەخۆشیەکەی چ بوو ئەم ئاغا وارسە و وارسێکی خەتەرناکە چون ئەتوانێت ئەدعا بکە بەلاخەرە شناسنامەیەکی واپی عالەم و ئادەمەزانێ کوڕە خەندەی جەلال تاڵەبانیە مدعیە ئەوەڵین کارێک ئێشێ بکەی ئێشێ شۆهرەتە تەیمور بکوژی تا تەیمور خونسا بێتەوە تەیمور وەسە مین ئەتەقێتەوە کنترۆڵ ناکرێ لەذا ئێشێ خونسایکەی نیوتراڵیکەی ئێشێ بەی لەکوێی ئێشێ بەی لە شۆهرەتەکەی ئەوەی تەیموری گەورە کردەسەوە
ئەوەی تەیمورەکە بە کوڕ مام جەلال، ئەوەی کە مام جەلال خەریکە بە تەیمور بازیەکە. وەسیەتنامەی مام جەلال موجودە کە بۆ تۆ میراسی بەرابەری جێهێشت بێت وەکو کوڕەکان. کاک تەیمور جوان بە ئەری و نەبدرۆ لطفەن تەفسیری مەکە. مام جەلال وەسیەتنامەی داننیاگە ئەری یانە تۆی تیاویت؟ ئاگام لێ نییە. ئۆکێ، خێلی عەجیبە ڕئیس جمهورە وڵاتێک کە جەلالە تاڵەبانی بێت، باوکە من لە عمرە 30 ساڵەگی و کە ئێمەی بووگە 50 دانە وەسیەتنامەی نووساگە تا ئێستا ساڵێ دەفعەیە پاکێکا تۆژێ دنیا زاو مەرگە، بۆیە ئێستانە شێ وەسیەتنامە دروستکات. خۆ ئەم ئاغا لە مەرگە کاک ئاغای تاڵەبانی هیچێ نەسیبی ناوێت، هیچ معلوم نییە سەند سەمومەنی چەندێکە. وەسیەتنامەیە ڕئیس جمهورە عێراق موجود نییە. ئەم ئاغا خیلی مدعیە ئێشە بخێتە ژێرە فشارەوە. ئەم پلانە حکوومەتە هەرێم، ئەم پلانە سەلانە یەکێتیە گۆڕانێک وەبنە یەک. بۆ خاتریکی بۆ خاتریەوەی کە فتێڵەی ئاغا تەیمور کێش نەخوارەوە. ئەمە چۆنە بە چه سوورەتێکە؟ خۆ ئەیان توانی تەیمور بگرن حتا ئەعدامی بکە نیشانی بدەن فرە عداڵەت لەم سەرزەمینە حاکمە. ئەیان توان وەکوای خواردن چون داستانێک کە کاک تەیمور تعریفی کرد و تەفسیرێک کە کردی فرە زەعیف بوو. ئەگەر هەم تەفسیرەی کردوێت توانی هەر بم بە بەهانە و بە ئەم فۆزایی بکوژی، وەلی هیچ لەوە مهمتر نییە کە ئەم کوڕە خونسایکەی ناوەکەی لێ بسێنی و ئەم کوڕە سەعیکە شەڕکە. بزانن تا من یەک نوکتەدان پێ بێژم ئەویش ئەوەسە تەیمورە ئەنفال ناتوانێت دەست بکێشێ لە موقعیەتێکە هەسی. کاک تەیمورەزانی بە نەزەرە من تۆ چۆنت پێهاتکە با پێت بێژم ئەگەر نەتبیستکە لێ دوای ئەمەی کە من وتم بڕۆ بیخوێنەوە حتما حەزی پێگەی. گۆتە شعرێکی درێژی هەست بە ناوە ئەفۆ ناوەکەیم لەبیر چوو ئەگەر ئیجازە بدەیت سەر ناوەڕۆکی بابەتەکە یەکێک لە یارانە ئاخێز من ئەم دقیقە ناوەکەم لە ذهن پەڕی. شعرەکەی گۆتە ئەوەی کە ڕۆحی بە شەیتان فرۆشت کێ بوو؟ بۆم بنووسن دیڤیتم لەسەری کردووە. کەسێک گۆتەیە شاعرە ئاڵمانی کە زۆر بەناوبانگە ئەم شعرەی لەسەر کەسێک دانیا کە ڕۆحی بە شەیتان فرۆشت. شەیتان هاتووتی تۆ چیت گەرەکە من پێت ئەدەم بەس ڕۆحت بە من بفرۆشە. کاک تەیمور ڕۆحی تۆیان لە تۆ سندگە، ئەمە بەرداشتە منە. فاوستە گۆتە دەستت خۆش بێ کاک محەممەدە سەرحەدی. فاوستە گۆتە فاوست. کاک تەیمور تۆ وەکو فاوستە لێ هاتکە جا ئەگەر تااقەتە بوو لێ دوا بڕۆ داستانە فاوست بخوێنە. بەم تەفاوتە کە فاوست گەورە بوو و تۆ مناڵ بووی و تۆ لە گرایشە دووبارە ئەنفال کریاگی ئیستەیشە کەوتکیتە ناوی بازیەکە، ناتوانی قاچی تێدەربێری، ناتوانی کەوتکیتە ناوی. ئاغایان دایان لە جەنابە بە حەق یا بە ناحەق، پلان بوو یا پلان نەبوو، تۆ کەوتیتە ناوی دەستوریان پێدا هەرچی ئێمە نازانین پشتە پەردە چییە، وەلی هەدەفەکە ئەزانین چ بوو. هەدەفەکە ئەوە بوو تەیمور خونساکەن و تەیمور خونساکریاگە تەواو. تۆ بە هیچ شێوەیەک ئیتر ناتوانانی مدعی بیت لەو سەمومەنەی کە کوڕە خەندەیە جەلالە تاڵەبانی بووی و ئێستا ئیدعای سەحمێ بکەیت. بازیەکان خاس بردەوە و ئیتر پێویستیش ناکا بوو کوژن. تۆ مردگی، تۆ بەرەبەرە ئەمریت، تۆ تایتڵیان لێت چەندگەسۆ ئەنوانیان لێت چەندگەسۆ و نەخۆشەویستیشی یەکێکژێ تاقانەیە دای لە تاقانە ئێستا تۆ حتا واتە پێتێتە شەڕە تاقانە ئەەکەی کاکەم تایتڵە تاقانە هەنە منە هەنە کەسێکی تر نییە. ئەوان قەشەنگ بازی تەکەتواکەن وەلی تۆیش لە ترسە ئەوەی کە تەمام پردەکان نەڕۆخێنی نادەی لە سیمە ئاخر تەواوە هەمانەکە دەربێری تۆ ناتوانی، چون تۆ خۆت لە مەسیرێکە سوار بووی ئەژێت سواربوونم عیبی داوەزینم هەزار عیب بۆی ناتوانی بکێشیتە دەر، ناتوانی لە خۆت ئینتقادکەی، ناتوانی بیتە دەرەوە لەم داستانە و تۆ ئەمتە بەسەر قۆمیاگە. مطمئنن بنە ماڵی جەلال تاڵەبانی وایان بە تۆ کردە، چون فقط ئەوان زی نەفعن و هیچ کەسی تر زی نەفعن نییە لەگرا.
تۆی کە مشکڵ دروستەکەی چون تۆ پسەرخەندەی جەلالە تاڵەبانیت و تۆ وەختی وەسیەتنامەت لێ ڕووناکەن دقیقەن معلومە بۆ خاتری چی تۆ خەریکی حەزبەکری و لەگرا فقط لە ناوەکە دەدەن خۆیان گەورەیان کرد خۆیشیان استفادەیان لێ کرد خۆیشیان بەکاریان هاوردی لەوانەیە تۆزێکیش پویان پێ داوێت تۆزێک وەێ تۆ حەیچ وەخت بەرابەر نیە تەکە پاڤڵ و تەکە قوبادا حەیچ وەخت یعنی یەک بازیەکی کەسیف کەوتیتە ناوی وەکو فاوستیان پێت کرد کاکە تەیموور جا ئەمە ئێستا تۆی ئەتوانی تەسمیم بگری ئەم شەڕە دروست و حسابی و بە مەچەک بیکەی یانە بزانە تۆ ئەتوانی شتێ تریشویت ببەخشە من هەرتیان بەبارە منفی و ئێژم ها یعنی حەزی پێ بکەی تۆ ئیستە فاوستی وەلی قوباد هێرۆ خانم و ئاغای پاڤڵە تاڵەبانی تەیموور ئەتوانێ بوێت و فرانکنشتاینیش بۆیەوە نەیگەرەکە بوێت ئەگەر ڕۆژێ قەستی کرد بوێت و فرانکنشتاین واتانە پێکات فرانکنشتاین با پێتان بێژم داستانێک بوو ژنێکی ئینگلیسی نووسایی لە سەروبەندێکە وا عیلم خەریک بوو ئوروپای ئەتەنیەوە ابتدای قەرنە 19 بەحسی دکتۆرێک ئەکات کە لە قەتەعاتە ئینسانە مردووەکان یان لە کێنێ بە یەکتریوە و دڵە ئینسانێکی زیندوو ئەخاتە ناوی و ئینسانێ دروست ئەکا بەڵام ئەم ئینسانە ڕۆحی نییە و هەڵ ئەگەڕێتەوە و خود دکتۆرەکە کە ئەمە دروست ئەکات تهدیدە بە مەرگەکات کە بیکوژێت و ئەکەوێتە شوێنی و ئەیکوژێت ئێوە تەیموورتان دروست کرد واتان پێکرد تەیموور مەشیان ناوی تەیمورە تۆڵە بووایە 15 ساڵی بوو کەسی نەما بوو ئێوە تەیموورتان فێر کرد و بە نیات خۆتان تەیموورتان بە گۆشە گەڕان تەیموور ئیستە فاوستە و داکتانە لی و خستکتانە و پەنای نەماگەوە ناتوانێت دەست لە تەعەلوقاتی بگرێت تەیموور ئەزانین چۆنە کا تەیموور من 2 جار وە شکست بووگم با پێت بێژمەوە شکستێکی چۆنە دەیخۆ من ئەمانە ئەوێت و تەجروبەی زندگی تا بفامی دەیخۆ من کاول نەبوو بوو ئەم توانی قاچم کێشمە دەرمەوە بە شەرتێ قبوڵم کردایە ڕۆژی ئەوەڵ وەرشکست بووگم هەڵشکیاگم ڕۆژی ئەوەڵ قبوڵم کردایە هەڵشکیاگم 2 لە 3 سەرمایەکەم ئەپاراست وەێ من چون ئەحساسمە کرد بۆ خۆم شتێکم دروست کردگە نابێ لە دەسی بەم نەمەتوانی تحمل کەم لەم ڕکەبەرایەتیە باختگمەوە ئەدۆڕێم دۆرەی جوانی هێژم کار اقتصادیە ئەوەنە باوەڕم نەکرد کە من خەریکم بەرە و هەڵشکانە چم ئەزمەی جەهانیە ساڵ 2008 ئەوەنە باوەڕم بەمە نەکرد حتا دام بە ئەرزەکە هیچ 2 لە 3 سەرمایەکەم حفز نەکرد چوومە ژێرە قەرزیش گوافێ بۆیە ئەمە بوو بە دەرس بۆ من ئەگەر ئەحساسم کرد بەرە و هەڵشکیانە چم بۆ بازاڕەکە نەما یەکسەرە قبول کەم هەڵەشکێم بزانە کاک تەیموور تۆ هەنووز قبول کردە هەڵشکیانی کاک تەیموور دووبارە قەت بوو کاک تەیموورە ئەنفعال قەت بوو ئومیدوارم تەشریف بێرێتەوە کاک تەیموور ئەنفعال قەت بوو ئەگەر کاک تەیموور تەشریفی نەهاوردەوە یەکێک لە یارانە ئاخیز بێت لەبەرەوەی دەنگەکەی من ئۆفت نەکا کامێراکە بگرێ ببوورە دیسانەوە دیسکنێک بوو بەڵێ نەخایشەکەم بزانە کاک تەیموور کەلامە ئاخر لە ئەم داستانەی کە جەنابەت تعریفە کرد تۆ حتا ئەگەر ماشەی تفەنگەکە خۆت تەقاندە بێتە تۆ حتا ئەگەر بەدەست خۆت کاورات کوشت بێت تۆ لە بازیەکە قەرارەگرکە کە ناتوانانی قاچە کێشیتە دەرەوە کەوتکیتە ناوی بازیە ناتوانانی بێتە دەروتیە وەکو ئەو حکایەتە هەڵشکانەکە من بۆتمۆت حتا زمانی لوتە نەدا بە ئاسفالتەکە حتا زمانی قبول نەکەی هەڵشکیاوی و لەم بازیە دۆڕیاگی وە تۆ دۆڕیایی ئێستا تۆ 2 ڕێگەت هەست یا بچی فکری لێ بکەیتەوە کە دۆڕیاگی و ئەو وەختە بووی تۆ فرانکنشتاین یان
ئەم بازیە ئەدامە ئەدەی حتا بەی بەقی ئاسماڵتەکە بەی بە زەمینە ساردەکە حیچێکە بۆ نەمێنێتەوە. جا با بزانێ ئینسان وەختی هەڵەشکێت لەو لەحزەیە کە هەڵشکیا دەستی نیە سەر ئەژنۆی هەڵسێ ئەوەی بەدەستی تێرێ دەستکەوتە، چون لە فەرشەوە هەڵساگەسۆ لە سفرۆ هەڵساگەسۆ ئەوەی بەدەستی تێرێ ژیانی گۆڕاگە. تۆش هەروایتە خوێندنەوەکەی من هەرەوە بوو تۆ قەرارە حەزت بکرێ ناوت بکوژرێ و ناوت کوژریە تەواو ئیتر لە پەلە قاژێش کەوتبی. ئەوە تەیمورە ئەنفالە ئێستا ئەتوانێ بڕوا خەڵوەتکە و بزانێ ئەچ بازیە کەوت و خۆی نەخەڵەتێنێ. ئەو جار بزانێت چی بەسرە تەیمورە ئەنفال هات، چی بەسەری هات کە وایان پێکرد و لێو دوا بردیان فرایەندا گۆشەیەک دڵتەنگیان کرد. تۆ بەردەوام لە ئەنفالایی و با بزانی کاک تەیمورە ئەنفال، من ئەزانم تۆ خۆت بە ئینسانە تێگەیشتگی گەزانی و ئەزانم تێگەیشتگی تۆ ئینسانە تێگەیشتگیکی، وەێ بەعزێ مەواقع نەفسانیات و ویستەکانە ئینسان و شەهواتە ئینسان بەعەس ئەوێت کە ئینسان نبوغی لە جێگەیەکی ترا ئەلەکی خەرجەکە. تۆ کوڕەکی ژێری کوڕکی خۆش پێکەوتگیشی متمەین وە تۆ ئەگەر بڕۆی لە خۆتا خەڵوەتکەی ڕێگەکەی ئەدۆزیتۆ. ئەمە نکتەی ئەوەڵ بوو و تەحلیلە من بوو. تەحلیلە من لێو دوا بەردەوام ئەوێت تا جواوە سەرکار بدەمەوە و جواوە ئەو کامنتە ئایدیە فەیکە بدەمەوە. جا کاک تەیموور ئەگەر پێت خۆشە بوێسە، ئەگەر نا من فەرمایشاتە جنابتم شنە و تەیمورە ئەنفال وتی من خریاگمە ناوە تەوتە ئەیەک و پیلانیان بۆ گێڕاگەم. کاک تەیموور فکرەکە من نازانم دەوڵەتە گەرگەرێکی وێ بۆ تۆ پلان بگێڕێ چۆن پلان ئەگێڕێ و چۆن تۆ نابوود ئەکا. تەبیعەتەن مستەقیم نایەتەوە بگرێ بواتە دادگا تۆ ناو پەیاکەی. تەبیعەتەن شتە چەپەڵە خاتە گیان تۆ ژنێ فڕاداتە گیانە ێژێت عەدای پێکردم. مواد مخدرە خاتە ناومە چەپەڵ. جمهوری ئیسلامی چەپەڵ دەزەوەشێنێ، جمهوری ئیسلامی بێ ئابڕوو دەکا تۆجۆکەی چەپەڵ دەسەوەشێنێ کە لە کۆمەڵیەکە وەکو ئەم حیزبانە. من ئەم بازیانە ئەزانم ئەمکانی هێز لەکوێوە بۆ تۆ ورودکەن. ئەزا کاک تەیموور ئەگەر شتێک هەست ئەزافە چوو من دوای ئەمە ئێشێ یە سخنڕانیە غەڕایەک بە تەدریسکردنەوە بکەم. تەدریسکەم بۆ من ئەمە قسەمە کرد تەزمین یعنی چی؟ بەسەر چاو ئاغەگیان من ئەمە تەوزیح بدەم لەسەر ئەو بابەتەی کە جەنابت باسی کرد. دیارە من ئەوە نەبێ بڵێم شارمەوە باڵم وایان بێم ئێستا وەسپی خۆم بدەمەوە، بەڵام ئەوە بزانە هیچ کەسێک ناتوانێت لە تەیموور بدات. شاید بۆ ساڵێک بۆ 2 ساڵ بۆیان بچێتە سەر وەلێ تەمەنی درۆ کورتە، پەتی درۆکردن کورتە. زۆر هەوڵیانە لە ئاستی بەرپرسینی باڵادا کە تەیموور ناشرینکەن، بەڵام تەیموور لەو ئەنفالش دیسان و ڕزگاری بوو و تەیموور هەر تەیموورەکەی جارانەوە خەڵکی گەرمیان تەیموریان هەڵخۆش دەوێت هەندێک نەبێت کە کەس و تایفەی مستەشارەکانن یان تەرەفی بەرامبەرە. و ئەوەش باش بزانە تەیموور صاحب نێژووە صاحب داستانە. ئەوەی کە ڕووی داوە بابەتێکی شخصیە هیچ لەوە کەم ناکاتەوە کە تەیموور تاکە ڕزگاربووی ناو گۆڕە بە کۆمەڵەکانە کە تەیموور مێژوویەکی نەتەوەیی کوردی کاک تەیموور ئەوە دانێ چوون ئێشی قەوڵ بدەی بێتە ناوە دیبێتەکانە دادگایان فالجا ئەو وەختە من ڕەوایەتەکان تۆ بە یەک و بەڕەسیەکەی باشە نانا سەبت نەبێ من قسەم لەگەڵ جەنابەت کرد و گوتم دێم، بەڵام کاک تەیموور من گەرەکمە یەک چیت بزانی، گەرەکمە بزانی من وجدانم سنگومەنمە ئومەت و کوردی بە شاهێ دەگرم تەماشای ئەم دادگاکە بە سوورەتە عەلەنی. ئەگەر ئەوەنە لە عیداڵەت تەخەتیم کرد لەسەرمەکەوێ خۆ من بە عیداڵەت و قسە ئەەکەم، بە وجدان و قسە ئەەکەم و هەدەفیشم مردمەکەم و سەرزەمینەکەم و خاکەکەمە. ئەفراد بۆ مهم نیەن، مەسائلە شخصی ئەفرادیش بۆ مهم نیەن. من دقیقەی ئەوەڵ و جەنابە دەست پێ کرد حتمما ئەوەنە زانایی و دانایی لە من شکەوەی من بزانم تۆ بە چ نیەتی هاتکی و تۆ لەکوێ گرتە، بۆیە من سکوتە مطلقم کرد جنابەت تا ئاخر فەرمایشەکانە بکەی و حەقی خۆتە و ئشارەشم پێ کرد تۆ حەقت هەست لە ژیانە خۆت بترسی دفاع لە تایتڵە بکەی، دفاع لە زندگیت بکەی و ئێمە ئەگەر جامەعەوین ئیشی تۆ داڵدە بدەین تۆ قسە بکەی ولی متوجهت بکەین کە ئاغا تەیموور تۆیشیە وەزیفەیەکە بەرامبەر بە جامەعە هەس هەرواکە ئێمە بەرامبەر بە تۆ هەسمان تۆیش هەسە حتمما دروستە. ئاغا با من یەکشت پێ بڵێم، من لە ساڵی 2019 لە مانگی حوتەوە لە سەروبەندی هەڵدانەوەی گۆڕە بە کۆمەڵەکان
لە سەماوە ئەو گۆڕە بە کۆمەڵانەی کە بۆ خۆم لێ ڕزگار بووم کە داک موسیە خوشکم لەگەڵ 110 نەفەری بنەماڵەکەمی تێدایە پاشە لەو کاتەوە بۆ 2 ساڵ دەچێت من لە عەرەبستانم دێم لەگەڵ تەواوی سەرانی کوردیە شەڕم کردووە لەسەر ئەو پرسە تەکلیفم کردووە داوام کردووە لە هەرچی ئەندام پەرلەمان هەیە لە سەرۆکایەتی پەرلەمان لە جێگری پەرلەمان لە دار و دیوار تەنانەت هەندێک جاریش هانام بردووە بۆ پەرلەمانتارە عەرەبەکان کە لەسەر ئەو پرسە بێنە دەنگ هیچ کەسێک هیچ مووقفێکی نەبووە من هەر وەکو چۆن بە تەنها تاکە ڕزگاربووی ناو گۆڕی بە کۆمەڵی ژن و منداڵ ئەنفالکراوەکانم ئێستا شەر بە تەنها لەسەر ئەو پرسە شەڕ دەکەم دیفاع دەکەم پارێزگاری سەماوە ماوە بە دادگا موسسەی شوهەدای عێراقیم داوە بە دادگا وەزارەتی شەهید و ئەنفالکراوانیشم ناوە بە دادگا بەڵام هەتاکو ئێستایشی پێوە بێت لە خودی کەسوکاری ئەنفالکراوانیش هەتاکو سە بچووکترین مووقفیان نەبووە لەبەرەوە من گلەیەکی زۆریشم هەیە لە کەسوکاری ئەنفالکراوان نازانم ئەم بێدەنگێ لە پایکی ئەشیا هەمویان وەکو تەیمور بهاتنە سەحراکانی سەماوە لەوێ لەگەڵ تەیمورە ئەمانیان ببگرتایە لەوێ لەگەڵ تەیمورە بهاتنە دادگا بەڵام هیچ کەسێکیان بوێری ئەوەیان نەبووە کە بێنە ناو دادگاوە بوێری ئەویان نەبووە کە بێنە سەر گۆڕە بە کۆمەڵەکان و حتمما جەنابیشت بینیتە ئەو ویددیوانەی کە بڵاو کراوەتەوە تاکە کەسێک کە ئێستاکێ بە زۆر بە سەرسەختی تەنانەت لەگەڵ دۆستەکانیشم یعنی من لەگەڵ یەکی وەکو سەرۆک کۆماری عێراق دکتۆر بەرهەم بوو بە شەڕمان ئیهانەی بە من کرد ویستی بمکڕێ بە پۆڵ وەزانێ من بۆ کڕین و بۆ فرۆشتنم نە من بۆ کڕینم نە بۆ فرۆشتنم نە ئێسک و پروستی کەرسفەرمان ئەنفالکراوەکان جێگای مساوەمەکردنە من هیچ پۆڵم با بزانی هیچ پۆڵم لە هیچ حەزبێک وەرنەگرتەوە وەکو شخصی خۆم ئێستا کە تاکە موچەی تەیمور هەیە 250,000 دینارە هیچ زیندانی سیاسی ئەویش ساڵێکە کاک تەیمور با من یەک شتە پێ بێژم کاک تەیمور با من یەک شتە پێ بێژم جمهوری ئیسلامی لە سەرزەمینە کوردەوارە لە بەشە داگیرکراوە لەلایەن کۆرپۆرێشنە ئێرانیە کارێکی کرد بە مردمە ئێمە بە هەموو ئومەتە کوردی کە ێژم لە سیستانەوە تا کرماشان یەک کاری کرد بەم خەڵکە لە ژێرە ناوە دینە کارێکی کرد فاحشەگی عمومی بووە فاحشەگی عمومی بووە یعنی چی عمومی بووە یعنی ئەمڕۆ لەو سەرزەمینە ئێمە گشت کەسێ فکرەکە گشت کەسێ ئەهلە دڵە چ ژن چ پیاک گشت کەسێ بەخۆی ئیجازەدا بە ناوی پیاک داوا لە ژنێ بکە بە ناوی ژن داوا لە پیاگێ بکە فاحشەگی عمومی کردو و مەوادە مخدر دەم ئەەکەی تۆ قسە ئەەکەی کاورا ئێژی نەشئەی چیت مەسرف کردگە ئەمە بەردە ئەزانی حکوومەتە هەرێم لای ئێوە چی بکردە باو لە کوردەواری داگیرکراگ لایەن عێراق پارە لە نەزەرە خەڵکە کوردەوارە داگیرکریاگە لەلایەن عێراق هەرچی کەسە پارە خوەرە مەگەر خەلافی سابت بوێ مەگەر خەلافی سابت بوێ جا ئەمن نەخۆشیکی گەورەی ئیجتماعیە ئاغا من بۆ مهم نییە تۆ 10 میلیارد دۆلار سروەتە هەرسی یان نێسە باوەڕکە بۆ مهم نییە من وامە عفوکە تاک پەیدام قسەکەت دەبڕم لەبەر جەنابەت قسەی منت بڕی بۆیە منش ئەو مافە بەخۆم دەدەم کە قسەی جەنابەت ببڕم تۆ باسی ئەوە کرد کە شاید پوڵێکیان پێدابێ دیسانەوە بۆ من مهم نەبوو من ئەمە بۆ ئەفکار کاکە تەیمور ئەجازە فەرموو ئەجازە فەرموو کاکە تەیمور ئەجازە فەرموو ئەجازە فەرموو کاک تەیمور بەڵێ ئەجازە فەرموو کاک تەیمور ئەجازە فەرموو مخاتەبە من ئەفکارە عمومیە مردمە کاورا ئیستا لە ژیرۆ بۆ من ئەنووسێ 50 دانە تەکسە هەنێرێژێ مەسەلە نێژم ها ئەم کاک تەیمورە 50 دانە مۆنیکاشی هەست بۆ منووسێ من بۆ مهم نییە ئیستا تۆ مۆنیکایەکە گرتووێ نەگرتووێ 50 مۆنیکا بوێ من گەرەکمە ئەم دۆسی دادگات دروست بڕاتە بەرەوە دروست من جواوە کاکە من ئێژم بەلام و مهم نییە ئەگەر بیوێت یا نەیوێت ئەگەر پوڵێکیشی کاکە وا دیارە من لە یەکتری تێ ناگەین من ئێشێ بەرە مردمم گرتوێت بەوەی کە نەیەت بەمە حەملە بکا بێژێت تەیمور پوڵیشی هەست بەشیشی گرتگە تەوەجۆ ئەەکەی ئاغەگیان من ئەوەی بۆ مهمە ناوەڕۆکی قسەی کاک تەیمورە من لەگرا کارم بە تەیمور وەکو هەیکەلەکەی هەست وەکو تایتەڵەکەی تاقانەیە ئەنفال کوڕخەندەی مام جەلال تاڵەبانی من کارم بەمە هەست کارم بەما بەقێ نییە تێگەیشتم ئیجازە بدە من بۆچی باسی ئەوەم کرد بۆی باش تێ بگەی جەنابتان و ئەوانش کە گویان لە ئێمەیە خەڵکی لە کوردستان خانوویان دەفرۆشن ماشینیان دەفرۆشن
تەنانەت هەنجدار واز لە خێزانەکانیشێندان تەلاق وەردەگرن بە خاتری ئەوەی بگەنە ئەوروپا. ئاغا من لە ئەمریکاوە گەڕاومەتەوە بۆ کوردستان 2 ساڵە شەڕ لەسەر ئەو پرسە دەکەم. ئەگەر دڵسۆزی من نەبێ خۆچیم داوە لەو بابەتە بۆ خۆم دەڕۆم لە ئەمریکا هایلایف دەژیم. ئاغا من لە بەرگەرکین ئیشم کردووە، لە مەکدۆناڵ ئیشم کردووە. من بە 6 مانگ لەو ئەمریکایە جێگە نەبووە یا بخەوم لە ناو سیارەکەی خۆمان نووسم. باشە بۆ باش بزانی من جاری وا هەبوو بە هەفتە قۆڕەی زکم هاتووە، پارەم کۆ کردووەتەوە لە ناو ژێر ئەوەی قاچی ماشینەکەم کواتر بەو کاتە کە من ڕۆیشتمە ئەمریکا پاکەتێ سیگاری مالیبۆرۆ 99 سنت بوو، لە فەیەکیش 99 سنت بوو. ئەم پارەم کۆ کردووە 99 سنتم پێەیە، یان دەبێشێت لە فەیەکی پێ بکڕم بیخۆمیان ئەشێ پاکەتێک ڕۆیشتم پاکەتەکەم کردیوە. خۆشبەختانە ئیشی فیتەریم کردووە، ئیشی جامچێتی شوشەی ماشینم گۆڕیوە. دەی وای لێ هات ئەوەندە ئەزیێت درام چاوم کردو ئاغەگیان دەستم کرد بە بزنسی خۆم. من لە ئەمریکا چاوەڕوانی دەستم بەرز نەکردو لە چاوەڕوانی حکوومەتی هەرێمی کوردستان و میان ڕێکخراوی بووم شتێ پۆڵ بە من بدا. من کارم کردووە عەفومکە، من کارم کردووە بزنسم داناوە. ئەو جارەی لە 2009 ڕۆیشتم من 250,000 دلارم داوە بە بزنس، یعنی 25 دەفتەر بە قەولی بازاڕێکەی. ئەم بزنسەی من داهاتی مانگانەی دەفتەرونیە 15,000 دلار. باشە من بە خاتری گۆڕە بە کۆمەڵەکان یەکسەر چونکە لەگەڵ وەزارت لەگەڵ هەموو لای قسەم کرد، هیچ احترامێکیان بۆ ئێمە دانەنا بۆ هەست و سۆزمان و چ بە هەموو پێوەرێک ئێمەیان وێڵ کرد، دیسانەوە ئەنفالیان کردین. یعنی هیچ فەرقێکیان نییە لەگەڵ سەدام حسین، چون سەدام حسین لە ڕووی جەستەییوە ئێمەی گول لە باران و ئەنفال کرد، ئەمانە هاتوون لە ڕووی ڕۆحی لە ڕووی دەرونیوە ئێمە ئەنفال دەکەن. باشە هیچ مەجالێکیان پێم نەدا. من بزنسم لە دەستدا لە ئەمریکا بە خاتری گۆڕە بە کۆمەڵەکان 250,000 دلار زەرم کردو. ئاغیان 2 ساڵە من خەریکم لە عێراقا، لە بەسرا، لە ناسریە، لە کەربەلا، لە نەجەف، لە بەغداد، لە محکەمە ئیش لەسەر ئەو پرسە دەکەم. هەر داهاتی 2 ساڵەکە گەر لە دەفتەرێک لە 10,000 دلاریش کۆکەیتەوە 24 مانگ ئەکا 240 دەفتەر، یعنی کۆی گشتی 490 دەفتەر یان 490,000 دلار 49 دەفتەر من لەسەر ئەم پرسە زەرم کردووە و 35,000 دلارم لە باخەڵی خۆم هێناوە ئیشم کردووە. ئاغاگیان پارەی تەکسی لە نەجەف بۆ سەماوە، لە سەماوە بۆ بەغداد، خەڵکم لە مەتاریان هەمووی لەسەر باخەڵی خۆم کردومە. یەک کەسێک تەحەدا ئەەکەم بە دۆلارێک هاوکاری تەیموری کردبێ بە ڕەنجی شانی خۆم ئیشم لەسەر ئەو پرسە کردو کە ئێستا هەیە هەر لە کوردستانە هەر لە گەرمیانەکان هەر لە کەسوکاری ئەنفال ئامادەی ئەوە نییە 100 دلار لەسەر ئەو پرسە سەرفکات. جا من ئەم بابەتەم باس کرد لە بەرەوەی جەنابەت پێشووتر لەسەر من قسەت کردبوو، گوتبوو ئاغا تەیمورە دەیبەن لەو دەفتەرێ دۆلار وەردەگرێت، دەیبەن بۆ لایەن بەرپرس دەفتەرێ دۆلار وەردەگرێت. دەفتەر نابینم نایە دەفتەرە موت بێ کاک تەیموور دەفتەریشی وتۆ کراوە تەسجیل کراوە پێت خۆشە بۆشت دەنێرم کە دەڵێ پرسی ئەنفالی فرۆشت ئەوە ئاغایە زەوقی هەیە، جەوی هەیە، دەوێت پێ بگات، دەوێت منداڵە، دەوێت حەزی هەیە، ئارزوی هەیە، ئیشتیهای هەیە. هەمووی لەسەر منوت بۆیە بم بەڵافی خۆمی دەزانم کە دیفاع لە خودی تەیموور لە ناوی تەیموورکەم بۆی لای تۆش و لای جەناب ئەو برادرانەش ڕوون بێ. کارە خاسێکە کە ئاغاگیان موچەی من ئاغاگیان 250,000 یعنی ئێستا ناکات 200 دلاریش کە ساڵێکە داگیر کراوە بۆ زانیاری جەنابەت و باکم بە کەسیش نییە، دەنگم بەرزە و تەحەدای ئەوەشەکەم یەک کەسێک ڕۆژێک لە ڕۆژان هاتبێت دۆلارێکی بە تەیموردابێ بە پێچەوانەوە من مێژوم بۆ دروستکردن، بە پێچەوانەوە هەمویان خستۆتە ناو ئەو کتێبەی کە من دەرم هێناوە، بە پێچەوانەوە لە کۆنگرێسی ئەمریکا کاتێ من ڕۆیشتم لەسەر پرسی ئەنفالیشم کردووە شەڕم کردووە یەک بەرپرسێک لە هەرێمی کوردستان نەیتوانێت بچێت. ئەوە ئێستا کە هەمووی ڕەنج و ماندووبوونی ئێمەیە بووە بە باران و دڵۆب ڕشاوە بەسەر ئەمانەدا بوون بە مەڵتای میلیۆنێر و ئێمەش دەبێ بچین لە ئەمریکا لە بەکدۆڵانیا بەرگەرکین ئیش بکەینەوە بۆ زانیاری جەنابەت. من هیچ شتێکم نەما، خۆشحاڵ بووم، دەست و خۆش بێ عەزیزمان لای کاک تەیموور دانی شەو من قسەم هەست دانیشەوە من قسەم هەست خۆ ئەگەر پێت خۆش بوو نا ئیستا لە گرانە تەشریف بۆ دەرەوە یەکێک لە یاران تێت کامێراکەگرێت شەوتان شاد یەکێک لە یارانە خێز بە زەحمەت کامێراکە بگرێ ئەلبەتە قەرار بوو کاک کۆچەریش قسە بکات. کاک کۆچەر جنابەت گەرەکتە قسە بکەیت ئەم قسەکان لەسەر یەکتریات تەلەمبار نەبێت. بەڵێ
ئومیدوارم کە دەنگ باش بێت. خب کاک تەیمووران فال لەسەر قسەکانە ئاخرت باش شتێکەترت پێبێژم تۆ سێ ڕێگەت هەست. ئێستا فاوستی ئەتوانی ببی بە فرانگنشتاین یا ئەتوانی ببی بە ئەسمەردیاکۆف. ئەسمەردیاکۆف کوڕ چوارۆمە نامەشروع ئاغای فیۆدۆر پابلۆویچ بوو لە ڕۆمانەکەی براکانە کارامازۆفە داسایۆفسکیە. ڕۆمانە براکانە کارامازۆفە داسایۆفسکی داستانە پدەرکوشیە، باوک کوشتنە. باوک نەمادە دەوڵەتە، دەوڵەت باوکە، باوک دەوڵەتە. و داسایۆفسکی وەختێ مەقولەی باوک کوشتن مەترەحەکە، ئەم تابووە مەترەحەکە مەسئلەیە دەورانێک بەحسەکات کە حکوومەتێک فەرزەندە نامەشروعێک دروست ئەکا و ئەم فەرزەندە نامەشروعە ئەو حکوومەتە ئەکوژێ و نابودیەکە. فەرزەندانە نامەشروع دەورانە مۆدەرنیتە، فەرزەندانە نامەشروعێک کە کۆچە درێن لە هەستی و نیستی ئەخرێن، فەرزەندانە نامەشروعێک کە حاکمیەت دروستیان نەکات و ئەمانە حاکمیەت ئەکوژن. بە تعبیرێک کۆتا چوو مەسەری تۆ ئەتوانی ئەوەیش ببی، یا ئەسمەردیاکۆفی یا فرانکەنشتاینیت و لە فاوست بوون دەربێ. ئەنچێکە من دەرمەوردە جەنابەت وتم کامەرەن سادەقانە بوو. کاک تەیمووران فال دیسانەوە تکراریەکەم و بریا تۆ ناوت تەیمورە تۆڵە بوایە، فەرقی ئێستەکە یەکتریە. ئەها کاک سەرکار بە منی وت لوتفەن مێژە پاشماوەکانە ئەنفال بێژە ڕزگار بووەکانە ئەنفال حساسیەتی نیشانداوە، من پێم خۆش بوو. بزانە مردمێک قڕ ئەکرێن، مردمێک بەرنامەی نابودیان بۆ دائەنێن، مردمێک لە تاریخ ئەیان سڕنۆ، مردمێک لە تەعەلوقات ئەیان وڕن، مردمێک قاچیان لەسەر زەمین نامێنێ، مردمێک ترس لە دەرونی ئەوێ، مردمێک شوناس لە دەست ئەدەن، مردمێک پەرسۆناڵەتی و شەخسیەتیان نامێنێت بە پرۆژە بە پلانێکی درێژخایەن. با بزانی هەر لەم پرۆسەی ئەنفالە بە تارا چووە ئومەتە کوردی لە 300 ساڵ ڕابردوو ئیتفاقێکی فرە گەورە کەوت لەسەر زەمینە ئێمە و کەس نەیفەهمی. ئەویش تەبەقەی نوخبە، تەبەقەی دانای کورد، ئەوەی کە سیاسەتی ئەزانی، ئەوەی کە لە دنیا حاڵی بوو و ئیدارە کونەندەگانە کۆمەلگای کوردەوار بوون بنبەڕ کریان لە بین چوون. گەرەکتە وڵاتی نابودکەی تەبەقەیە تێگەیشت و دانای نابودکە. بۆیە وەختێ ڕووسیە، لیتڤانی و یوگۆسلاڤیا و فرێک لە وڵاتی گرت تەمامە ساختارە نخبەگانە و وڵاتی نابود کرد و گشتی کوشت و بعد ئاڵمان تەپیدا ئەسەری. یعنی تۆ ئوسوولەن جامعەیەکت بێ مەغز کرد. جەمعیەتێکی فرەما بووە ما جەمعیەت سەری نییە و ئەم جەمعیەتە کە سەری نییە پەلە خراوە ئەوە شێنێت و نازانێ بەرەو کوێڕوە. لە سەرزەمینە ئێمە ڕەجۆلە سیاسیان کوشت، لە سەرزەمینە ئێمە ئینسانە دانایان کوشت، لە سەرزەمینە ئێمە نخبەی کوردیان کوشت بە هەموو بارێکۆ کە شەهامەتی بوو، کە بوێری بوو، کە عەقڵی بوو، کە دلێری بوو، بنبڕیان کرد. کوردیان لە زەخیرەی ژنی و میراسێکە ئیتوانی بیپارێزێت بۆش و بەتاڵ کردەوە. ئەمە یەکەم اتفاقە گەورە بوو کە ئێمەی بەرەو ئەمە برد. مشتێک دار دەسە بنە جوولەکەیان بەناوە سیاسی، بەناوە ئوقەلای قەوم کورد، بەناوە ڕەهبەرانە کورد و فڕەداناوە دەمە مردمە کورد، مشتی بەکرێ گیریاک، مشتی دروست کریاک، مشتی سەخی فڕعیەت. ئەمە یەکێکی تر لەو ئەنفالانە بوو ئاغاگیان و داستانە ئەنفال بۆ تۆ تەکمیلەکە. و ئەمما بابێ مەسەرە داستانێک کە قەرار و جوابە کاک سەرکار بدەمەوە. مهمە تۆ وەختی واردە جامعەیەگەوی ئەمە بۆ وتوتم دانانە ماگە لە سەرزەمینە ئێمە بۆیە کەسێ وەکو سەرکار، کەسێ وەکو جەنابەت، کەسانێکی تر وەکو ئەو ئایکۆنەوە و ئایدی فەیکە کە
کە بە من وتی وە چالشی دروست کرده بوو بە ئەقڵیەتێک ئەنەه ئەتوانێ مەسەڵەن من بواتە وادیەک بێ ئەوەی بفەهمێ سەتح شعور و داناییە من چەندێکە هات بووە مەیدانە من بە ئێوە وت دانان نەما لە سەرزەمینە ئێمە بۆیە ئێوە داناییتان نەگرت دانایی نەموت زانایی داناییتان نەگرت تا بزانن چی بە دەردتان ئەخوا چی بە دەردتان ناخوا تا بفەهمن لەکوێیە ئەم جەهانە قەرارتان گرتگە وە چی شتە مهمێکە وە چی شتە مهمێک نییە دەرسە ئەوڵێک ئەمڕۆ لە جوابدانەوەی ئەم مەقولە بە ئێوەمدا تکراری ئەەکەمەوە تەمامە قودرەتمەندان تەمامە ساختارهای قودرەتمەند جنایەت ئەکەن ئەمما دەرسە مهمە سیاسی ئەمەسە جنایەتە ئشتباه مەکەن جنایەتی کە تاوانی سەنگینە بۆتان مەیکەن تەوەجوت کرد پس من ئەزانم حکوومەتە هەرێم وەکو ئاوی خواردن ئەتوانێت $100,000 بکات لە حیج وە بزانێ مەعاشە چوار پێشمەرگەی نەداگە و کەسێ بەنێرێ و ئەو کەسەی کە نیەتی هەزبی کوژێت وەکو ئاوی خواردن پوڵ خەرجەکە خۆشی دەستی ناگیرێ ئەمما ئەرباب ناچێتە سوراغە ئەربابە گەورەیان منزورمە نایەڵێ کارێ بکەن کە جنایەتێکی گەورەوێت ئشتباوێت ئەم جنایەتە ئشتباوێت تەوەجۆ بکە ئشتباوێت ئیستەبابێت بزانین چه جنایەتی ئشتباس بۆ حکوومەت چه جنایەتی ئشتبانیە بۆ حکوومەت خۆب تا ئیستا لەگەڵ یەکتریان ڕێکەوتین حاڵیمان بوو خەریکین چێژین نەمانوت کەس کوڕە پێغەمەرە نەیشمانوت کەس ڕۆسەمە زاڵە کەس پێی ناوێرێ وتمان دەگرا جنایەت مەوجودە جنایەتێکی ممکنە جنایەتێکی غەڵەتە و نابێ بیکەی ئەگەر تۆ سیاسی بی ئەگەر تۆ دەسەڵاتە بوێت ئەگەر تۆ قودرەتی لەدەستاوێت محاولە ناکەی ئشتبا بکەی حیوانە کە ئشتبا ئەکاوکەیتە ناوی ئشتباکەی وە لە بەی نەچێ ئینسان کە ئشتبایەک بکات دەرسی لێ وەرەگرێت لذا لە تەواوە دەوائرێک کە گەرەکیانە کادرە سیاسی تربیەت بکەن ڕەجولە سیاسی تربیەت بکەن دەرسە ئەوەڵیان ئێشێ ئەوە بێتە کابران متوجه ئەوە بکەن کە جنایەتە ئشتباه نەکە خب بزانین چی ئشتباهە چی ئشتبانی بزانە حاکمیەت لەسەر یەکسری شعار تێتە سەرە دەسەڵات پێگەی ئەوەڵی شەرعیەتە ئەم حاکمیەتە ئێشێ بە شەرعیەتێک هاتووێ ئەم شەرعیەتە تحلیل کریاگە لە توورە تاریخە شەرعیەت یەک زەمانێک بەو معنا بووگە کە ئینسانێک خوداس و چون خوداس حەقی هەست وەکو فەراعینی مەسر یان نەخێر خدا ئەم دەسەڵاتەی پێداگەوە نوێنەرە خوداس کە ئەوێت و شکڵ پادشاهانە مناتقە مختلفێک کە ئیدعا ئەکرێ لە متونێکا مەوجودە یعنی خوا ئەم قدرەتەی پێداگە مەسەڵەن بۆ ئەم حکوومەتهای جەعلی ئێرانیە لەقەبە شا زل الله يعني سێبەرە خوا زل الله توجهك يا فرها إيزادية جا تو مثلا لولاية فقيه الشيعة أم مشروعية خدا أيدات بإمامان منتخبي وإمامان منتخبيش بولي ونمايندي خويا لذا ولي فقيه نمايندي إمام الزمان وإمام الزمان سپاردي خداس ودر نتيجة حاكمية ومشروعية أم بخدا وبسريا قصو نوعي كتر مشروعية ديمقراطيكا يا مشروعيتك كان للرأي مردم تيت ولا خشنودية مردم لأم حاكمية تيت توجهك بس مشروعيات مهمة خيلي مهمة حكومة بيكسري شعاره تيت يكي كلم شعارانا قانونة كبر أساس قانون هلسو كوتكا تبعة لم قانون الديمقراطيك مان هاز قوانين بدوي مان هاز قوانين استبدادي مان هاز هنا الرجيم هاي مستبد والرجيم هاي ديكتاتور
چی بوو دەرسەکە سەنگین بوو دەرچوون ئەها لە پتۆبۆڵت دەرەچێت خەڵک حەز بە دانایی ناکات دەرەچێ حەزەکە بترسی و خۆی بکاتە کوڵە سوچێک و ئیسێتر مەغزتان نایکێشێ ئێڕۆر لێدا دەرەچن دەی تۆ سوحتایسە دانیشتویت 150 نەفەری تیا بوو ئیستەگەیت دەرسەکە جوابەکە بگریت دەرەچی تااقەتە نییە گوێبەی هەرتی قسەی خۆت تکرارەکەیت و ئەترسین و ئەمان کوژن و جنایت کارە و بڕۆستی و حەزی پێەکەین و وەلێ نەگەرەکەی گوێ بگری تا بزانی ئەمە لە کوێوەتەوە بۆ ئەوەڵی با لە ناوە عمر تا بفەهمیتەکە کیا تەرەفی خۆ ئێستا بابینە سەرە مەقولەیە وازەحێک کە ئشتباهێکە حکوومەتە هەرێمەیکات چییە بزانە بۆ حکوومەتە هەرێم کاوەی گەرمیان یەکوژێ بۆ ئەیکوژێ بۆ سۆران ئەکوژێ لە هەولێرە ئەو کاوراوا کوشتیان چی ناو بوو سۆران ڕۆژنامەوان بوو بۆ ئەیان کوژێوە ناترسێ بۆ ئەیان کوژێوە ناترسێ دەلیلی هەست لەبەرەوەی کارێک کە کاوە گەرمیانیەکە کارێکی فرفرە بچووکە گەرەکی فەساد نیشان با فەساد نیشان با کە مەسەڵەن مەحموود سەنگاوی دزیش ئەکا خۆکەچی تماشاکە ئەمەی کە مەحموودە سەنگاوی دزی ئەکا یا 20 نەفەریشی کوشتگە یا ئەحیانەن تەجاوز جنسیش ئەکا هیچ مەشروعیەتی لە حکوومەتە هەرێم و لە یەکێتی نیشتمانی ناسێنێتەوە دەربێترین حاڵەت مهرەیەکی فاسدیان هەست دەربێترین حاڵەت سەردەشت عوسمان بەڵێ دەربێترین حاڵەت مهرەیەکی فاسدیان هەست دەرنەتیجە تو کاوەی گەرمیانی لەسەر ئەمە بکوژی هیچ مەوجێکی ئیجتماعی ناکەوێتە ڕێ و هیچ تهدیدێ لە بنیادە حاکمیەت ناکات نایکە فۆقی کەف و کوڵێکە و تێت و هەڵەسێت و دانیشێت و خونخواهیەکە و کەفەشرێن و ما بەقیەی مەردمیش دوو اتفاقی بۆ کەفێ اتفاق ئەوڵ مەردم فێر ئەوێت دەست بۆ چتە سەخیف بووە چون فکرەکە و شتە فرە مهم بوو کاوە گەرمیانی دەسی بۆ برد فرە مهم بوو بۆیە لەسەری کوژیە خۆ پس مردم بەجێ ئەوەی بڕوا بە شوێنە مبارزەی واقعی ڕوا بە شوێنە شتێک کە بەهای بۆ داگە و ئەو شتێک کە بەهای بۆی داگە شتێکی سەخیفە شتێکی فرە سەخیفە و دەردە هیچێ ناخوا عەزیزم فەسادە ئیداری فەسادە ئیقتسادی هیچ حکوومەتی لە دنیا ناخات نایخات ئەو بابزانی وەلێ تێن کاوە گەرمیانی لەسەر یەکوژن تا تۆی مردم حساس بکەن تۆ فکرکە ئێمەشتە مهمێکە ئێژێ کوێرە سپێ ئەمەشت کەوتک بە کوردی کوێر چون ناوێنێت ئەسپێ سپێ شتێکی کەسیفە وا لە ناوی قژە وا لە ناوی قژە وەختی ئەکەوێتە ناوە لەپی وە ئەزانێتە شتە مهمێکی دۆزی گەسۆ شتێکی مهمی دۆزی گەسۆ و فگرکیوە گیانە مردم وەنە کوێرە ئەسپێ ئەمەشت کەوتک وەختی تۆ لەسەر چتە سەخیفی یەکێک ئەکوژی بچووکێ شتێ یەکێک ئەکوژی مردم فێرە ئەوە ئەوێژی کونەکەم دۆزیوە بەمە قەڵسە بێ مەسەڵەن هەموو مردمێ فکرەکات کە تۆ بڕۆی لە ناوە دیبیتە کەسێکا جمێن بدەی و ئەو جواوە تۆ باتۆ تۆ قەڵسە کردگە و ئەو شتەکە لە دەستی دەچووگە هەموو کەسێتی ئەم کارە بۆ منەکە و من دەرپێکەی دا ئەکەنم و دەرەچێ بۆ چون پەیمانە حەیدەری تووڕێیەکەی عەقلیە شەخسی نییە وە سیاسیە پەیمان عەقلی تووڕەس حتا دەسی بۆ بۆی گڕ زیاتر دەسێنێت شخصی نییە کە فکوڵی دامرێتەوە حتا زیاتر تهدیدی بکەی زیاتر ئەڕواتە سەر زیاتر گڕەسێنێت هەڵی بووی ئەم فۆرموڵە بە من ناخوا وەرێ تۆ چون سەخیفی وا فێر بووی فکرەکەی ئەمن لە گشت جێگەیکات جواوەداتەوە تۆ فکرەکەی من تووڕە ئەوم خۆم تووڕە بووگەم پێم بەری خواردگە نە تۆ نافەهمی کە من خەریکم لە دیسکۆرسەکەی تۆ ئەدەم و ئەمساڵێ وەکو تۆ سەخیفن بچووکن هیزن حیج نیەن بێسەوادن دەرپیان لە پێداکەنم ڕوت و قوتیانەکەمەوە لە ناوچی حوزەی عمومیە جا ئێستا بینە سەرە مەسئلەکەیە مەسەڵەن ئاغای کاوە گەرمیانی کە من داوام کردبوو لە شیرینە خانمی بێت قسە بکە و شیرینە خانمی خۆی قوچاگە تەکسێکی پێدەی ڕوا دوای هەفتەی جواوە دەداتەوە یعنی من فرە مهمم من ئەگەر ساحەتە ئومەت و کوردی نەوێ کەس بە مهم نازانم لەم دنیا و ئومەتە خۆمم بۆ مهمە و خۆمم پێ بەردمە بەڵام بگاتە حەدە سەواد بگاتە حەدە سەواد بگاتە حەدە هەرچی شتە هیچ کەسێ لە حەدە خۆمان ناوێنم
ئەوەی کە من ئەمڕۆ تەماسێتەکە کەسێک ئاگرم من ئەوە نە حرمەتە ئومەتە کوردی بۆ مهمە مەتحوزەمە کەس لەگرا جواو نادەمەوە من دیبیت خۆ من دەست پێ کردگە نەفەرێکی واتیە 100 نەفەری واتیە 1 ملیۆن نەفەری واتیە بۆ مهم نییە بەردەوام ئەوم ئەڕۆم نەزەمم مەلاوە مهمە نەمەتحم مەلاوە مهمە گەرەکمە بفەهمی خانمە شیرینە کاوە گەرمیانی و تا بفەهمی شووەکەی تۆ بۆ کوژیە و تۆ بۆ هیچ ناتوانی بکەی بە کەیسە شووەکەت ناتوانی بکەی لەبەرەوەی حاکمیت ئیشتبای نەکردە لە قەتڵە شووەکەتا بەڵکو قەتڵە شووەکەی تۆ باعثە ئیجاد ئۆپۆزیسیۆنێک بووگە کە اتفاقا باڵانسە حاکمیەتەکە اتفاقا باڵانسە حاکمیەتەکە گرتە جایسە بابێ مەسەر حکوومەتە هەرێم بزانە ئەمانەی کە لە حکوومەتە هەرێمە حکوومەت ئەەکەن بە ناوە کورد خەریکن حکوومەتەکەن کورد چون کوردن حکوومەتەکەن ئەو جێگە تو دانیشتی ناوی هەرێمە کوردستانە یعنی ئەحیانەن کورد یەک شتێکە کە یەک سری تایبەتمەندی هەست و ئەمانە کورد ئەبزارە سوڵتەیانە تا ئێستا گرتە تا ئێستا حاڵیت بوو ئێستا ئەمانە بوو بەسەر ئەم کوردستانەوە حاکمن مەشروعیەتیان ئەمەسە کە لە دڵم مبارزاتە مسلحانە حق طلبانەی مردمە کورد بوو بەدەست هاوردن حقوق سیاسی خۆیان مورد ئدعایانە و موجودیەتە کورد توانی گیانە بەرەو مەسیری بڕۆن کە حکوومەتە عێراق مەجبور بکەن بیرۆخێنن و ئەمانە بەسەرە دەسەڵات و دابنیشن تەوەجۆت کرد خۆ ئاخێزە کوردەوارە سەربەخۆ هات وتی هیچ کام لە ئێوە نە نوێنەرە کوردن نە حیزب کوردین نە بەناوە نەبوو کورد دروست کریاگەن دلیل چیە دلیلە ئەووەڵ ئێوە تێئۆریزەی کوردبوونتان نەکردگەوە تێئۆریە کوردبوونتان نییە ئێوە نە ئێژن کورد کێس و نە ئێژن دوژمنە کورد کێس چون تۆ ناتوانانی حرەکەتی بەناوە مردمێ بکەی سنوورە جیاوازە خۆت تەکە دیگەریە تعریف نەکەیتەوە تۆ فەرقت چێتەکە عەرەبە تۆ فەرقت چێتەکە تورکە تۆ فەرقت چێتەکە ئینگلیسیە و ئەسڵەن دوژمنە تۆ کێس تا تۆ ئالەگرا بەناوە کورد مەترەح بوویت ئەنا چه فەرقێکە هەست هیچ فەرقێ خۆ وەختی ئەم حیزبانە یەک دێڕ کوردیان تێئۆریزە نەکردگە معلومە لە دڵە هیچ مشت و مەڕێکی کۆمەڵایەتی کە ئەحیانەن پرسە کورد دروست بووە ئەرێ کورد کێس خەڵک داوێتی لە یەکتری داوێتی لە یەکتری و کارەی کە من ئەیکەم ئێستا ئیدەیە مەفعول لە دەوری یەکتریا کۆبووبوون و عاملە ئینسیجامیان دوژمنایەتی تەکە پەیمانە حەیدەریە پەیمانە حەیدەری و ئاخیرە کوردەوارە سەربەخۆ جووری خسکە گشتی کەوتکە سەرڕێ پەیمانە حەیدەری بەڕەوایەتە کوردیەتە خۆی گشتی ئاوس کردگە گشتی ئاوس بووگە ئیتر ناتوانێت وەکو قەیم قسە بکە ئیستا خەریکە دزیەکە مەسەڵەن یەکی ئەڕوا فرە فشار و خۆی تێرێ ئیرانە زاگرۆسی ئیرانە تاجیکی دروزەکە ئەمە گشتی ئاوس بووگە بە کەلامت من ئەم جموجومە دروست کردگە پە تۆ ئەوێنی هیچ مشت و مەڕێ نەکریاگە لە وەحلەیە ئەوەڵ ئەمە ئەو شتێک کە پێگەی قودرەتیان بووە لە ژێرە سوعالە گەورە و نیشانی ئەدا ئەمانە نەک لە دڵە کورد نەهاتگنە سەردەرۆ بۆ کورد نەهاتگنە سەردەرۆ بەڵکە شتێکی تر ئەمانێ منسەجم کردگە ئەبزارمون کەرەستە منسەجمی کردن جوئیسە سوعالە مەسە کی کەرەستەکە بە ئەمانەدا دەوڵەتانە منتەقە و دەوڵەت جەهانی ئێستا سوعالەتر ئەمەسە بوو ئەم کەرەستە بە ئەمانە ئەدات بوو ئەیدات دقیقەن بۆ خاتری ئەوەی کە کورد هیچ وەخت سەردەرنێرێ و کورد بکوژن تا ئێستا گرتە خۆ تۆ ئێستا ئاخیزە کوردەوارە سەربەخۆ کارێکە بە ئەمان ئەیکا کورد بێڕەوایەت کورد بێ فینکشن کورد بێ چیرۆک ئێستا ساحێوە چیرۆک بووگە بەڕەوایەت بووگە و ئاخێز هاوردێسی ئێستا تەواو یاران ئاخێز بە تۆ ئێژن کورد کیس لیان بپرسە پێی بێژە شێوەی مواجهەیە ئینسانە کورتەکە جەهاناوە تەبیعەتا چه شکڵیە بۆ ئەوێتۆ کورد لەبەر ئەوەی کە ئینسانە کوردی وەک وەختێ تەکە جەهانە ڕوبەڕوو ئەوێتۆ شێوەی ڕوبەڕووبوونەوەکەی هونەرمەندان هەست لذا ئینسانێکە کە گەرەکێسی تەغییر ئیجادکە ولذا ئینسانێکە کە مخەیرە سوڵتە ناپەزیرەوە تاغیە خۆ تەوزیح داوە ئێمە 1800 ساڵ
ڕەوایەتمان لە کورد کردگە ئیستا بە ئاخیزە کوردەوارە سەربەخۆ کورد مەتنی هەست مەتن ئیسلام مەتنە ئیسلام مەتنە بۆ عەرەب مەتنی چییە؟ ئیسلامە قورئانە ئاخیزە کوردەوارە سەربەخۆ مەتنی دروست کردگە ئەمان نە یەکێتی نە پارتی نە پەکەکە نە کۆمەڵە نە دموکرات مەتنە کوردی نییە خۆ ئەمانە ئیدعا ئەکەن بۆ کورد هاتکن وەلێ لە خەلەئە هاتکن وەلێ ئەوەی کە هاوردی گیانە و ئەوەی کە جێبەجێیان کردگە دەستورات و ئوموراتە دەوڵەتانە منتەقە لە کوشتن قڕکردن نابودی و لە بین بردنە کورد بووگە ئفتاد خب ئالەگرا بنە شەواڵەکەی پارتی و یەکێتی و پەکەکە و کۆمەڵە و دموکرات بڕیاگە کوردەمەی نازانی کوردیانی ئێوە ئەمەتان نازانی ئێوە ئەحیانەن فکرتانە کرد ئەمانە شۆڕشە ئێوەن بۆ چوو مەسەڵەن ئەحیانەن کوڕێکتان ڕوویوە ناویان مەسەڵەن ئەمە پێگەی ئەوەڵ با بفامین و ئەمما مەشروعیەتەکەیان چییە؟ مەشروعیەتەکەیان ئەمەسە کە شۆڕشیان کردگە ئەحیانەن بۆ تۆ و قدرتیان بەدەساوەرگە ئەحیانەن بۆ تۆ دە ئێمە سابت یەکەین ئەمانە هیچ شۆڕشیان بۆ تۆ نەکردگە بەڵکو هاوکارە حکوومەت مرکزی بووبن لە داپۆساندنە تۆ لە تەسلیمکردنە تۆ لە بچووکردنە تۆ لە بێسەرزەمینکردنە تۆ تەوەجۆت کرد ئەمە اتفاق دووەم بوو و ئێمە ئەوە سابتەکەین و سابتمان کردگە و سابت یەکەین ئێستا ئەگەر حکوومەتە هەرێم بێت گەرەکی بێ من بکوژێ یا تۆ بکوژێ ئێستا تۆزانی واتکی تام دادگا تۆ دقیقەن سابتی یەکەی ئەحزابە کوردی هاوکار بووگن لە پرۆژەیە ئەنفالە ئەحزابە کوردی دروست کریاگەن بە چەندەلی یەک ببن بە ئادرسە کورد کی ئادرسێسی ئەمانە کێ ڕاهبەریسی ئەمانە کێتەکی کێشێ مەعامەڵە بکەیشی بڕێتەکی ئەمانە دیکەی ئەمە هەدەف ئەوڵە هەدەفت دووەم کورد لە شێوەی مەفهوم و جەهانبینی دەردێ و تەبدیل ئەوێ بە قەوم و ئیتنیک و ئەمانە ئیکەن بۆیە ئەمانەتێن دووگانەیە کورد فارسە بۆ دروزەکەن کورد عەرەبە بۆ دروزەکەن کورد تورکە بۆ دروزەکەن کورد و قەومیەتە بۆ دروزەکەن و کورد لە فەلسەفە و لە جەهانە کوردی و لە حکوومەتە کوردی دائەماڵن ئەمە وەزیفەی دووەمیانە وەزیفەی سێوەمیان ئەمەسە تەمامە ئەو شتەی کە حافزەی کوردە کە لە کورد دەریتێرێت تەمام ئەوە پۆخڵەکەن و لە بینی بوون تەمام ئستراکچەرە کورد لە بین بوون بە تاریخی بە مێژووی بە حافزەی تاریخی بە ڕەجولی بە داناییەکەی گشتی لە بین بوون لەم پرۆسە چیەکەن لەم پرۆسە لە کۆچاندنە کورد لە ماڵوێرانکردنی لە کوشتنە فیزیکی لە کوشتنە ڕۆحی لە کوشتنە ئەقڵی و لە کوشتنە مێژووی و لە ئستقرارە تاریخە فەیکە جوولەکە ساختە بەسەر کورد و هاوکاری ئەکەن تۆ لەوانەیە فرشتەی لە عەلی خامنەی قبوڵ نەکەی وەلێ لە ژێرە ناو مبارزە کورد فرشتێکی لێ قبوڵ ئەکەی کە تا ئەم دقیقە ئەقڵە مەردەم وا دروست کریاگە تا ئێستا تێگەیت کاک تەیموور کاک سەرکار جا ئێستا با پێت بێژم جنایەتە ئیشتباه چییە یەکێک تێتە ئەم دادگا و خەریکە خۆیشی نازانی هەڕێ قسە فڕەدا وەلێ سابەتی ئەکام حیزبانە هەر واکە ئێمە تەحلیلمان کردگە دەستیان وا لە ئەم نابوودیە و جنایەتکارن ئەمە پێگەی مەشروعیەتیان بە تەورە مطلق نابوو دەکا دەنگیان هیچ دلێر نامێنێ قەرزارن جنایەتکارن ئیشی بگیرێن و بکوژرێن حکوومەتە هەرێم لەگرا ئیشتباه گەورە ناکە جنایەتە ئیشتباه ناکە بمەحزێ دەست بووە بوویەکی بۆ خاتری ئەوەی لەم دیبەیتە بووگە بیکوژن ئەمە ئەوەی تۆ قاڵ کە ئەوەی تۆ قاڵ گشتی ئەپرسێ ئەم کاورە بۆ کوژیاگە ئەم دادگا چی وتکە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ چیەژی اتفاقێک ئەکەوێ ئەمانە ناخوداگا بۆ ئێمە تەبلیغەکەن خەڵک ئەپرسێ مەگەرم ئاخێزەیەژی چی مەگەرم دادگا گەرێکی و چی سابتکە دەی ئەم خەڵکە تا دیو کە فکرێکرد فرە محتەرەمە لەگەڵ ئەمانیشە هەڵەسێت و دانیشێت مرۆ ئەفەرمێ لەگەڵ جنایەتکار هەڵەسێت و دانیشێت ڕەوایەت ئەگۆڕێ و ڕەوایەت جەدید هات کەسە بەرەوە هیچ وەختەم کارە ناکە جنایەت وا بکە ئەمە جنایەت کاوەگەرمیانی نییە ئەمە فەساد نییە ئەمە بنیانیانە ئەمە وجودیان لە بینەوات کافیە ئەم ڕەوایەتە من لە کوردیەت کردمە تەواو مردمە کورد بیزانیت و بیبیسێت ژینە پیاگە حکوومەتە هەریم واتیە یەک سەعات تەلەڤیزیۆنەکەی باتە دەسم من ڕەوایەتە کوردیەت خۆم لە تەلەڤیزیۆنەکە بکەم ئادەی
مەس میدیاکانیان خەنە بەردەسە من تا ئەو بڵۆنگوی دەنگدارە زلیانە من تیا قسە بکەم بزانم ئەتوانن بەرگەی 24 ساعت بگرن ئەیگرن یان ئەیگرن خۆ ئاغایان فهمیت ئەو کەسەی کە ئەم مەتنی دانیاگە ڕۆڵە حاڵیەسی دنیا چ خەوەرە ئەو با جورئەت بکە ئشتبای مەرگبار وا بکە سەرکار ئەکوژێت وەری تەمامە خانەوادەی لەبەین ئەچێت وەری ئەچێتە سەردار و ناوە سەردار هەتایە جاودا ناوێتەوە ئەمە ناوە ئەمسالە کاوەگرنیانی هەچۆک جاودانە نامێتەوە چۆن هیچ اتفاقێکیان نەخست ئەوە نیە ژنەکەیشی وان ناوە هەمان دەسەڵاتە فاسدا هەمان دەسەڵاتە فاسد هەمان سیستەمێ کە شووەکەیان کوشت بوو بە هەوێنی و ئەو ئیمڕۆ تحتە ناوە شووەکەی ڕوات لە پارلەمانە دەنگ تێرید وا لە ناو پارلەمانە هەمان جەریان ئێستا تۆ بوو ئەکوژن لەسەر ماجرای ئەنفال عەزیزم تۆ نەفەهمیکتە کێ ئەنفالی کردگی نەفەهمیکتە بۆ ئەنفال کریاگی تو دەوڵەتە عێراقی دەوڵەت سیستەم دەوڵەتە عێراقی کاولتی کردگە تو داد ئەوەیت دەوڵەتە عێراقی ئەحیانەن معلومە کاورەتی هەڵەدا معلومە کاورا ئەو کوژێ تۆ پارتی و یەکێتی حەسک ئیسلامی حرەکەت ئیسلامی نابوتی کردە دەسی وا لە خوێندا تو ئەڕووی لە تەریقە حکوومەتە هەرێم و شکات بکەیتە لای خۆت تو جنایەتە خود جنایەتکار ئەوەیتە لای جنایەتکار تەبیعەتەن تۆ ئێستا ئەو بە جنایەتکار نازانی بەڵکو ئەو بە پێگەی عەداڵەت ئەزانی تەبیعەتەن ئەو لەگات تۆ دەمکوتەکە تەبیعەتەن ئەو لەگات تۆ ئەکوژێ تو ئیشتبا دەزەوەشێنی تو زەمینە بازیەکەت ئیشتباهە تو ئەوت لە جێگەی حەق دانیاگە ئەو نێ لە جێگەی باتڵە لە نەتیجە لە خۆی ناترسیت تا بەیانی تۆ قسە بکە تا بەیانی تۆ بەرفخەتی دوو فیشەکیشە لێ دایژێت تۆ مخەڕبی تۆ تێرۆریستی و ئەو کوژێت بۆ چون تۆ ئەوت لە جێگەی حەق دانیاگە تۆ نازانی بازی بکەی غەڵەت بازی ئەەکەی ئیشتبا بازی ئەەکەی هەر چۆنی حرەکەت ئەەکەی مەرگدمانت هەناسە کێشانت لە ڕاستای ئیستقرارە ئەمانە وەلێ ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەوان بە باتڵ و جنایەتکار ناوەوە و سابت یەکەوە ئەمە سابتەکە ئیستا ئیتر دەنگی دلێر نییە تو داد ئەدادگاهە ئەم ناوەی تۆ ئەم لە جێگەی حەقا ناوێنیت تا بڕۆی ئەحیانەن داوای شتێکیشی لێ بکەی ئیستا زانیت بۆ زاتی نیە دەسە بووە ئیشتبا ناکە دەوڵەتە ئێران بۆ دەستناوە بۆ من کورد حتا دوێکە دەمە قۆپان لە پێیەکی هەڵپڕکەکەری بێعەقڵ بوو وە بێداستان بوو ئەمڕۆ پەیمانە حەیدەری و ئاخێزە کوردەوارە سەربەخۆ فینکشن ڕەوایەتی داگە بە کورد خاص خراو کورد ئەمڕۆ ئەتوانێ بێژی خۆی کێس وەچە اتفاقی لەم سەرزەمینێ کەوتکە وە کی بووگە وە بەرەو کوێ چووگە ئەمڕۆ ئەتوانێ مەبێژێ ئەمە ئەزانی یانی چی ئەمێ لە چەکە نەوەوی خراوترە حاڵیت بوو چون ملیۆنها ئینسان کە هیچ تعریفێکی لە خۆی نەوگە قاچ لە هەواوگە ئمڕۆ تعریفی لە خۆی هەست دەوڵەتە ئێرانی هەواسی هەز من بەردێ لە ئاسمان ناتەمە لەسەرم حتا وەکو تۆ تەیمورە ئەنفال خۆم کاول نەکەم با من خۆم کاول کەم وەختێ ماندوو بووم شەکەت بووم ئەزانی سیاسەتیان چییە سیاسەتەکەی ژەنرال کۆرتۆزۆف ڕوسیەز منیش ناپل ئۆنم ئەوەنە گەرەێکیانە تەکما دەرگیر نەون تا شەکەتەوە مەڕۆم دەرگیر ناون تەکما لە دوورەوەی سیاگن وانە سەر حکوومەتا دانیشتگەن مۆڕم لێ ئەوەنەوە منیش لەگرا کار ئەەکەم و کارە ڕۆژانە ئەەکەم و ڕۆژە بلەخەرە فکرەکەن شەکەتەوەم چون من ڕۆژێ 12 ساعت کارەکەم و تێم دیبیتەکەم و کارە سیاسەتەوە مڕێەوە لەم سەرزەمینە هیچ کەسێ نایە ئۆرگانیزیشنێ بخاتە ڕێ هیچ ساپۆرتە ماڵێ بخاتە ڕێ هیچ تەلەڤیزیۆنێ بخاتە ڕێ ئەم پەیمانە حەیدەری خۆی شەکەت ئەوێ ئەچێ شەکەت بوو چوار نەفەرێنێ نەمە لە مەتنەکەی فاسد ئەەکەین ڕەوایەتەکە سەرژێر ئەەکەینەوە بۆ ناوە ئێرانە بزرگە فەرهەنگی وەکو ئێرانە تاجیکی و ئێرانە زاگرۆس بازی حاڵی بووی ولی پەیمانە حەیدەری تا ئاخرین قەترێ خوێنی نەشەکەتەوێ نە ئەڕواتە دواوە نەبووی مهمە تێنە مەسافیانە من نابودیانم کردگە لەزا دەوڵەتە ئێرانی ئەم ئیشتبا ناکە پەیمانە حەیدەری بکوژێ مەتنە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ گڕ بسێنێ لە جامعە کە گڕی سن لە جامعە لە چەکنەوەوی خراوترە تازە بۆی کۆناکرێت و ئەمە پێشن چی؟ ئەمە پێژن ئیشتبا جنایەتە ئیشتبا دەوڵەتە ئێرانیم جنایەتە ناکە نایکە وەختی زانی گەیگەسە ئاگرایە فشاری بواتکە کەوێتە مامەڵەکردن
دەوڵەتە ئێرانی یاڵەتە متحدەی ئەمریکا وێنی قدرەتی گرت ئەکەوێتە مامەڵەکردن ئەو وەختە دەرەکەوێت ڕەهبەریەتە سەرزەمینیکردن چه شکلیە حاڵیت بوو ئەوە پێژن تێگەیشتن ئەوە پێژن استراتیژی تعریفکردن ئەوە پێژن شەڕکردن عزیزم ئەم سەنگەرە هەر سەنگەری نێت وەچیتە ناوی بۆیە خۆتیش بزانە تو حتا ئەگەر سەوادە سیاسیت نەوێ تۆ سەوادە موسیقیت نییە هیچ سەوادە موسیقیەکەت نییە وەلی حەسەن زیرەک گۆرانی ئێژێ حەزی پێەکەی تۆ ئەتوانی تەشخیص بەی حەسەن زیرەک دەنگی خۆشە وەلی فڵانە کەس دەنگی فرەخراوە تۆ لە ئەدەبیات نازانیت گرامەر نازانیت ئارایەهای ئەدەبی نازانی وەلی ئەزانی کامە شعرە کامە میعرە ئەزانی حەزی پێەکەی تۆ بۆ هاتکیتە دیبێتەکەیمە تۆ سیاست نازانی تۆ علم سیاست نازانی وەلێ حەزەکەی بە تریبوونەکەی ئێمە بوو چون یەک شتە پێ دەژێم تریبوونە فەرقەکە دەسە خراو خەریکە وەشێنیت هەروە بیگرە یە اتفاقێکی قەشەنگ کەوتکە لەم سەرزەمینە دەستە انتقامە ئومەتە کوردیە لە ئاستینە ئێمە هاتکەسە دەرەوە تەمامە زاناییە ئەم ئومەتەوە داناییە ئەم ئومەتە ڕژیاگە سەناوە ئەم مەتنە و تەمامە ئەم دوژمنانە نابوو دەکات با بزانیت پس ئەو ئشتبا و جنایەتە ئشتبا ناکە هەرکە هاتە تریبوونە من کوشتنی ئەوێتەوە هۆی گڕپێدانە بە دەنگە ئاخێز حاڵی بووی و ئەم کارە ناکەن بهترین حاڵەت چییە بهترین حاڵەتە وەسە تەتمیعیکەن باگیکەن و لاوە مەچوو دادگاکەی با بزانن ئێوە حەج کامتان نێنە ئەم دادگا من لەسەر ئەنفال ئەتوانم 2 ساڵ قسەکەم حەج کامتان نێن ئەزانی من بۆ خەڵک تێرم لەبەرەوەی مشارەکەتە عمومی دروستکەم خەڵک فێر بێتە ناوی فەزای سیاسی حکوومەتە حەلیمگی وا پێ یەک هەڵەبجەی نێرم 20 ساڵی تر دەتوانم دەرمەوەدا هەڵەبجە قسەکەم هەر من بووم سەنگ و منم بۆ هەڵەبجە دانیاوانیە هەر منم سەنگ و منم بۆ ئەنفال دانیاگەوانیە هەر منم معنا ئەدەم بە چیرۆکەکانە ئەم مردمەوە 33 ساڵە بەحسیەکەن تەوجۆتان کرد پس تەزمینەکە ئەمەسە دەسەکە پڕوەشیاگە نزیکی ناونۆ جنایەتە وا ئشتبای گەورەی کە خۆیان نابوو دەکەن و نابود ئەون وەمان کارە ناکەن کە نابود بوون بۆیە وێسیاگن قۆناغ بە خۆناغ قدرەتی کرد ئەڕووی مەعامەڵەی تەکاکەی پێرو لە ئەو چی گەرەکەوت خوا و خوایشەکەم و ئەویشەی نەیکرد لێودا بابا ئەمریکاتیەوە پێرو لاوە مەعامەڵەکەی وەختی تۆ هەرچەنی وەزنە گەورەترەوێ ئەمان لە دەرگیری تەکتووە دەی تۆیش وەختی وەزنە هەس و قدرەتە هەس و زۆر و هەس و مامەڵەتەکەکان خوێڕیاکەی بۆ چێشی مامەڵە بکەیتێکی خوێڕیەکە ئێوە حاڵیتان بوو سیاست چه شکلیە ئیستا سیاست واسە کە من وتم من وەختێ دەسم برد بۆ سیاست و مبارزەکردن تێڵاکەم لە بن و گرتگە خاز ئەیوەشێنم شل نایوەشێنم ئێوە تێڵاکەتان لە ناوەڕاست و گرتگە نەتانگەرەکە مۆقیەتەکەتان کەوێتە خەتەرنانەکە بابێت بۆیە ئەیشتان کوژن چون تێڵاکەت لە ناوەڕاست و گرتگە بەعزێ ماوەقە واجبە بتان کوژن تا بەردەوام بێت ولی پەیمانە حەیدەری تێڵاکەی لەسەر و لە بنی و گرتگە ئەدا لە هەر کەسێ پشتی ئەشکێنێت حاڵیت بوویسە تەزمین وا لەکوێ ئاغاگیان نایە قسە بکەیمێ قسە بکە تۆ معلومە ساحێوە ئەنفال نییە بۆیە من بە کاک تەیموور ئەنفالم وت تۆ ئیستا بۆ ناوەکەی خۆت هەر تریبوونێکە پێ بنەڕۆی وەلی خانەوادەی ئەنفال چون ئەسەم بۆی مهم نییە چون نەوجدانی هەست نە ئەخلاقی بلاوە و نەماگە بۆی مهم نییە وەلی ئەگەر $10 بخۆن ئەمزگەوتەگە ئەمامۆسا ئەگە ئەبرای کاورا ئەگە ئەژنە کاورا ئەگە جمێرە داوە کاورا لەبەرەوەی فشاری بۆ بێرێ وەلی ئێوە واقعا نێنە شوێنە ئەوەی کە ئەبعادە ئەنفال بزانن نێنە شوێنە ئەوەی کە بپرسن ئەنفال بوو کێ کردی نێنە شوێنە ئەوەی کە مقەسر پەیاکەن ئێوە گشتتان پێتان خۆشە بیخەنە ئەستۆی سەدام حوسێن و جاشەکان بۆ چون بێخەتەرە جاشەکان حکمێکی کولی واوەقەیان و ئەو سادەی ئەمانە لە یەکتریشیان ئەوکوش جاشەکان بێخەتەرن تەوجۆکەی خەتەری بۆتان نییە سەدام حوسێنە کوژیا و جاشەکانیش بدوزن و بیگرن و خوایشتان لێکەین و دەیەگە کوڕی بچەوە شوێنە مابەقەی جنایەتکارانە ئەو حکوومەتە هەرێمە تا ئەگرا دەسی وا لە خوێن تا
و تۆ زاتە نییە مەوزع بگری ئەس درۆ ئەەکەی تۆ ساحی وەم خوێنە نییە تۆ دەردە نەکێشاگە تۆ نیتە شوێنە ئەوەی کە زامە مردمە کورد ساڕێژکەی نییە چون ئەوەنین کارێک کە مەشیابەت کردای ئەمەوە ئەبعادە جنایەت بناسی بزانی چۆن جنایەت بەرعەلەیه کریاگە لە کەی وە کریاگە و تۆ بەرەو کوێ ئەوات ولی تۆ $100 وەختی ساحەویتی زریکە لێ هەوەسێ 50,000 نەفەر بە سیج ئەەکەی و $100 تە بگریتەوە هایتە باوکو دایکە بەلاوت بەلا تۆ مهم نییە براکەت بەلا تۆ مهم نییە تەزمین چیە نەمکوژن دەی بتکوژن دەی با بتکوژن دەی تۆ ئیشی ماتەڵوی خوێنە خۆت بکەیتە خوێنە حەسەین بیکەیتە خوێنە مەسیح بە دامەنە ئەمانە و پاک نەوێتەوە لە چی ئەترسی خوێنە لە باوکە شیرینترە لە دایکە شیرینترە وا کوشتیان خوێنە تۆ لەوانە شیرینترە دەی تۆ ئەگەر فەرزەندە خەلەف وایتە بە شوێنە دەنگە باوکتا بەهاتایتە بە شوێنە ناڵەکانە ئەوانە بەهاتایتە ئیستە مەشیایە تۆ یەک پارچە ئاگر وایتە پەیمانە حەیدەری ڕۆژە ئەوەڵ وەختی هات وتی پەیمانە حەیدەری تەمام ڕۆح بەنجکریاگە ئومەتە کوردی بە قیمەتە تەمام ئەم سەرزەمینە کاول کریاگە بە جەهەنەم کریاگە گیانە خۆی ئەکاتە کەلام و هاوار ئەکاوەی داتە دەرەوە و تا ئەم دەقیقە وام کردگە ئێوە بوو گیانە خۆتان نەکردە کەلام و بیدەنە دەرەوە بۆ نایکەن کەواتە تۆزێک خراو نییە فکر بکەینەوە لەوەی کە بزانین چەنێ سادقین حاکمیت دوژمنە واقعی ئەترسێ ناچێتە دەوروبەری ئەچێتە دەوروبەری دوژمنی متەزەرزری درۆزنی فاسد دوژمنی فاسد ئەکوژێ تا تۆ فێرە ئەو دوژمنایەتی فاسدە بوویت ولی لە مقابڵە دوژمنە جددیە ئەترسێ نزیکە دوژمنە جددی ناوێتەوە حاڵیت بوو من ئەم دیبەیتە بەردەوام ئەەکەم قسەکانە کاک سەرکار فرە مهم بوو بەڵام چوون ئەم تیکە ڕەبتی بوو بە مابەقیە ئەمەوت لەسەر قسەکانە کاک سەرکار بەیانی شەو لە دیبەیتەکانە ترا یا شەوانێ ترا بەردەوام ئەوم درەنگانە لای ئێوە خۆش کاک کۆچەر ببەخشن کاک کۆچەر لێرەیە کاک کۆچەر تەشریف بێنە ئاغەگیان من داوای کامێرا بکەن من کاک فوات تەشریف ئەواتە دەرەوە ئێوە داوای کامێرا بکەن بعد کاک فوات قەتەکەم کاک کۆچەر تەشریفتان هەزاغەگیان ببەخشن من لەبیرم چوو فقط بزانە چارجم فرەن نەماگە لەوانەیە تا نیم ساعتێ چارجم نابێت کاک کۆچەر مەوجودی ئەرێ کاکە بۆم ناهەنرێت جنابەت داوا بکە بۆ من ناهەنرێت پەیدا نابی ناوەکەت پەیدا نابێت کاک کۆچەر بۆ من پەیدا نابی تا ئینڤایت ئەدەکەم عەجیبە عەجیبە کاک کۆچەر ناتوانم وەرتگرم دیسانەوە دووبارە داوا بکەنەوە عەجیبە ناتوانم ئەدەتکەم کاک کۆچەر ناتوانم ئاپشنەکە نادا کە دەستی پێوە بنێم
تەشریف بۆنە دەرەوە لە دیبەیتەکە دووبارە بێنە و ناو دیبەیتەکە کاک کۆچەر. ئەفو دیسان من ئاگام لێ نەبوو کاکفوات تەسویرەکەی تاریکە کاکفوات لە کامێراکەیە بۆیە ناتوانم وەرزگرم. کاک کۆچەر دیسانەوە داوای کامێرا بکە من ئشتباهی ئەوەم داخست. کاکفوات تەشریف بۆنە دەرەوە. ئێستا کاک کۆچەر بێ زەحمەت ئێستا داوای کامێرا بکەن. No answer. سەر لە نوێ کاک کۆچەر تەشریف بۆنە دەرەوە لە دیبەیتەکە دیسان بێنە ژوورەوە. وەختە دو خێر کاک کۆچەر دێر وەختە لای جەنابەت وەختی پارشێوە. بەڵێ وەختی ئێوەش بەخێر سڵاو و ڕێز بۆ تەواوی هەموو لەم دیبەیتە کوردەواری بەشدارن. وەڵاهی کاک پەیمان بەڕاستی من جۆم لە قسەکان و دیبەیتەکەی تۆ بەڕێز کاک تەیمووری صاحب ئازار و صاحب مەینەت کرد. لە حەقەتا من بەڕاستی ئەمە من بە شتێکی ئەوە بچووکی نازانم بە شتێکی گەورەی ئەزانم بەڕاستی ئەم دیبەیتانە نابێت بەڕاستی ئێستا من سیرەکەم لە لایڤەکە پێشووتر بینیم خەڵکێکی زۆر سەیریە کرد ئێستا زۆر کەمە سیرەکە من بۆ ڕازی نابم ئەگەر جەنابەت پێت باش بێ سبەی بەشدارە بم قساکەین وەلێ من پێم خۆشە بێ بەڕاستی یەک من لە ئەوەی کە ئەزانم کوردەواریت کوردیت خەڵکی ڕۆژهەڵاتیت تەواوی خەڵکی ڕۆژهەڵات و من پارچەکانی تر بۆ من جێگای شانازێکی گەورە هەیە. لە حەقەتە تۆ هاتووی دەست بۆ کۆمەڵشت دەبەی یەکێک لەوانە دۆسەی ئەنفالە من بەکو خۆم پێم وایە ڕخنێکی زۆر گەورم لە جەنابەت هەیە بەڕاستی دۆسەی ئەنفال ئەبێت تۆ من و خەڵکی تر هەمومان کە سوکاری من کە ئەنفال کراوە جینۆسات کراوە کاک تەیموور ئەوانی دی هەمومان خۆمان بە خاوەنی بزانین گومانم نییە کە زۆربەتان خۆتان بە خاوەنی ئەزانن بەڵام ئەبێت بەڕاستی تا کات درەنگە لای ئێمە بەڕاستی ناش و خەڵکێکی زۆر لەم لایڤای بینێ من پێم خۆشە داوا لەکەم ئەگەر بکرێ لێرەوە هەموو برادرانی لێرن من پێم خۆشە برادرانی ڕۆژهەڵاتیش بەڕاستی زۆر زۆر بەشدار بن پێم باشە زۆرم پێ باشە و تەواوی ناوچەکانی تش مەبەستم نییە بەڵام پێم باشە تەواوانەوە تەواوی ئەوانەی کە ڕۆژهەڵاتی ئەزیزن لەوێن بەشدار بن چکە من ڕخنێکی زۆر گەورم لە جەنابەت هەیە و یۆشم لێگرت و پێش ئەوەی من ڕاستی بۆش ڕازی نابم بەڕاستی من بۆ ئەوی بینەران بزانن چۆن کاک تەیموور شناسنامەی خۆی باسی خۆی کرد و چۆن بۆ چۆن نەبووە منش ئەبێ جەنابتیش ئەبێ بەڕاستی بێ بزانم تۆ لە چی پێگەیەکی چۆنیت لەکوێیت ئەمێ بزانم بەڕاستی فەرموو. ئێستا بەلاخرە تەشریفتان ئەوێسن ئەم شەو یا ئێستا ئێشێ من خۆم معرەفی کەم. بەڵێ بەڵێ ئەبێ خۆم بناسێنم. بەڵێ بەڵێ ئاغەیان ئەڵبەتە خەڵک ئێمە ئەناسێ وەلێ ناوم پەیمانە حەیدەریە بەڵێ لە بنەماڵەیەکی کورد و جافم لە دایکبووی کرماشانم لە تەمەنە 16 ساڵەگیشتەوە بە سوورەتە حرفەیی کوردایەتی یەکەم ئینقلابیگەری یەکەم تۆجۆ فەرموویت و لە ساڵە 99 شۆوامە ئوروپا کەلامم من سابەتی ئەکا من کێم نەو ئەحرەکەتم سابەتی ئەکا من کێم ئەسڵە من لە جەنابەت نەمپرسی جەنابەت کێ خەڵکت کوێی ناپرسم چکارەی وەلێ ئیجازە فەرموو دەم بکەیتەوە نیم ساعت قسە بکەی ئەزانم من لەکوێ قساکەی بە کامە هەدەف قساکەی بەڕاستی من ینی نامەوێت ئەم دیبەیتە بێ یەکتری قەتعکەین زۆر ئاسایە تۆ منش قەتەکەمش قەتعەکەم ئەت بڕم بەڕاستی نا تۆ پێویستە بێ نا تۆ چۆن ئەبێ بزانی من ژیان بەڕاستی ئاستی قسەکردنمان جەناب چێ بێ من بزانم من بە کەلامت ئەدناسم ئاغەگیان من تماشاکە بێسە کا کۆچەر خاشە لێکە من ڕعایەتم کرد بۆ خاتریەوەی جەنابە فرەمات هەڵبوویت سەرکاغەگیان من لەگرا بە محتەوا کارم هەست بە ناوە ئەفراد کارم نییە کێس وا لەکوێ بۆ مهم نییە من ڕۆژێ 2000 دانە
قصلوك أم مسؤول أو الرهبر أم شداء نبلام مهمة نخم أدم لي من محتوى بو مهمة يستمن أصلا بو مهمني جنابك يعني ببخشة يعني وكو شغلت كي يعني كرة صدام حسين إجازة فرمو كرة صدام حسيني كرة جورج دبليو بوشي إجازة بفرمو ئەگەر وا بێ لە یەکتری تێناگەین بەڕاستی تۆ باتێ شناسنامەی کوردەوارت بە خۆت ناوە بەڕێز تۆ نییە دادگای ئەنفال لە داناوە بەڕاستی من ئەزانی معنی تۆ گومانم نییە بە دوایەوە گەڕێ بەڕاستی بێ کوردەوار بی کوردایەتی بکەیت لە حەقەتە خۆی یعنی من پێم وتی ینی بۆی کە ئەمە بزانین تۆ من پێم باشە زۆرینەی خەڵک بەشدار بێت لەبەرەوە بەڕاستی تۆ دەست بۆ مێژوویەک بردۆ مێژوویەک کە هەر ئەستەن پەیوەندی نییە بە باکووری کوردستانەوە پەیوەندی بە هەر چوار پارچەی کوردستانەوەی من بەڕاستی من هەر کەسێک لەم سەری دنیا بۆ ئەو سەری دنیا بێت بەڕاستی بچووکترین پەڵە بخاتە سەر دۆسی ئەنفال بەڕاستی من قبولی ناکەم لە هەر پێک نەک جەنابەت هەر کەسێکی تر بێت تۆ ئەو ڕۆژە من پێرێ بوو لەگەڵ کاک عومەرە دیبەیتێکتان بوو قسەتان کرد هاتووی دووشتی ازدواجی تایە جیاوازە تۆ لێرە ئەڵێ کە سەدام حوسێن کاتی خۆی ئەوەنە دیکتاتۆر و دەسەڵاتی بوو ئەیزانی کە نا ببرە ئەیتوانی ئەو شەوەی کە عەفوو کە ژنومێردێک بەیەکەوە نەخەون بڕیاری بدایە بەیەکەوە نەخەون بەڵام لەلایەکی تر جنایەتکار نییە بەڕاستی یعنی تۆ لەوێ سەدامت کرد بە شتێکی تر عنوتی باڵادەستە و ئەتوانی و قەرارێ و ئاگای لە هەموو شتێکەیە بەڵام کە لە ئاخیراوت نەخێر سەدام حوسێن بڕیاری ئەوە نەداوە کە ئەنفال بکرا و جینۆساید بکرێت ئینجاوتت سەدام حوسێن تا ئێستا بینیوتانە خەڵک بەتەور بکوژرێ یعنی هەرەوە گرنگە کە بەتەور خەڵک بکوژرێ یا کە بڕیار بدە بەرحاڵ من لە دیبەیت ڕاناکەم من بەڕاستی تۆ دەستێک بردۆ بۆ دۆسیێکی گەورە و من پێم باشە کا کۆچەر بە احترامە جەنابەت بێسە با جوابە ئەمەت بەمەوە وەلێ مەچۆ بێسە کاکە کۆچەر دای ناخم جۆ لێ ئەگرم بەڵام داوا دیەکە مەگەر بەڕێزت بەی شەو ئازەکەم پێم باشە زۆرترین کوردی ڕۆژهەڵات لێرە بەشدار بێ بەڕاستی یعنی تۆ هاتووی لێرە قسە زیاتر لەسەر دۆستێکەکەی کە لە باکووری کوردستان ئەمە ڕوویداوە ڕاستە لە قەومێتێکی کوردە بەڵام لە باکووری کوردستان ڕوویداوە ئەمەوێ زیاتر قسە بکەین من جۆ لە جەنات دەگرم فەرموو بەڵام تەماشاکە کاکە کۆچەر بێسە ئاغاگیان من پێم باشە دیبەیتەکە زیاتر بۆ سبەی شەو بێ و ئێستا جۆ لە جەنات ئەگرم جۆ لێ ئەگرم بەڵام ئۆکێ بێسە براکە ئێمە دیبەیت سوحاکەین و جەنابەت چیتر دادگاوە من مدعی العموم مسعالە لێکم سەرکە ئاغاگیان نوکتەی ئەوەڵ ئەمەسە کە من بە عنوانە کورد ئیجازە نادەم هیچ کەسێ لەم دنیا تعریفم بکاتەوە یعنی بێژێ من کێم و بێژێ خاکم کوێز و بێژێ سنوور کوێز من نە باوەڕم بە ڕۆژهەڵات هەز نە باوەڕم بە باشوور هەز نە باوەڕم بە جەهەتی جوغرافیایی هەست ئەمە نوکتە ئیجازە فەرموو کاکەجان ئیجازە فەرموو باوەڕشی ئیجازە فەرموو ئاغاگیان ئیجازە فەرموو ئاغاگیان تۆ خایقەرێکی پێیانی ئیجازە بەبات قسەکەم تەواو بکەم ئیجازە بە ئایەت الله خومینی آية الله روح الله الموسوي الخميني بأصل خلقي هندوستانه آية الله علي سيستاني بأصل خلقي سيستان وبلوچستانه امرو لعراق قورترين مرجع تقليد الشيعيان الجهانة سنوري بونية لحركويكا داني شيخاك قويسي من بعنوان إنسان كردي تمام ام پانتاییە کە پێژم سەرزەمینە کوردەوار مڵکمە سەرزەمینمە شناسنامەمە دەسی تێخەم و قسەی تیاکەم ئەمە نوکتەی ئەوەڵ گەرەکمە بزانی و ئەمە نوکتەی دووەم بزانە ئاغاگیان بەندە ساختارە حاکمیەت ئەناسم نظامە بەینالملل ئەناسم تۆژۆت کرد بە هیچ کام لەو دۆسیانەی کە ئێوە ناوی ئەوەن سەدام حوسێن لە هیچ دادگاهێکە لەم دنیا مەحکوم ناکرێت بۆ چون تۆ بە عنوانە حکوومەتە مەشروع سەرزەمینێک کە پێی ئێژن نیشن ستیت دەستە ئاوەڵاس بە گوێرەی قانونە ئەساسی خۆت بە گوێرەی فەلسەفەیەکە حکوومەتی خۆتت لە سەردانیاگە لەگەڵ ئەوانەی کە ئەمنیەتی دەسەڵات و مردمت ئەخەنە خەتەر و بەرخورد بکەین مثالم هاوردۆ سەدام حوسێن بۆ ئەوانەی کە ڕووبەڕووی دەوڵەتەکەی ئەوێسیا ئەیوت دژمنە ملیە شەعبە عێراق و پێی ئەوتن مخەڕب ئەمە دەرچوونە قانونی هەست ئەو نایژێ من کورد ئەکوژم ئیژێ من مخەڕب ئەکوژم سەدام حوسێن بڕیار دەرئەکا
بڕیارە قانونی دەرئەکا ژێ بەهۆی ئەم بڕیارە ئێشێ ئەم ڕەفتارە بکرێ بعد ڕوئەکا لە حکوومەتەکانە دنیا مەسەڵەن یاوڵاتە متحدەی ئەمریکا بە خەڵکی ئێژێت ئێوە حەقتان هەز ڕێپێوانکەن بەڵام بێن داوای ڕێپێوانکەن ڕێپێوانیش کە ئەکەن 100 پۆلیستان بۆ ئەهنێرین 4 دروشم ئەدەن 20 دەفع خۆتان تەکان ئەدەن دەست بوون بۆ دارێ دەست بوون بۆ بەردێ دەست بوون بۆ شوشەیە ئەتان گرم ئەگەریش وتمان کۆبوونەوە نایاساییە ئەتان گرم بزانە ئەمانە بەر ئەساسی یاسایە داخلی کارەکەن ئەمانە یەکسری یاسایە نێودەوڵەتیان هەست بەڵام ئەکسەریەتە حکوومەتەکان لە دڵ سەرزەمینە خۆیان و دەستیان ئازادە هەر جۆرێک کە تهدید ڕوبەڕوویان ئەوێتەوە سەرکوبیکەن و یەکشتی تریش بابزانین ئەم سازمانە مەلەلێ متحدە وەختێک سەبارەت بە سەرزەمینی گەلێک کوێت دەمدابخە دایەخە مەسەڵەن رووسیا پەلامارە چەچنیایدا خەڵکە چەچنیای تیکە تیکە کرد زاتی نەو دەمکاتەوە و موزاییان نەگرت لە ڕواندا 2 ملیۆن ڕواندایی کوژیا و ئاشکاران نەسڵ کوژی و جینۆساید بوو و مەشەیە سازمانە مەلەلە متحد و شۆرای ئەمنیەت هێزی بە هەناردەیە خۆیان کرد و کەڕ خۆیان لێ نەدا خۆی لێ نادەن ئۆکەی ئۆکییان خب قسەکەی من با وازەح و مشەخەس وێت ئەمەی کە کەسی گەرەکێسی دۆسیە ئەمفال خڕۆ بکاتەوە خڕیۆ بکاتەوە بچووکی بکاتەوە و بێژێ سەدام حسین کردی چون سەدام حسین جینایەتکار بوو حەزی لە پیا و کوشتن بوو خاستەوە جۆ بکە حەزی لە پیا و کوشتن بوو یعنی مشکڵاتە ڕۆحی ڕەوانی هەست یعنی منسانە حەز ئەکا بە لەشە مردگە ئینسانەکان بۆ ئەمام تۆ بخاطر ئجازە ئاغاگیان ئجازە بۆ خاطریەوەی تۆ بەم ئجازە ئاغاگیان ئجازە بۆ خاطریەوەی تۆ بەم حەزە بگەی ئاغاگیان بێسە بۆ تێ بمبڕی کاک پێما بمبورە تۆ توانی ئاخە نە بۆت نییە لەگرا من مشەخەسیەکە مەگرا زەمینە بازیە منە تۆ قسەت کرد نە بۆت نییە مە قانونێکە تۆ دادنیاگە من قانونی تۆ قبول ناکەم خەریکم تەوزیحە بۆ ئەدەماغەگیان تۆ هەر پێ دوایە قسەیەکە وا پێ گەرەکتە بیکەی گوێ بگرە تۆ سوعالێک کرمە جواو دەدەم و برای براکەم عجیبە نەخێر تۆ ئیتهامێکە دەی خۆت نازانی تامەت کە چی شکلی ئەیدەی ئتامەکە مەسە تۆ ئێژی سەدام حسین نەخۆشی ڕەوانی بوو مەلا بەختیار چووکە کتاوی نووساگەن لەبەرە بیرەوەری ئێژێت نەوشیروان مستەفا نەخۆشی ڕەوانی بوو چون نەوشیروان مستەفا بە تەور ئەیدا لە خەڵکی کوشت لەزەتی ئەوردە و لەو خوێنە ئەیڕژان ئیجازە بدە سەدام حسین ئەگەر نەخۆشی ڕەوانیە ئاغا بێسە تا قسم تەواو بکەم ئێشێ بە تەور 4 نەفەری کوشتوێت هەست مەوجودە کاک پێما نا بەڕاستی لە یەکتری تێناگەین تۆ بەڕاستی نا لە یەکتری تۆ کاکە کۆچەر جنابەت لە مەقولەیەکە وارد بووگی کە ئەلفباکەی نازانیت وەختێ نایزانیت بەرداشتەکەت غەڵەتە عزیزم تۆ لە مەقولەیەکە قاچی تێخستکە متەخەسس نییە ئیستا لەسەر ناکەوێت تۆ فکرەکەی 4 نەفەر لە دەور و بەرتایژێ بەڵێ ڕاز ئەەکەی ئەگەر جنابەت ئیستا عنوان و تایتڵێکە بە خۆتۆ بکێشەیە وەکو کاک عومەر بە عنوانە نووسەر ئوستادی دانشگا حەزەرە ئەکرد لە محازرەیەکە تەکی منایکەی حەزەرە ئەکرد چون ئەتزانی لەسەر ئەکەفێ وەلی ئیستا لەسەر جنابە ناکەفێ ئێژی وانییە تەواو وانییە نەخێوانیە زان نایسە وڵامم پێ بەڕێز وەڵام پێە بۆی کە بڕێز بزانانی تۆڵی لە خەڵکیانێکی دەستخۆشی نەخێر توش خەڵکانێکی هەل لێرە پێیان تۆ باشترە منیان پێ ڕەفزە یعنی بەڕاستی ڕەفزی منەکەن و پێیان تۆ بێ باشە منش بەلامە زۆر ئاساییە جەنانە جارەشی خراپی شەنووسن کاک پەیمان تۆ کێشەیە کتێ بەڕاستی تۆ ئێستا توی قەزێکی سەدام باسی قەزەی ئەنفال و کەشتێکی مێژوویە لەگەڵ سەدام حوسێن باسی سەدامەکەی کێسەی تری تۆ بەڵێ بۆ بەڕێز کاک مەلا بەختیار وچی نا تۆ هەر نەک پێشەوە کوڕم مثالمدا ئاغا گیان مثالمدا نا مثالە داوە بەسەر چاو بەرحاڵ من بەڕاستی جۆم لە جەنابەکە زۆرش قسە کرد دنیام لەوە بینەری شەزانێ من پێم باشە سبەی لەبەرەوەی تۆ باسی کوردەوار و مێژووی کورد ئەەکەین بەڕاستی من پێم باشە سبەی دوور و درێژی قسە ئەەکەین من پێم باشە زۆرترین خەڵک بێ بینەر بێ ببینین ئەمەی من و تۆ ئیکەن بەڕاستی ڕقی نییە ئەمەی من و تۆ ئیکەن دژبەرێکی نییە بۆ بەرامبەر بە یەکتری بیکەین بەڵام ئەمانەیە بەڕاستی دۆسەی ئەنفال کە دۆسێکی گەورەیە کاک کۆچەر جنابەت ئەتوانی لەگەڵ ئەقڵە منە و لەگەڵ ئیدەیە منە هەر ڕقەبەرایەتیەک ئەەکەی بیکەیت بچی تا دقیقەی ئاخری من لەگرا کێشەی شخصیم تەکە هیچ کەسێکانیە من لەگەڵ نەوعیەت و فکریەتە تەرەفا هەسم وەلێشی نابورم کاک پێمە نا ڕەنگە تۆ بەڕێزی واز بکەی نەخێر من ئەستا پێم نەوتی تۆ پیاوێکی بەڕاستی ناتەوە کوردەوار بکەی بەڕاستی پێم نەوتی تۆ ناتەوە کوردایەتی بکەی ئەو شۆش بەڕاستی شتێکم بۆ نووسیت من ماتی خۆم من کە سوکارم ئەنفالە من ڕۆیشتوو من تەمەنم 5 ساڵ بۆ بەڕاستی لە حقیقەتە من ئەوە ئەزانم بەڕاستی یعنی من
بۆیە پێێتە من کەس و کارم ئەنفال بووە کاک تەیمور کەس و کاری لەناو ئێمە بەڕاستی ئەوەی کە پێڵێ ناو دۆزەخا بووی تۆ نابێ بێ لێرە بەس مەتحوسەنای سەدام حوسێنی جنایەت کار بکەی لەوێ بڵێ سەدام حوسێن من مەتحوسەنای سەدام حوسێنم نەکردووە ئاغا گیان من تریبوونێکم واوە دەسۆ ئیجازە نادەم تۆ بدەی لە سەحرای کەربەلا فەزاکە بشێوێنیت بۆ خاتری ئەوەی نیەتە سیاسیەکەی خۆت جێبەجێ بکەیت هەرچی چتە عادڵانە بەرخوردی تەکا ئەکرێت تەوەجۆ بکە ئاغا گیان ئەجازە بفەرموو من گەرەکمە بچووکی چۆن قبولی چۆن بچووکیەکەمەوە کا کۆچەر چۆن بچووکیەکەمە ئاخر تۆ لە خۆتۆ پێیانێ ئەڕۆی تۆ بچووکی ئەەکەیتۆ فکرەکە یەک نەفەرم کارەی کردگە وەگەرەکتە هەلەکە تەواوکەیت و ڕاپەی کاری بێ ئەوەی تۆ یەک تاقیقە سەبارەت بەمە کردوێت بورە تۆ ناتوانانی بەڕاستی تۆ ناتوانانی دیبیت بکەیت من ئێستا من بەڕق قسە ناکەم بە تو ڕێژ قسە ناکەم کاکە تۆ کورە کاکە جەنابە هەر نازانی دیبیت چییە کا کۆچە لە بەری عەزیزم بچۆ بۆ شەوێکی تر سەرچاو باشە بەڕێز سبەی سەرچاو ماغەگیان سەرچاو ماغەگیان خەڵکە کوردەوە لای ئێوە